بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە پۆدکاستێکی ترا بە خزمەتی ئازوو خۆشەویست گەیشتینەوە لە بەشی پێنجەم لە خزمەت مامۆستامان و دکتۆری زۆر بەڕێز جەنابی پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەرەج. کاتۆریان یاخوا بەخێر بن. سپاسانەکەم کاتۆر. ئەم پرسیارە طبعاً پرسیارێکە جەنابەت زۆر لەگەڵ خەریکیت بینە لەگەڵ خوێندنەوە لە کەیەوە دەسێ بە خوێندنەوە کردووە هەمتر کتێبە زانستیەکان کە ئیشوکاری جەنابتە و هەروها بوارە معریفیە جیاوازەکان و مەجای ئەدەبیش بینە چۆنە لەگەڵ خوێندنەوە؟ سپاس یا شێخجان. لە پێش مەکتەب ڕەنبێ باسم کرد بێ نەبێ بە زیادە ڕەوی توانای لە بەرکردنێکی سەیرم هەبووە کە زانیمە پاڵپشتم هەیە بۆ ئەم وتنەوەی وشان وشتانە. هەر ئەوەنەی دەستم قەڵەمی گرتووە فێری خوێندنەوە بووم کۆڵم نایەوە. ئەگەر بڵێم لە دوای متەوەستەوە کە بیرم بێت ئەمە دەستیشم کردو بە خوێنەوەی چیرۆک و زمانی عەرەبی و لە کۆڕ و کۆبوونەوەکانە هەچی توانی بێتم بەشداریم کردووە. زیاتر جۆگر بووم لەوەی کە قسەکەر بوو بێتم. زیاتر من هەر لە ژیانما جۆگر بووم. زۆر جۆمەڵ خستەوە بۆی زیاتر ببینم زیاتر شت ببینم و ئێستا کەوا وەسائلی معریفەت ئێستا ئینەکان زۆرە. جارە ئەم ئارتیفیشەڵ ئای کە هەیە دەستکردە زانستەکردە هەچی شتێک دێ بە لەحزەیە بۆ دێنێ. خوێندنەوە زۆر مهمە. خوێندنەوە زۆر مهمە. بۆیە پیرەمێرد دایمە لە وەسیەتەکەی ئاڵێ ئای بە خوێندەواریە وای بە خوێندەواریە. هەر میلەتێ فەنی نەبوو دەردی کاریە. وەزگە خوێندن هەروەکو من ئارەزوومە کرد زووم بینیونە بۆ گرێ کورسی کفنەکەم بەردەوام خوێندومەتەوە هەتا دوای ئەوەی خوێندنەوەی بابەتە زانستەکانی خۆم تەواو کردووە. بەچی ئیسراحەتم کردو؟ بە خوێندنەوەی ئەدەبیات و مێژوو. ئەو دووشتە بەڕێبەر بەردەوام. ئێستش لە بینی نەخۆشببینی و نەخۆشببینینێکی ترا ئەگەر دەرفەت هەبێ ماوەیەکی کەم شتێکە خوێنمەوە. یادەکەم نەخۆشخانە لە ماڵەوە کە پرۆگرامێکە خوێنمەوە دەرسێک حازرەکەم کە ماندووە بم ڕێستەکەم بەچی ئیسراحەتەکەم پشوانەکەم شتێکی ئەدەبیە خوێنمەوە. بەڵام خوێندنەوە ئەبێ وەکو باسم کرد ئەبێ بە خوێندنەوەی هەنی بڵین تێڕوانینێکی زانستی بێ بە ڕەخنەگرانە بێ نەکرد وەکو دێڕێک. من ڕێزمێ بۆ هەموو خوێنەوارێک دایمە بە خوێنکارەکانم بڵێم بە تەلەبەکان ئەڵێم بەوانی دکتۆراکان ئەڵێم ماستەر ئەڵێم ئەگەر کەلیمەیەکە بینی دەبێت دێڕێکی لەسەر بزانیت بچۆ بە دوایە. ئەگەر دێڕێکە بینی ئەبێ پەرەگرافێکی لەسەر بزانیت. ئەگەر پەرەگرافێکی بینی ئەبێ لاپەڕێ بزانی لەسەر ئەو بابەتە. ئەگەر لاپەڕێک بخوێنتەوە بینیت بیستێ لەسەر بابەتێک ئەبێ چاپتەرێکی لەسەر بزانیت. بەما گەشە ئەکرێ بیر و بۆ چون گەشە ئەکرێ. دوایی جۆگرە لە خەڵک هەرچیەک ئەڵێن با بیڵێن هەرچیەک ئەڵێن با بڵێن 100% تۆ ئەزانی ئەوەی کە ئێڵێ دژی تۆیە بۆ چوونی تۆ وانە وەریرە چیە لە ڕۆژە لە ڕۆژان وانابێ. ئەمە قسەی من نییە قسەی ڤۆڵتێرە. ئەڵێ نەیارەکانم ئەگەر شتێ بڵێن دژی من نەک دژیانەوەستم ئەچم لە تەنیشتیانەوەستم بەرگریان لێکم چی ئەڵێ ڕۆژێ لە ڕۆژان خوا کردە قسەی ئەوان ڕاز نابێ سوودیان لێ وەرێرین. لە پەرلەمانی بەریتانیا کۆمەڵێکیان حکومەت دەبن بڕێوە نێارەکانیان دژەکانیان معارەزەکانیان بەڕستەکانیان حکومەتی سێبەریان دروست کردووە پێڵێن حکومەتە ظل لە بەریتانیا. وەزیری سەحیان هەیە ئەمنیش دکتۆرێک گێنن وەکو وەزیری سەحە کەم و کوڕەکانی پێڵێن. بەما شتەکان چاگەکەن چاکسازی خۆ پەلاماریەک نان لێک بن. وەزیرەکەی تۆ وای کرد ئەمەی کە نوێنەری وەزیری معارەزەیە وەکو دکتۆری ژەکە وەکو بەلەدەی ژەکە کەم و کوڕەکانی پێڵێ چاچیەکەنەوە لەبەر بەرژەوەندی گشتی ینی قاچ قسنە بەر قاج نییە بی بە عەرزە بۆ گەشەکردنەکەواتە فێربوون لە حیوارەوە ئەبێت لە تێکەڵبوونەوە ئەبێ بە خوێندنەوەی زۆر ئەبێت بە جۆگرتنی زۆر ئەبێ بەردەوام بخوێنیتەوە. یعنی تۆ کە خوێندنەوە بە خوێندنەوە مێشکی فراوانە بێ بە خوێندنەوە ئاستەکان تێگەیت دەرەچی لەو دنیا تەسکەی شتێکیان پێوتوی لە مێشکتایتر جێگیرە بێ و هەتا دنیاەوە نیشت گۆڕانی بەسەرایەت. یعنی ئێمە زمانی ئێمە کۆمپیوتەر نەبوو بڵێ مەڵایتر کۆمپیوتەر بەکار نایانم. زمانی ئێمە لاپتۆپ نەبوو پێشتر لە 1970 و 80 و 90 بڵێم لاپتۆپ بەکار نایانم.
ئەم مۆبایڵە ئێستا واخەی کە کۆمپیوتەری شغاتەوە لەوە هەمووی کۆمپیوتەر و تەلەفۆنە و هەموو وەنیە وەسایلێکی تەیە کەواتە وەسائیلی فێربوونەکان ئەبێ گەشە بە خۆمان بکەین بەردەوام بین بەردەوامی زۆر مهمە نابێت لە ئاستێکا بوەستی ئەو لە ئاستێکا بوەستی تێگەچێ کاتۆر هەتا بۆ بەجای خۆشتان وەکو زانستەکەی خۆتان بەجای پزیشکی هەرە بێ بخوێنیتەوە بەردەوام هەش دکتۆرێک وەستا لە خوێندنەوە ئەکسپایرە بێ بەسەرەچێت هەتا ئێستا لە کۆلێجی پزیشکی یعنی من و برادەرەکانم هەر من هەفتەی 2 سعات گۆڕانکاری تازە لە بوارەکەی خۆمە ئەڵێمەوە لە نەخۆشخانەی فێرکاری بەردەوام ئەگەر نەخوێنمەوە و خۆم تازەگەری نەکەم پێ ئینگلیزی پێڵێ ئەپدەیت خۆم نەخەمە ئاسی تازە خۆ نابێ قسەکانی هێشتاکانێ لە هەفتا لە کۆلێجی پزیشکی بووم ئێستا بۆ دکتۆرەکان بڵێم ئەبێ زانست و زیانیاری 23 و 24یان پێ بڵێم و کە ڕیفرەنسەکان دانم سەرچاوەکان ئەلەم ئەمەی 24ە یعنی ئەبێ بەردەوام تۆ گەشە بەخۆ بکەی بەردەوام لەگەڵ گۆڕانکاریەکانە بی زانستی پزیشکی زۆر لە گۆڕانایە زۆر لە گەشایە زۆر لە پێشکەوتنایە و ئەبێ خۆت ئامادەکەیت و ئەبێ چاوەڕێبی شتی زیاتری ژێتە پێشەوە کەواتە بە خوێندنەوە بە بەشداری بە مەشقکردن بە بەشداری لە وەرشە پزیشکیەکانە بە نیسبەت خۆمەوە باسەکەم لە هەموو بوارەکانی تریشە بەمە یعنی شخصیەتی ئێمە کار بەڕێوەکردنی کارەکانمان پێڵەن پرۆفێشناڵ کە ئەویشە بەڕێک و پێچێبی بەوە پێیابێ هەر بەوە نابێ بەبارە و زیرەکی ئەوی خوێندوتە ئەبێ بەردەوامبی لە مەشقکردن لە ڕاهێنان بۆ تازەگەری بکەی لە زانست و لە بوارێکی خۆتە و بخوێنیتەوە بەردەوام بخوێنیتەوە کاتۆر ئێوە لە نەخۆشخانەکان نابڵین کە بەیانیان پزیشکەکان بە یەکەوە دانیشن هیچ شتێکران نییە یعنی ئاوا مناقەشاتی هەندێ عملیات کراوە یا هەندێ ئیش کراوە هەندێک شتێک فڵانە کەس شتێکی کردووە بڵین ئێوە مناقەشی ئەو شتانە بکەن ئەو مەجلیسانە هەیە ئێمە خۆشبەختانە توانم بڵێم سلەیمانی پێشڕەو بووە و ئێستا شارەکانی کەژیکەن بەغاژێکە پێش ئەوەی دەوام دەست پێ بکرێت سعاتی یەکەم بۆ باسکردنی بابەتەکانی دوێنێ ئەو حاڵەتانی کە داغڵ بووە لە نەخۆشخانەی فریاکەوتن ڕۆژانە ئێستا لە شار هەیە تەواری لەوێ هەیە کتوپڕی باسی یەکەن دوێنێ چی بووە چی داغڵ بووە چی بۆ کراوە ئەگەر کەم و کوڕێکە بێ ڕاستێکەنەوە ئەگەر شتێن تەواو نەبوو بێ پێی تەواوەکەن ئەگەر شتێک تیمی بووە پێڵێن ئەبێ وا بێوانە بێ ئەو نەخۆشانەی لە دەرەوەی شارێ چۆن هاتووە بەچی گەیشتووە ئەنجامی چی بۆ چی بۆ کراوە هەمووی باسەکری و پەیوەندی بە شوێنەکانی شۆکرێ مەوانەیە نابێ وابێ بوابێ بۆ ڕاستکردنەوە و چاکردن و باشتر خزمەتکردنی هاوڵاتیان هیچ نەبێ ببین لە ئاستی یەکەمە کە باسم کرد بۆ خزمەت گوزاری خەڵک و هەروەها ئێمە هینمانەیە کۆڕ و کۆبوونەوەمانەیە لە نەخۆشخانەی فێرکاری بۆ حاڵەتە نەخۆشیەکان بۆ باری تیشکەکان و بۆ کەیس تەقدیمەکرێت حاڵەت بە حاڵەت تەقدیمەکرێ و گفتوگۆی لەسەرەکرێ طبعا من دەستخۆشی لە جنابتەکەم کاتۆرکە چووی بۆ مؤتەمەرێ بۆ قاهرە لەوێ کتێبی قواعد العشق الأربعون ئەو کتێبەت بە دیاری بۆ هێنام و هەروەها جنابیشەوە ئەزام هەل لەوێ خوێندبووتەوە کە هاتی بۆ باسکردین بەڕاستی زۆر شۆقمان بۆ دروست بوو کتێبە ئەو کتێبە چییە کتێبی قواعد العشق الأربعون پێشتێکی یا شێخ من هیوایەتی من خوێندنەوەیە جا من جار بە تەلەبەکانم بەڵێم بەوانی کە ئیشرافیانەکەم ئەڵێم تووشی یەکێ بووی نەکەری شەکەی دەرزوتنەوەیە هیوایەتەکەشی خوێندنەوەیە ینی تۆ دەرزوتنەوە و خوا خوێندنەوە تێکەڵکەی بەردەوام زۆر بواری بیرکردنەوە و بۆ چوون و چانس زۆرترێ بێ لە هەموو شتێکە باسی شتێک بکەین لێرە هەر بە سوتفە باسی سرعی بەدیهی بکەین مەسەلەن سرعی بەدیهی یەکێک سەرێکی لە شوێنێکە کۆم قسەیەکەکرێ هیچ لە هەمویان زیاتر قسەیەگەڵێ زۆر نەستەقە ئیشی جەشتەگەریش وایە ئەمەنە خوێنێتەوە ئەمەنە ئەفکار بۆ هاتووە ئەمەنە تێک قاڵبووی لیشەکە کە شتێکی کتوپڕی ڕێیا یەکسەر سیرەکەی ئەوەی کەوا شارەزایە قسەیەکە قسەکەی وەکو نەخشی بەروایە بۆیان ئەم دەرپەڕینی قسە کە چوون بۆ منە چوون بۆ وڵاتێک مەتحەفیانە چم مۆزەخانەکە ینی کتێبخانەکانە چم شوێنە شعبیەکان شوێنی میلیەکانیان نەچم ناچم بۆ شوێنی پێنجەستێرە و بازار ڕشتی گەورە لە قایرە چوم ئەو کتێبم دەستکە و سوتفە بەسەر جادەیەکە ڕۆیشتم وەکو بەردێکی سەلەی خۆمان بینیم جەلالەدینی ڕۆمیە من زانست و زانیاریی باششم هەیە لەسەر وەکو وتەمەچ کەسێک کەلیمەیەکی لێ بیستم چەند شتێکی لەسەر نەزانم هەڵم هێنام هەر لەوێ من خوێنمەوە و دوایی پێشکەشی بەڕێزم کرد چکە خۆش تۆش بەڕێزش هەم ئەدیبێکی باشی نووسەرێکی باشی خوێنەرێکی زۆر باشیت هەر لەوێ خوێنمەوە سۆر شتی لێ فێر بووم
يعني ئەو چیرۆکی کە نووسراوە بەڕاستی لەسەر زمانی ئەو شەمسی تەورێز و بۆ چوونەکەی و یعنی زۆر شت فێرە بی بڵێ یعنی شەمسی ئەو بۆ بەوە و کە ئەم قسانی کە بۆی کردووە لە یەکەم بینین یا کە پێی ئەڵێ تۆ خۆ بە گزل مەزانە وەرە خوارەوە وەرە ئاستی ئێمە قسە بکە بە ڕۆیشتنەوە نابێ قسە لەگە خەڵکا بکەیت ئیتر ئەمە هەر چەند قسەیەکی بەسیط وای لێکە لە مزگەوتەکە کە مەخطوطاتی دەستنووس و ڕژنووسی باوکی پێی خوێنێتەوە لی وەرەگری خاتە حەوزەکەەوە شێ دەبێ چۆن ئەمە شتێکی گەورەی و بلیمەتە و دوای بۆی کۆیکاتەوەی خاتە سەرێک ئەڵبەتە کە وەرەقە وشکەکەی تۆخێدە سەرێک زۆر گەورەترە نوێنێ هەیە بەسەر و چاوی زۆری پێ ناخۆشە و پیاوێکی گەورە و بلیمەتە و مەرجعی دینە ئەوی ژەڵێ هەموو شتە لە مێشی خۆتە تۆ قفڵ لێیاوە لەسەر یە قسە ڕۆیت وا نابێ ئەوی خۆ بکەرەوە ئیتر کاچێتە ماڵەوە حاڵی گرێ دوایی کە یێتە دەرەوە چێتە بازاڕی مزگەرەکان لە کۆنیا لەگەڵ مزگەورەکانە دەنگی ئەوانە هەڵەسێ سەماعەکە ئەو سەمایی کەوایە سەر لەگەڵ ئێستاش لە شارەکەیە ئەو سەمایەکەن کاتوریانەوە سەفرێکتان کرد بۆ یابان نازانم کێو بوون بە تەواوی وازم دکتۆر تایارتان لەگەڵ من بووم دکتۆر تایار بوو دکتۆر سیروان بوو دکتۆرێکی هەولێری بوو دکتۆر عەبدوڵای دۆچیش بوون 5 کەس بووین بەڵێ ئەو سەفەرە چ ئیسفادەیەکتان لەو سەفەرە کرد هەمتر وەکو زانستی هەمتر وەکو کللتوری ئەو وڵاتە یعنی شتی زۆر جوانتان لێ بینیون لەوێ جنابەت چیمان بۆ گەڕیتەوە ئەبێ بزانین کە یابان یەکێکە لە وڵاتە هەرە گەشەدارەکان و پێشکەوتوەکانی جیهان یعنی من ئەگەر بەراوردی بڵین وڵاتی خۆمان بکەی بە بەریتانیا پێشکەوتوترە جادۆبانی ڕێگۆبانی شارەوانی خوێندنی زانکۆی ناوبازاڕی وەنیە ئەوە کارەبایە چێگەڵی ئەڵمانیا ڕم بێ ورتر بن لە بەریتانیا لە ناحەی پێشکەوتن و وردی لە کاروبارەکانیانە یابان ڕم بێ لە ئەڵمانیا گەشەدارتر و پێشکەوتوتر بێ ئەم وڵاتە پێشکەوتووە لە حربی جیهانی دووەمە دوو جار گەورەترین زەرەری بەرکەوتووە دوو شاری وێران بووە دوو شار هێرۆشیما و نازاجاکی بە بۆمبی ئەتۆمی کە بەرکەوتووە وای لێ هاتووە شەڕەکە بووە سێنە ئیمپراتۆرەکە تەنازل بکە بڵێ ئێمە تەسلیمە بین پێناوی شەڕ ناکەین بە شەرتێ لە شەڕی عالەمی دووەمە ئەو ئەفسەرانە و تیارانەی کە یابان کردوێتی بە وڵاتیەکانی حلەفا کەس پێی نەکردوون لە ئازایەتی و بەڵام کەزانی میلەتەکە فەوتێ وازیێنە بێشکە لەوەی بە سەداها بە هەزارە خەڵکیان لێ مرد خەڵک نوقسان بوو خەڵک سوتا خەڵک تووشی شێر پەنجە بوو وێران بوو بەڵام نیان کرد وڵاتەکەیان لە ماوەی ڕۆژێکە چوو مەتحەفەکەیان مەتحەفی هیرۆشیما چوومە ناوی کاکە شێخ هەمویان دۆکیومنت کردووە لەو ڕۆژەی کارەساتەکەیان بەدەست کردووە تاکو ئەوڕۆ دوای خەڵکەکان کەوتونی یەک بە یەک مناڵی تیا بووە 5-6 ساڵ ئیشی کردو بۆ خەڵک بۆی نانێکی بنێ ئەنجومەنێکیان دروست کردووە لە دەرەوەی شار چونەتە دەرەوەی شار دوای 20 ساڵ شارەکەیان ئاوادان کردووە تەسمیم و خەریتۆ تەسەوڕ ناگەیت پێشکەوتووە شارەکەیان ئێستا یعنی کە شوێنێ وێران نەکرێ بێ ئاوادان بکرێ ئاوادان بە پەلەپەل ناکرێ ئەبێ پلانی بۆ دانرێ پاری بۆ دانرێەوە نیە خڵی چەند ساڵی کەچی لێ شوێنەکان هەمووی لە دەرەوەی شار لە چینکۆ و لە شتی بەسی تاژیاون مناڵەکانیشیان کردو مناڵی 5 ساڵ ئەنجومەنێکیان دروست کردو توێتی هیچ کەسێ مناڵی نەگرێتە خۆی ئێمە دەریەکەین وەچ کەسێکیش ئەو مناڵە لە مناڵی خۆی وەکو خۆی پەروەردەی نەکا بە خێوی نەکا عەزێتی با ئێمە ئۆکشار بە دەریەکەین بین دوژنیان دروست کردە سەردانی مناڵەکانیان کردووە حتا کاتووە ئەزانم هەر یەکسەر قوتابخانەیان دروست کردوتۆ لەو لەو حول ژێشتا وازانێنەوە لە خوێندن چونکازان خوێندن سەرچاوی هەموو شتێکە جار باسی ئەوە بکەن لەوانەکان کە لێ بکەواتە ئەمانە پشگیریەک زۆر مهمن لە پشگیریەکە دوو ئەو مناڵانان بەخێو کردووەڵێ هیوای تیا گەورە بۆ توێتی هیچ هەستم نەکردو کەمانە باوکو دایکی ڕاستەقینی من نین هەچی نازێک کە باوکو دایک یا بە مناڵەمان نەیاوێنە بە ئێمە هەتا ئەوەی گەشتونەتە ئاستی خۆیان کەواتە هاوکاری و هەرەوەزی و پشتیوانی هاوڵاتیان یەکیان کاکە وڵاتیان خۆشەوێ یعنی یەکێک مناڵێکم بینی پەڕۆیەکی سەوز سووری وەکو دەسڕێ نیو دەسڕێ لی کەوت دوان ڕیان کردویان هەگرتویانە دەستیان چکامی ئەو مناڵەیە نەیزانیوە دوو پرسم کرد ئجا ڕاکردنی بۆچی بووتی بۆی مناڵەکەش فێرکەن فڕینەیە فێریانەکەن کە شت لە شوێنی خۆیان فڕیرێ کەس دووەر ناگرێ لە بازار دای فڕیتە سەرجادە جارە جگەرە بڕی فڕێمە سەرجادە
پیسێک فڕێ ئەم هەر کەس لێ قوبڵ ناکە نەک حکوومەتێک کەس لێ قوبڵ ناکە ئاستی خوێندن لەوێ شەو بووە هاتینەوە کۆمەڵێ مناڵم بینی لە جادێک گەپەڕانەوە جادەکان شارەکانیان زۆر تەسکە یا شێخەوان لە شارێکی وەکو بڵێن هێرۆشیما یا شارێکی پایتەخت نەبێ دوو سایدن یعنی ئەم بەرەوبەریشی هەیە کەم جادە هەیە لە جادە ڕئیسی شارەکە نەبێ کەوا بایسێک تێکا وەکو بڵێن جاری سالم لەم سەرۆیکا تا ئەو سەریکا بە دوولەتەوە جادەکانی کە پیاشی ئاڕۆیت و پیاشی ئایتەوە هەر یەک ڕۆ لەبەرەوە بین مەسافەی 50 مەتر کەمتر قوسی چند دروست کردووە ئەو ماڵا یا ئەو دوکانە چۆتە دواوە بۆی کە سیارە بڕ ڕووهات کامیان نزیکتر بوو لەو چاڵا وەستێ لەو لایەنە وەستی تاوی کە ئەپەڕێتەوە لەو جادەکە بووین ئەپەڕینەوە لەبەرەوەی خەتی پەڕینەوە زۆر دوور بوو کۆمەڵێ مناڵمان بینی مامۆستایە لە پێشەوە مامۆستایە لە دواوە مامۆستای ناوەڕاست ئەم مناڵانەیە پەڕی و هەرێکی ئەم سەرۆسەریان لێگرت بوون مامۆستا بۆی هەیە مرور بوەستێنێ بۆی هەیە ترافیک بوەستێنێ بۆیە شۆرتی مروریش بوەستێنێ مناڵ پەروەردە ئەمەنە گەورەیە لایەن فیکیان پێ لایتیان پێ ڕێکتیان پێ پەڕێنەوە سیارە وەستێ منیژوتم خۆ شتێکم بینێ واز نایەنم وتم ئەمە چییە تی هیچ نییە وتم نە ئەم مناڵانە بەم شەوە چیەکەن ئەمانە مناڵن 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵ 11 ساڵ وەڵا نایەم لەگەڵتانی سازوچیمان لەگەڵا بوو لەگەڵ کۆمەڵێک لە میوانی سەلیبی ئەحمەری یابانی بووین وتی ڕاست و دروستی وتم ڕاست و دروستی وتی ئێمە مناڵان بەیانیە چن بە شوێنیانە بە پاس لە مەکتەب نانی بەیانیانەی نییە وتم وتی دوایە چەند ڕاضەکەن دوایی دەرسی تیۆریە خوێنن دوایی دەرسی نانی نیوەڕۆوە خۆن ئەجا هەنێشی پراکتیکەکەن ئەجا ئەیان بن بۆ وەرشە وتم جا هەموو وەرشەیە لەکوێ بێنن ئەڵێ هیچ دوکانێک هیچ مەعمەلێک هیچ شوێنێکی بەرهەمهێنەر نییە ژووری تیچینی نەبێ ژووری فێرکردنی خەڵکی هەیە بە خۆڕایی و بەشێکە لە ئەرکەکانی مۆڵەتی نایانێ بۆ مەعمەلە بۆ کارژووی تعلیمی نەبێت ژووریشی تیچینی هەیە مامۆستای هەیە پیان ئەڵێ مەسەلەن دوکانی شوشەوایی هەیە مەعمەلی شوشەی هەیە ئەم ئەیبەن دەرسێکیانێ ئەم شوشەیە چۆن لەم خۆڵە دەریێت بە چ قۆناغێکە ئەڕوا چۆن دروست دەکرێت لەکوێ دروست دەکرێت چی لەکەن چۆن یعنی هەموو پرۆسێسەکەی پیشانێن لەبەرەوە خوێنکارێک مناڵێک کە باسی شوشەیە کرێت لەو سەریاتۆ شوشێکی ینی مناڵێک کە ئەچێتە خوێندن هەموو شارەزا بێ بە هەموو کولتور و هەموو شارەزانێتی وڵاتە باسی گۆشت فرۆشیەکەی باسی حیوانی بۆکەی باسی گەنمی بۆکەی مردۆشینی بۆکەی هەمووی ببینیوە بە ستێپ ئەجا دوکانێکم بینی سیارە خۆی کرد بە ژوورە باش کابرا دابەزێ و سیارەکەی ڕوا ئێمە چییە ئەو وەختە باسی 2000ەکانەکەم من وتی ئەمە دەڕابەیەکە وەکو دووشیشی لەسەرە سیارەکە پەنجەی پیانەی ئەڵێ مەسەلەن ئەمە سیاری ڕقەمەیە ئەمە ئەمە تەلەفۆنەکەمە بۆ 2 سەعاتەمەوێ سەعات 8 دایانی بۆ سەعات 10 حیجزیەکەیت پارەکە ژەیت بۆ دەبەنە تاقێکەوە لە ژوور و ڕەفە ئەو مەچینێ ئیبای وازێتەوە بۆ دانێ سەعات 10 ڕێک 1 دقەنا 9:55 دقەژنە 10 ڕێک سیارەکە لە بەردەمتایە ئەم دیقەت و وردەواریە کەس تێکەڵ نابێ سیارە نییە لە سەرجادە بە لە دی شارەکە وای ڕێخستووە لێرە هەر شوێنێکا ڕووی مەڵکەنی نەبێ ماڵیان ئەوە بە ڕێگەیان پێداون گەراجیان دروست کردووە کۆڵانەکانی گەبڕۆ ڕەسم بگرە لەبەروی ڕێنمایی باسی ئاستی ئەنجامدانمان کرد یا شێخ ئەنجی ئەستامدان ئەوەیە بە پێ ڕێنمایی ڕووی گایدلاین بەس کە ڕێکە خست ئەوە بێ بە ئاستی دوو لە یابان با دەرنەچین دوایی باسی ئاسیسێ و کەنەداکەین بزانین چۆن ئاسیسێ بەکارێنن یابان کەواتە فێریکردن خوێندن چەند مهمە اینجا ئێوارە ئەڕۆنەوە واجبەکانی هەموو پێنووسنەوە نانی ئێوارەیانێنێ دانیانە شۆن فێری خۆشەویستی وڵاتیانەکەن فێری خۆشەویستی کاغەزێکیەکەن فێری خۆشەویستی گوڵێکیەکەن فێری خۆشەویستی داریەکەن فێریەکەن ئەم وڵات هەمووی خۆیەتی دڵسووتان بە وڵات زۆر گرنگە خۆشەویستی وڵات نیشتمان پەروەری ئەوە نییە تفەنگی هەڵگری و بچی لەسەر شاخێکەوە لەسەر دەشتێکەوە ڕێزم هەیەەوە واجبی ئەفسەر و پێشمەرگە بە ڕێز و بە نرخەکانمانە بەڵامە بێ خەڵک فێری خۆشەویستی بکەیت فێری خۆشەویستی بکەیت دڵداری بکە لەگە وڵاتەکەیە گەڵاکان لە وڵاتانە بینی هەنارێک میوەیەک گیراوە کەس ناچێت لەقەکەی پشکێنێتەوە دی بکات هەرسەی یەکەن دڵیان نەکرێتەوە بەی خۆیان ێزان هەموو شتێ بێ خۆیان نەزان مامۆستایەکی بەڕێزی کۆیت مدیری مەکتەبێک ئەچێ بۆ یابان نووسیبێتی خۆی
ئەڵێ چوم زان پەروەردەی ئەوان چۆنە لە یابان چەند قیمەتی خوێندن و مامۆستا ئەگرن ئەڵێ کە چوم سێرم کرد هەمویان هەموو ڕۆژێ لەوێن لە کاتی دەوامە ئەوتم کاکە کەستان نەخۆش نییە کەستان ژنی مناڵی نابێ کەس لەسەر ژان نییە کەس دایکی نەخۆش نییە کەس باوکی نامرێ کەس ناچێت بۆ زەریبە کەس ناچێت بۆ ئاو کارەبا ئەیکە هەموو چۆنە بێ لێرە بێ وتی ئەوانە ئیشی مەکتەبەکەی بۆیانەکەی وتی یەکێ سیارەکەی تێگەچێ نووسیوەتی ئەو بەڕێز لە گوگڵیشا هەیە ئەلە سیارەکەی تێگەچێ سیارەکەی وەستێنێت تەکسیە گرێ بۆ مەکتەب ئێمە خەڵکمانەیەچێ سیارەکەی بۆ با بۆشە بۆی چاکاتەوە مهم نابێ خوێندن یەک دەقە دواکەوێ لە یابان ژنی مناڵیە بی بن بۆ خستەخانە مشتێکی بۆکەن محامی خۆمان ئەفرەتی خۆمان لەگەڵ یاچی و موشەکانی بۆکە دوایەچێتەوە دەرسەکە بەجێ ناڵێ مامۆستا بەڵام هەموو مافەکانیشی پارێزراوە بڵێ سەنگافۆرە لە تاو تەمەڵی و پیس و پۆخڵی و مالیزیاوتی جێشی دابەزانوتی بێ جابیتەوە یەکەم وڵاتە لە عالەما کە ئەوەی داگیری کردیا بەدەستێتی جێش دابەزێتی بێ جابیتەوە نەجاتم بێ لە دەستان ئەمەنە ئەرکوم هینیان هەبوو هین بوو بزیتی بوو لە شوێنی خۆڵ و پیسی مالیزیە کە وەری گر کابراوتی کاکە بەخامەوەرن سەرۆکەکەیان بەخامەوە هاتنوتی جیرفانمان نابێت کەس جیرفانێ بێشتی تایبەتیمان نییە من لە گەورەوە محاسبەیە کە نەگەر ڕێگەتانێ من لە جا بچووک حسابی گەورەیەکەم بەڵام لە چوە دەست پێ بکەم بتی لە خوێندن باش بێت جێگیر بێت خۆشەویستی پەروەردەی مرۆڤ وتی من دەستم لە خۆم یۆشتووە بەس دوای 15-20 ساڵ کۆمەڵی گێتە پێشەوە هیچمان لێ قبوڵ ناکە وڵات خۆشەویستی گەشەدان بە ئابووری باشترین ئابووری هەیە باشترین ئابووری هەیە و پێشکەوتنی دوای داوای لێبوردنی کرد وتی عەزێتی خەڵکمەوە جگەرەیەکی فڕێ بەسەر جادە $100 غرامەکەی برادێک چۆ بۆ وەزیرێک چۆ بۆ سەفەر لەو سەر هاتۆتەوە داوەتی بۆ کردو برادێکی خۆی دیاری یاوەتی ڕەفیقی کۆنی بووە بەس ئەو تاجیرە گرتیان لە مەتاڕ هەموو احتیاجەکانیان لێسەنەوە پارەی هەدیەکە و شتەکانیشان هەمووی حیزیان کرد پاری سەفەرەکەشان لێسەرەوە کەیفات بوو وتی خۆی چم نەکردو برادرە داوەتی کردم وتی بەبەر ڕازی نەبووی تایە چونکە دواییەتەوە ئیشەکە پێکە مەحسوبیەت هێتە ئیشەکەتەوە دوایی گریا داوای لێبوردنی کرد کە پیر بوو تەقاوت بوو یعنی تۆ خوێندن زۆر مهمە بۆیە پیرەمێرد دەڵێ ئای بە خوێنەواریە لە شعرێکی تری پیرەمێردا کە مناقەشەیە لە بینی گەنجێک و پیرێکە لە بینی کچ و پیاوە ئەڵێ ئێمە حەز لە شەڕ ناکەین کچەکە ئەڵێ حەز لە خوێندن و چاکەین نەتەوەی باش پیاکەین وێرانەمان ئاواکەین بە خوێندن دەمین ڕزگار یعنی خوێندن زۆر مهمە هەچیکی بۆ بکرێ هێشتاکەم کاتوروە ئەزانم هەر لەو سەفەرێشە نازم جناب و واسەکریا دکتۆر تایر بوو کە لە مەتاریش کە هاتوون بۆ پێشوازیتان ئەوانی کە پێشوازیان کردوون لە ئێوە وایە کە خزمەتکارێکن یا خزمەتگوزارێکن لەو شوێنە بەڵام دوایی هەرێکیان پلەدار بووە ئایا ئەوە چۆن بوو یا شێخجان ئێوارەیەکیان ئێمە داوەتی سەلیبی ئەحمەر یابانی بووین کە چین بۆ خستەخانەکان بەڕاستیشتی باشی بیرخستمەوە سپاس دەکەم لە خستەخانەکان بەس ئێمە دانیشتوین سەرۆکی مەڕیزەکان سەرۆک بەشەکان بەڕێوەبەری خستەخانەکە و چەند کەسێک چۆڵ بوو قاعەکە یعنی کورسەکان هەموو بە پێوەستا بوون دوای وتمان ئەمانە بۆ دانانیشن وەکو فەقێ و مستعید و ئیکۆن وتی ئەمانە دکتۆر و دکتۆران و ئەوانە تازەکانن نەبوون بە شارەزای تەواو ئەی بۆ دانانیشن خۆ شوێنێ وتی ناکرێت لە حزوری مامۆستاکانە نەدانیشن تۆرتایر شایدە تۆر سیروان شایدە ئەمە یەک ئێوارەی چەند نانمانە خوارد بەداخەوە نانیشمان زۆر خوارد هیلاک بووین ماندوو بووینیان بردین بۆ هەموو شوێنێک بۆ خستەخانەکان بۆ شوێنەکان بۆ کۆڕ و کۆبوونەوەکان پیاوێکات بە جلێکی خاچی زۆر سادەوە زۆر بەڕێزەوە سڵاوی کرد ئەوان کە سڵاوکەنە چەمێنەوە یا شێخ یعنی چەمێنەوە بەدەست زۆر ئەوە قسەی کرد بە یابانی لەگەڵ سازۆچیە سازۆچی ئینگلیزیەکەی باشتر بوو لە کابراوەتی ئەڵێ ئەمەیە میواناریان بکەم منیش ئێمە وتمان میواناری چیمان نەکات ئێمە نایناسین تۆی ناسی وتی منیش بیستومە بەس منیش نایناسم وتمان ئەخر چی ئێمە بۆی چۆمانە بەم پیاوە دوای هیچیشی پێ نییە نەپارەیە نەجانتایم داوەتمانەکە نابێشتی چی پێ بێ نەمانەزانی کارت و مارت و شت مهمە وتیە بێ من لە جەریدا خوێنومەتەوە کەوا وەفتێک لە کوردستانی عێراقەوە سەلیبی ئەحمەر داوەتی کردوون هاتووم بزانم ئەم کوردستانی عێراقام خەڵکانی لێوە هاتون چۆنن
ڕفتاریان چۆنە گفتاریان چۆنە چۆن مرۆڤێکن چی بیرەکەنەوە چی بیر ناکەنەوە وتمان خۆی چییە وتی سەرۆکی سندیکای دەرمانسازی هەموو یابانە ئەو بە احترام و بە وتمان وتی خۆشی گەورەترین سەرمایەدارە لە ملیارە سەرمایەکەی لە ملیار سەرمایەکەیەتی بەجلێکی زۆر ساد و ساکەر خۆی لەگەڵمانە هاتووە بردین داوەتێکیکەی بۆ کردین دانیشتۆ لە تەنیشمانەوە بۆ بەیانەکەی کە ڕۆیشتین وتی من دوێنێ شەو درەنگەیشم بۆ لاتان ئەبێ بێم هەتام حەڵتەی قیتارەکە بڕێتان کەم خواوەیکی جانتاکەی لێ وەرەگرتین بە تەنیا خۆی توانی دوو کەس بنێرێ بۆ ئەوەی دەمەتەقیەکە زیاتر بە ئیسفادە لەو دەمەتەقیە بکە وتمان ناکری ئەمە بێ سەردانێکی کوردستان بکە و بۆ ئەوەی دەرمانسازی ببوژێنێتەوە ئەوە وتی ئەوە ئەبێ موافقاتی حکومەتی عێراقی و یابانی و ئاسان نییە پیاوێکی و ئاسانیە پیاوە گەورەیە ئەچەمایەوە بەمان خواوەکی جانتاکەی لە من وەگرتووە لە پەڕینەوەی سەر شۆستەکە بۆ قیتارەکە هەتا هاتوتە ناوە تەوقی لەگەڵا کردوین بە ڕێزەوە بەڕی کردوین لە پێناوی چییە و پێویستی بێمە نیە ئەوە پێناوی ئەوەی کە بزانێ خەڵک میلەتی تریژێ و تۆ زانست و زاناری لەو بوارە فێربێ و چەند وشەیەک لەگەڵێ ماکە وتمان بینیزی لەگەڵەیە بەس ئەو دەرسی ئێمەیدایە ئەو هات شتێ لێ ئێمە فێر بێ ئێمە داوانە لێ فێر بووین تەواضع زۆر مهمە خۆ بەزرزانین زۆر خراپن لە قورئانی پیرۆزە ولا تمشي على الأرض مرحا نابێ إن الله لا يحب كل مختال فخور کاکە نابێ خۆ بەخۆ برازی بڵێ من باوکم ئەوەیە و دایکم ئەوەیە یعنی ئەو وانانەی کە لە یابان فێر بووین ئەنجا شتێکی زۆر گەورە لیان فێر بووین ئەگەر بشێ و بگونجێ بێڵێم مەبەستیشم هیچ نییە وتم چۆن گەیشتنە ئاستە ئەم یابانە چۆن گەیشتنە ئاستە وتی بە دووشت یەکەم خواپەرستی خۆشەویستیە حەقتایی کەستان نەبێ چۆن یەکە خۆشەویستیە خەڵک خۆشەویستی چۆن دەرەبڕێ با دەری بڕێ حەقتان نەبێ بەسەرەوە تەدەخل مەکەن دوو مەچنە ژیانی کەسایەتی مرۆڤەوە یعنی فڵان کەس ئەمە ئیشەکەیەتی مەچۆ بە دوای ژیانی کەسایەتیە ئەوواکەوە ناکە ئەو لە بەرەکە ئەوە ناخوا ئەوە خوا و ینی غەیبەت و حەسوودی و بە کوردێکی ئەمە تەرک بە بەڵێ تۆ ئیشێگەکەی لە دائیرەیەکە لە مؤسسێکە لە کاتی خۆیان ئەچیت لە کاتی خۆیان ئەچیت دەوامەکەیت ئیشەکان هیچ نەبێ بە پلەی یەکەم هەموو ئەبێ بکەیت هەڵام پلەی دووەم و سێم هەموو شەکانە دەکەی بەرپرسی دایرەکە بووی نییە محاسە بکە دوای دوام بۆ کوێ چویت لەگەڵ چیا قسەکەی ڕفاقەتی چیەکەی بۆ چ کوڕ و کۆبوونەوەی چوی بۆ کوێ ئەوە کرد حەقی نییە بەسەرەوە یا شتێک لەسەر بنووسێ یا شتێکە لەسەر بنووسێ حەقی باری کەسێتی حەقمان نییە حەقمان بە حاڵەتی شخصی مرۆڤەوە نییە حەقمان بە ئیش و ئەنجامدان و کارەکانێتی چۆن ئەنجامیەدا کاتۆر لە مەطعەمی شەوە ئەزانم خواردنتان زۆر داوا کرد بوو شتێکی ئەوە بوو دکتۆرتارەوەی باس کرد و ئەزانم کە وتی جارێکیان خواردنێکی زۆرمان داوا کرد دوایی ڕۆژی دوایی چوینەوە هەمان مەطعەم وتی من خواردنتان نایەمێت کە دوێنێ زۆر خواردنتان جێڵا بوو وا بوو بەڵێ ئەوە زۆر هینە ئێمەش بەیانیەکیان هەڵساین تەواوە ماتەمان باسی ئاستیەکە بۆ بکەم ئەو وتێلی کە من چوم لە یابان هەچیت پێویست بوو من دوو ڕۆژ لە وتێلە بووم جانتام نەکردەوە هەچی پێویستی مرۆڤ هەیە بۆ حەوانەوەی خۆی لە فڵچەیدان هەموو شتێکی تیا بوو بە شەر تێژوورەکەش بەڵێ لە وتێلەکە چوی دەرەوە چەتری تیا بوو بۆی کە چوی باران بێ لێوێ بارانە بێ چەترەکە لە کوێش پیاوەمەیە شوێنێ بدۆزێتەوە فڕیە ناتوانانی لێ شوێنێ فڕی 50 کەس پەلامارە دەیەوە بۆ چیەکەیت لەو بەیانەیە کە چوین پێمە خۆمانین دووەلەدی و ئەو خواردنانەوەکی بەسەریەکاوێکی بەسەرێکە ینی سیرێکم زەلامێک یەک قاش خەیارێک زەیتونیەنە زۆر دڵم پێ سووتاوتم و پیاوە نەخۆشە دانیش خواردی دوایی چوو یەک قاش پەنیریەنا لەگەڵ یەک گەڵا کەرەوزە وابزارم 50 جارم کابرایە چوو ئەوەنی ئێناکەی خوارد ئەگەر هیچ زۆری بێنایە خاصەن ئێمە ئاوە بەلایەکی چاو یەخت خێسەیان لێ کردین وتمانەوە قەزی چیە وتی وەڵاوەی لە بەرەوە زانێ ئەجنەبی قسە ناکەگەر ئێمە بووینە ڕەم بێ باتایەتە سەرمان بۆ هاکەیت ئەو خواردە بۆ خەسارەکەی ئیسراف تۆ پارە پیاوە نەخەری پارە پێنێەوە ئەیخوا بەشیاویتە دێ بەشی خەڵکی لێبێ وەنیە ومنمان ڕێزەقناوە مینفقون تۆ ئەمە دێنەوە بۆ خەسارێکی باید چکە بیخوا یەک قاش یەک گەڵا بەجێنیان لەسەر قاپەکانیان چوون لە مەطعەم چێکەم پرسی وتم ئەمە خواردنەتان لێناوە ئەی دوایی خەسارە بێ یعنی ئیسانە بێ بە پیپیوسی خۆی ئێمە لێرە بۆ فێسەیرەکە یەک سینیێنن ئەی خۆن کاکەەوە نەبێنەکەی خۆی لەبەر تەمەڵیە من بەرنامەی قسەکەش پێ بڕم بەرنامەیەکم کرد لەسەرەوە کە
لە مەطعمێکی مەشهوری ئەم شارە یعنی گلەیەکەی ئەوە بوتی مامەستا زۆر حەزەکەمەوە نەشرکەن خەڵکیەت بۆ سێلڤیە کە گرێ لەگەڵ خواردنەکە هەر نایخوا هەر دەستی بۆ نابە سێلڤیە کە گرێ و جێهێڵێت ئەزانی لە یابان ئەوە بەدەستدرێژی حسابە بەدەستدرێژی کۆمەڵایەتی حسابە وتم ئەمە بۆ خواردنتان کردووەوە چی لەکەن سبێنە دەرخواردمانیان و تیشتیوانیە تم نیوەڕۆوتی نییە ئێوارەتینە می چی لەکەن وتی ئێمە منەظەمات هەیە لێمانەکڕێت خێرخوازەیە یەک دەنجی تۆ ناچێتەوە ناو مەنجەڵەکە لەبەرەوە کەس دەنجێ زیان نایەنێ فڕێ نادرێت لەوانەیە بەعزە کەسێک کرێکارێک بەداخەوە یەکێک بێ خواردنەکەم نیوی ماوە تۆ دەستکاری نەکراوە سوور نەکراوە بەشلە بیکاتەوە شوێنێکی خۆی زەیتونەکان بخاتەوە خیارێکە شتێکە وتی یەک دەنە کەڵ زیان نایەنێت جارێ تاوەریگرین یعنی پاشەڕووی خواردنمان نییە بچۆ مەطعمەکان ئەوەنی فرۆشتویان ئەوەنە لە تەنەکەکان هەیە یەکێ لە هۆکاری ئەو هەموو زیادبوونی سەگانە کە هەیە لە ئەو خواردنە زۆرەیەکە هەیە ئەوە لە بەردەستیانە متەوەفرە فڕێنەوانی ژنەی خۆن ئەو نیمانەی و پاشەڕووی خواردنمان نییە لێمە لەم مەطعمە یەک دەنکمان نییە مەگەر ئەجنەبیە بێ لێمان تێگا ئەوەی کە هەیە تێنەکراوە منەظەما دێ لێمانەکڕێت منەظەمەژەیە تعلیبیەکە منەظەمەژەیە نەقلیەکە بۆ ئەو کرێکارانەی کە ئیشەکەن بۆیان ئەچێت بەعزەگەیری کڕێت خاوەن معمەلەکە خاوەن وەرشەکە لیانەکڕێ بە سعری هەرزان ئێمە ناچین بۆ سعری گران پیان بفرۆشین خەڵکی ژەیە بەس ئیشەکەی گەیاندنە یەکێک نییە هەموو ئیشێ بکە مەطعمەکەشیە بێ و تعلیبیشی کا و بیش پێچێتەوە بیشی گێنێ هەر خۆی بێ هەچ کەسەوە ئیشی خۆی تیمە بڵێ بەکو تیم ئیشەکەین ئەیبن بۆکە یەک دەنە کەس فڕی نایرێ ئەوانیش کە ئەی خۆن وادانراوە حیسەی زەلامە ئەی پاشە ڕۆمانیە لە مەطعمەکان خۆزگە ڕسمی و مەطعمانەمانە گرت لەگەڵ ئەمانەی ئێرا بەداخەوە خەساوان مەطعم چی بکە کابرا ئەچێت قۆزی داواکە کاکە تۆ قۆزی پێ ناخورێ بۆچی داوایە هەر لە بەروی بڵێن وەزعی باشە لەگەڵ برادەرەکە تا داوای کە بە شەریکی یعنی پاشەڕووی خواردن نابێ بمێنێت یعنی ئەمە بەڕاستی دەرسێکی گەورە بوومە لەوێمان بینیمان کاتۆریان کاتی بەرنامەکەمان تەواو بیشەڵا لەڵقەکانی داهاتووە لە بۆدکاستەکانی داهاتووە پشت بەخوام لە خزمەتان نابین و درێژە بە ئەم حیوار و توێژ و نەقلکردنی ئەزمونە جوانانە لە جنابتەوە بۆ خەڵکی کوردستانی خۆشەویستی شڵا بەردەوامە بینەکە لە خزمەتانم تا بێ گەشتمێکتر بەخۆی گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحیم خۆشەویستان جارێکتر لە بۆدکاستێکی نوێە لە خزمەتی بەڕێز و خۆشەویست لە ئەڵقەی شەشەم لە خزمەت جەنابی زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەرجاین و بەڕاستی هەموو ئەڵقەکان زۆر نایابن و زۆر پێویستمان پێیەتی و ئینشاءالله نەوە و جیلی داهاتوو و ئێستا زۆر سوود لە جنابیانە بین کاتوریانە خوا بەخێر بن و سپاسانەکەم ممنونم سپاسیەوەک دەستان خۆش بێخوا کاتوریانەوە جنابتان طبعا بە پێی دەرەجە چونەتە کۆلێژی پزیشکی بە حەزی خۆتان خولای خۆتان بوو یاخود زەختی دەرەجەکە بوو پرسیارێکی خۆشە زانی بەڕاستی خۆی دەرەجە تەماعێکە خاتە بەردەمی خەڵک بۆ نییە بچێتە و تەرجیعی کە سوکار وەنێ هانە دەیان ئەڵێ تۆ وابکە و تۆ وابکە ئەو بکە ئەڵبەتە ڕاست و دروستێکی ئەوەیە ئێستا نمونەیەکش بۆیانمەوە خەڵک نازانێ کۆلێجی پزیشکی چیە ینی تەلەبێتی شەشی ئامادەی چزانێ کۆلێجی پزیشکی چییە بواری پیشەی پزیشکی چییە ئەرک و ماندوێتی پزیشکی چییە لەو باوەڕام ئەگەر دکتۆرەکان بگەڕێنیتەوە بۆ لاوی کەمیانەیە بچنەوە ڕێبازی پزیشکی چونکە ئەرکێکی زۆر ماندووبوونێکی زۆر ینی هەیە پەشیمانەکە ینی ئەبینی کە پزیشکەکە پەشیمانە چۆتە وەکو مرۆڤ زۆربەی زۆری پەشیمانە قرسە بڵێ زانی چونکە ئەو تۆ برادەرەکە دەبینیت زۆر بە ئەکەمتر لەبەرەوە لە وڵاتانی ئەوروپاوانە زۆر ناچە پزیشکی تێگەیشتون لە ژیان ئەماوەیەکی کورتە و بەخۆشی بەمەسەر و ئەم هەموو ئیلاک و ئەرک و ماندوێتی و بەرپرسیارەتیە هەتا نەخۆشێک چاگە بێتەوە هەڵەسێ لە بەنجێتە ماڵەوەینێتەوە دکتۆرەکە دەستی لەسەر دڵێتی لەبەرەوە زۆربەی ئەمە زۆر ئێستا دکتۆرەکانی خارجیش فێربوون لەسەر باری کۆمەڵاتی دکتۆرە نووسن یعنی دکتۆر باسی کۆمەڵایەتیەکە زۆر هەیە پاسی ئەوە کات من دەرەجێکی باشم هەبوو تەرجیعی کە سوکار بەتایکی ئەوسا دکتۆر لە سلێمانی کەم بوو ینی من کە تەخەڕوجم کرد و هاتوومەتەوە سلێمانی ئمە شەش حەوت دکتۆر بووین کە ئەخصایی بووم هاتوومەتەوە بۆ سلێمانی شەش حەوت ئەخصایی لە سلێمانیە بوو لە بوارەکەی جەڕاحا بازەکەم جەڕاحە نەک بوار هەمووی هەتا من وحدەی یەکەی پێنجم بەرکەوە کە هاتمەوە بۆ سلێمانی
وەنیەکەی چانایینە دوای پسپۆڕێکە لە سەرەتاوە پزیشک زۆر کەم بوو لە سلەیمانی کاچی بۆ خستەخانە ئەزدانی کەوا ئیشێکی گەورەکەن خزمەتێکی گەورەکەن و بوارێکی خزمەتکردنی زۆر باشە بۆ مرۆڤ کە پێشکەشی میلەتەکەی بکە شارەکەی بکە کە سوکاری بکە نەخۆشی بکە بەڕاستی چکە نەخۆش زۆر پێویستی بە پزیشکە ئەمانە وهروها توانای کەسی من لە خواییەوەکو پێم وتی بەهرەیەکم هەبووە ینی دایمە یایەکەم بووم یا دووەم بووم لە پلەکانە توانایەکی دەبەرکردنیجی سەیرم هەبووە و هەروەها من ینی ئارەزوم هیوایەتی من هەر خوێندنەوە بووە یعنی یا چوون بە دوکانی باوکم لە عوتڵەکانە یار خوێندومەتەوە و یەکێک لە ئەرکە هەرە یەکێک لە پێدەویستی هەرە گەورەکانی کۆلێجی پزیشکی جۆگری باش بیت دەوامکەری باش بیت بەردەوامی بێ بە ئیش و داوامەکەت و خوێنەرێکی زۆر باشیت بیت و بتوانی شت لە بەرکەیت چونکە خۆ ناکرێت دەرسی ئەم ساڵ وەرەگرتووە ساڵێکە بڵێ خوا حافیز بەردەوام پێویستی پێێتی هەمووی تەواوکەری یەکن هەمووی تەواوکەری یەکە منیش ئەم صفاتانەم تیا بوو پلەکەشم هێنا دەرەجەکەشم هێنا لە شەشا چوومە کۆلێجی پزیشکی بەڵام کۆلێجی پزیشکی کە بینی من دوو شعارمە بۆ دایمە وتومە ئەوەی ئەم خوێن نەکراوە پێش من یەکەمی هەبووە ئەبێ ئەو شعارم بێ هەوڵ و تەقەلایەکمە بۆی تەفەڕۆغم بۆ کردو بۆ خوێندنەکە کاتۆ جنابەت عەمیدی کۆلێژی پزیشکی دان بوویت و مامۆسای زانکۆ بوویت و هەروەها بەڕاستی پەرۆشی ئێستایی خوێندکاران ئاستی خوێندنی خوێندکار چۆنە بینیت ئامۆژگاری چییە بۆ قوتابیەکانی جنابتان یا بۆ بەگشتی بۆ هەموو خوێندکاران کە چۆن بەڕاستی پەرۆشی خوێندن بن و پرسیارێکیش هەر لە ضمنی ئەمەیە یعنی ئێمە لە وڵاتی خۆمانەکە تۆر زۆر هینمان نییە ینی ئێستا پرسیاری وشم لە جنابە کردوتم یادەوەری ژیانی خۆتە نووسیوە ینی پزیشکەکان خۆزگە ئەقدەمەکان مزەکەراتی ژیانی خۆیان بنووسایە بۆی گەنجێکە ئەوێ بشێتە کۆلێجی پزیشکی کتێبەکەی جەنابەی دکتۆر تایر هی فڵان بخوێنێتەوە تا ئیسفادی لێ بکا بزانێ ئایا بڕوایە نەڕوە یان شتێکمان هەیە لەو بابەتە ینی لە کوردستانە کە خەڵک پێشەوەی بچێتە هەر کۆلێژێ معلوماتێکی باشی هەبێ ئەزمموی خەڵکی تر بزانێت بە کەڵکی ئەو شوێنەیە یان نایەت من نەویستم نمونەیە بڵێم بەڕاستی لە ئەمریکا هەموو جەمعیەی بڵێن کۆمەڵی پزیشکانی ئەمریکا نەشتەرگەرەکان کۆبوونەتەوە ڕێزلێنانیان کردو بۆ مامۆستایەکی گەوریان مامۆستاکەڵ ساوەتە سەر پێ قسەیان بۆ بکات خانمەکەشی لەگەڵا بوو هەچی پسپۆڕەکانی بوارەکەی خۆیەتی لە هەموو ئەمریکاوە بەشدار بوون کابرایکی زۆر ناودار بووە وتی وەڵا ڕاستانەوێ وتیان ئەرەوڵا وتی وەڵا نازانم بۆ چوومە کۆلێجی پزیشکی ڕێڕەوەکە بردمی ونێ کە دەرەجەی هێناوە و تەرژیع و ئەمە ئەوە دوو نازانم بووم بۆچی بووم بە نەشتەرگەر ینی لە پزیشکیشە بواری تایە هەناوی تایە ژنانی تایە مناڵبوونی تایە پێستی تایە فەرعیاتەکانی تایە بەڵێ زۆری تایە وتی نازانم لە پزیشکا بۆ بووم بە نەشتەرگەر نەشتەرگەریش بواری زۆرە نەشتەری مێشک و دەمارەیە سنگ هەیە سیەکانی ئێسقان هەیە ونی گورچی لەوەی زەڕۆ ئیلا ئاخریه وتی لە نەشتەریشا بۆچی بووم بە نەشتەرگەری گشتی هەروە نازانم بۆ ئەم خانمە مێنا ئیتر زروفەکەی هێنتە بەردەمی و ئیتر چەپڵەی دنیایان بۆ لیاوتی ئەمە ڕاستیە گەر بڵێیت یعنی خەڵکیشکابێ بە پزیشکی باوەڕکە هەر قەدەری باتە ئەوێ دەرەجەکە و کە سوکار و تەژیع و معلوماتی نییە لەسەر بوارەکە کە چەند بە ئەرکە بەردەوامە بێ بخوێنیتەوە جارێ لەو ڕۆژەی کە چوویتە طوبیە هەتا ئەو ڕۆژەی خوا ڕەحمە پێکا و کۆچەکەی بۆ ئەو دنیا تەقاعودیش تۆ نابێ بۆستیت ئەبێ هەر بەردەوام بخوێنیتەوە ئێمە بالمناسبە تەقاوت بووین خێنی لە ڕێزی تەقاوتەکانان ئێستا بەردەوامی شەکەین خۆوەکو خۆ بەخش لە خستەخانات هەوڵمان ناوە ئەگەر ڕزامەندی وەرگین و هەروەها ئەخوێنینەوە هەتا ئێستا خۆمانە بێت گەشە بە خۆمان بکەین بخوێنینەوە بواری خۆمان بخوێنینەوە زمانی کۆنی ئێمە هیچ ئەمانەمان لە بەردەسانە بوو هیچ واسیای لێک نەبوو ئێستا خۆشبەختانە زۆر دکتۆرەیە مزەکەراتیان نووسێ بە عەرەبی بە ئینگلیزی واری پزیشکی پیشەی پزیشکی چۆن معاملە لەگەڵ نەخۆشاکەی چۆن لەگەڵ دایرەکە تایکەی خۆناغەکانی پزیشکی چییە یعنی ئێمە کە چوینە پزیشکی و نەمانەزانی کەوازانی تر شەهادەمان وەگرێتتر تەواومە هەموو شتێکە نەمانزانی هێشتا سەرەتایە هێشتا ئەمەی کە وەرەگرتووە هێشتا سەرەتای کارەکەی و ڕێگایەکی زۆر دوور و درێژی لەبەرایە کەواتە نووسینەوەی ئەو مزەکەراتە زۆر گرنگە بۆ ئەوەی گەرماوگەرم بینوسی بیرە نەچێتەوە و ینی بڵین لە ڕۆژانەکان وەری کەی نووسی یادەوەرەکانە بینوسیت بۆی ئەو خەڵکە فێر بێت ئەچی ئەبی بە پزیشک بەڕای منێنی خۆفرۆشت
خۆفرۆشتۆ بە ئیشەکەت تۆ خزمەکاری ئیشەکەتیت لەبەرەوە تۆ ناتوانانی مەسەرەن کەس زیێدانیژێت 10 ساعات بە دیار باوکی دکتۆرێک خزمەتی باوکی بکە ئەو هەموو خۆشەویستی پێبەخشیوە بینەما 10 ساعات دانیشە لە خستەخانە بە دیار نەخۆشەکەیەوە وەنێکەواتە تۆ تەفەڕۆقەکەی بۆ کارێکی زۆر گەورە ئەو تەفەڕۆقی تۆ ئەو ماندووبوونەی تۆ ئەو ناڕەحەتی تۆ ئەو بەردەوامی تۆ کە خزمەت دەکەیت باوەڕکە تەقیم ناکرێت بۆ پارێکە دەنێت لە خستەخانە نە لە دەرەوە ئیشی دکتۆری زۆر گەورەیە و هەمە ژیانی خۆیەتی یعنی ئەو نەخۆشە بە بەشێ لە خۆی زانێ تەسەور نەکەیت دکتۆرێک نەخۆشیی تووشی ناڕەحەتیە گەبێ ژان نەکا بەقەنەوە ئەبێ بە ئازارێک لە مێشکی ئەبێ بە پەڵێک لە مێشکی تا ماوە لی دەرناچێت ئەبێ بە خۆرکەی شەوی یعنی بە کابوس بوویت ینی پێی خۆش نییە دکتۆرێک بتوانێت ئیشەکەی وەکو کابرایانێ کورسێکی بۆ کردویت ڕێزم هەوەی بۆی کورسەکە بەدەڵە نیە بیتەوە بۆی کورسێکی کەوبووک جوان ڕاستم کاتوریانێمە وەکو میلەتی کوردیانی هەرچەنە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بەلای کەمەوەی مەژێر دەستە بووینەوە پارچە پارچە کراوین تا ئێستا دەوڵەتێک سیادەیەک ینی حکومەتێکی سربەخۆی بێ ئەم لاولامان نییە بەڵام لەگەڵەوە میلەتەکەمان چاوکراوە و یعنی هیچی لە میلەتانی دنیا کەم نییە ئایا جنابتان میلەتانی ترتان بینیوە خوێندتانەتەوە لە سەریان یعنی کورد چه خصوصیاتێکی تایە میلەتەکەمان زیرەکی بلیمەتی بەتوانایی یعنی ئەتوانین لەسەر پێی خۆمان ڕاوەسین بەدڵنیایەوە ئەگەر دەرفەتەکان باش بێت ئەگەر هاتوو تەدەخل نەکەین ئەو دوو سیفەتی کە لە یابان باسم کرد ئەو دووشتە نەکەین پیاوی زۆر باشمان تێ ئەو نووسەر و پیاوە ئاینانی کە لە عەرەبە هەڵکەوتن و شانازیان پێکن زۆربیان خۆ عەرەب نەبوون زۆربەی مامۆستای وامان هەبووە مستەفا زەڵمی ئەڵێ پیاوی ئاینی وامانەیە ڕم بێ لە هەموو مەزەبەکان لەوان باشتر شارەزا بوو بێ و بەڕێزە خواعافیکە زۆر بەتوانە بوو کتێبەکانی نووسینەکانی لە ئەزەر وەکو مەرجع بەکارێت ینی وەکو سەرچاوی زانستی شەریعیەوە بەکارێت ینی پیاوی زۆر گەورەمان هەیە بەڵام مهمترین شت ئەوەیە لە نای خۆمان بەڕای من زمان و کەلتور بپارێزی ئێمە زمان و کەلتورمان پاراستووە ئەمە بەڕاستی گەورەی باو باپیرانمانە ئەو زمان و کەلتورە ئەو جلوبەرگە کاچی بۆ کوردستانی ئێران ئەو جلوبەرگە کوردە جوانیان لەبەرایە هەردڵە ئەمە نەخۆش پێخۆشە بێت تەنانە سەرپۆشە سپێکە من کەی بینم بەسەر خانوێکەوە ئەوە نەگەشتدارە بم یعنی تۆ سەرپۆشە و ئەی بەسەرتا سپێکە بە بەسەرتا ئەمەی ناحی کوردەواری پێ دەڵێت تۆ میلەتێکی تۆ سەرپۆشی شدەیە و تۆ پۆشتیت و تۆ پۆشتە و پەرداخیشیت و تۆ ئەگەر لە نەریتی خۆشتە نەریتی خۆ پاراست ئەم نەریت پاراستنە خۆشیەک ئەیا بە مرۆڤ نەریتی ئەمەیە بەڵێ سەرپۆشی سپی تۆ سەیری کە نەنکمان و ئانە هەمووی سپی سپی پاک و تەمیزیان نەڵێنێ وەنیە سافیە نوێنێ سافیە نوێنێ ئاشتیە نوێنێ وەنیە وەروەها یەکێکە لە نەریتە کوردەوارەکانمان ئێمە دەرفەتمان بۆ ڕەخسێ یعنی چیتیایە مەسەرەن عەرەبەکانە بینیت لە دووەلی خلیجوانە سەیرەکەی بە دزاشەوە چن بۆ دەوە بەجلی کوردی دەوام بەجلی کوردی بێت ینی خەڵک هیچ تانەوتینیتیانە بێت ڕۆژێ دامنێ بۆ جلی کوردی هەموو ڕۆژەکان باجلی کوردی بە ڕۆژدانێ بۆ جلەکانی تر بۆ ئەوەی تێنی تێکەڵی وڵاتانیش ببی قەیچێکە کەواتە ئێمە لە ئاستی کەلتورە لە ئاستی زمانە لە ئاستی فەرەنگە زۆر باش خۆمان پاراستووە دەرفەتی خراپ دروست بۆ بە میلەتەکەمان لە هەموو بوارێکە خەڵکی ژەیە چ لە ناوخۆ چ لە دەرەوە نایڵێ ڕێڕەوەکە بە خێرایی ببڕی بەڵام هەرە ڕووی جەبەرۆ برای مەحمەڵی لەگەڵ کاروانی ڕزگاری گەلانەوە ڕوا بە ئازە بە خێرایی لە دووری ڕێو سەختی ڕێگا دڕی دوژمن نییە باچی یعنی تۆ با دوژمنەکە چەند سەخت بێ مادەم وڵاتەکە میلەتەکەت لەگەڵ کاروانی بەرەو پێشبوونی هەموو گەلانە هەرە ڕوا هەرەگەیتەوە ڕێ مادەم ئەڕۆی هەرەگەیت بەزیتر بربەست زۆرە ڕێگر زۆرە ناحەزینا و دەرەوە زۆرە هەرە ڕوویت هیچێک لە زانا گەورەکان زانانی ئیسلام کاکتۆر فەقەیەکیە بۆ زۆر زیرەک بووە زۆر بلیمەت بووە هەر لە سەرەتایی دەرسپێوتنی و هەستی پێکردو کە ئەمە زۆر جیاوازە هەتا مەقولەیەکی جوانی هەیە بە کوردەکەی ئەڵێت هەر بە زینویی منە ناشت ینی من بۆ ڕیاتەوە ئایا جەنابتان بە درێژایی ئەم چەند ساڵی کە مامۆسا بوون لە زانکۆ خوێندکارتان هەبووە و قوتابێکی زۆر بە تایبەتی هاتوۆتە بەردەستیەوە تەلەبەی ئاوا بلیمەتان هەبووە کە جێی شانازی جەنابە بێت و دڵە پێی خۆش بێکە قوتابی ئاوا لە بەردەستیەوە پێگەیشتووە زۆرمان هەبوو یا شێخ جاوە شعرێکی شێڵ ئەگەر سوختە مەلای جێهێشت مەلامل کەس نەبێ نابێ
سوختە خۆ دەزاری قۆناغیەکە وەنیە کە توانی عیلمەکەی زیایی کرد وەنیە ئەبێ ئەو بچێتە دواوە ئێمە تەلەبەمانە بۆ زۆر بلیمت بوو ئێمە لە بوارێکا فێر بووین سەرچاوەکانمان ینی سنووردار بووە یعنی من بیرم یە کڕتێک پیانوتم ئەمە کوپەیەکی بچوو قاڕۆڕی پێڵێن بە عەرەبی وەکو تاسەیەکی بچوو گوایە لە قوڕ دروستەکرا سوورەکرایەوە نییە بەگەر بیری بێ لە ناو بازار ماسیان تێکرد ترشاتیان تێگرت ئەو ماس و ترشاتە زۆربی ترشاتەکەمان لای حاجی عوسمانە کڕی زۆر خۆش بوو بە کەباب گشتەوەمان خواریا لە ناو بازار جا ئەو فەحسیان نامی سەرچاوە نەبوو چوون لە مەکتەبە دۆزیمەوە کتێبی زۆر کۆنی ئیبن سینا بوو بەکری ڕازی چۆن میزی نەخۆشیان فەحس کردو ئەوان بەڵام ئێستا سەرچاوەکان زۆر زۆرن جارێ ئەم ئایە کە پێڵن زیرێکی دەستکردە ئەبێ قەناعەتە ببێ ئەوەی تۆ بە 2 ساڵ فێری بووی ئەو بە 10 دقە فێرە بێت لەبەرەوە من تەلەبەیەکم فێر کردووە نامێ ناوی یەک دوانێ بەرم بۆەوەی مەسەن هین نەبێت باوەڕکە دەیات تەلەبەی بلیمەتمان هەیە لە وڵاتان لە شوێنان خڵشانازیان پێوەکە بوون بە دکتۆری زۆر گەشەدار و پێشکەوتوو ئاستەکانیان کراوەتەوە لە بەردەمیانە مەجالەکان دەرفەتەکان زۆر بۆیان ئەوان ئێستا ئێمەیان هەبووە چەند کەسێکی وەکو ئێمەیان هەبووە ینی منیان هەبووە چەند دکتۆرێکی بەڕێزیکەی وەکو منیان هەبووە سەرچاوەکانی وەکو مرۆیی زیایی کردووە وەختەکەی سەرچاوەکان لەبەر ئەوە زۆر هەیەتیایەکەوە ئێمە شوێنی شانازی ئێمن ویوادارین یعنی شوێنی زیاتر بکەن و بڕین کلێنی گەورەتر بڕکەنەوە و ئەوە کە ئێمە هاتین لە ناو سلێمانیە دووسێ پسپۆڕی هەبوو بەهیمەت و گەورەی ئەو بەڕێزانە ئێستا بوارەکان هەمووی کراوەتەوە یعنی اختصاسە وردەکان پسپۆڕی ورد جاران بۆ قەستەرێک بای بشتێتە بەخا ئێستا قەستەر و باڵوو نەکرێت کردنەوەی سنگ پۆڕینی دەمارەکانی دڵ ئاکرێت لە سلێمانی کردنەوەی مێشک عمودی فەقەری هەموو بوارەکان ئێستا کراوە هەموو بەشە وردەکان کراوەتەوە ینی لە بوارەکانی شاب بەشی کۆندامی هەرس جاران هەر جەڕاحی هەموویە کرد ئێستا بەشی سەرەوە جایە بەشی خوارەوە جایە جگەر و پنکریاس جایە ئەمانە هەمووی دروست بووە چێ دروستی کردووە ئەو نەوەنووی کە ئێمە دڵمان پێخۆش و پەروەردەمان کردن و ڕێزمەیە بۆیان و باشەویستیش سەرکەوتو بنیا خۆ کاتوریان کاکتۆر جناب لە خوێندنە لە ئەزمموی ژیانی خۆتە شتی زۆر خۆش شتی زۆر ناخۆشیش ڕەنگە ڕوویاوێ لە ژیانتە ئەگەر چەند بەسەرهاتێکت هەبێ کە بۆمانی باس بکەیت و سوودی هەبێ بۆمان لە خۆشیش و لە ناخۆشیش وڵا بەسەراتی ئەڵێ خۆش زۆر زۆرە تەمان ڕەن بێەوە شوێنی لە شوێنی خۆی ئەمە هەمووی بازەکەین لە دەرفەتێکە بەڵام لە بەروێن بەرنامەیە لەوانەیە بەرەو هەموو کەسێگەی بینێ جا ئاستی تێ بۆ چوونی خەڵکیش لەوانەیە باش لێکی نەهاتەوە بە خراپ لێکی هاتەوە بەڵام ژیان بێ خۆشی ناڕوە یعنی ژیان هەمووی ناخۆشی نییە هەمووی خۆشیە و هەمووی بەسەرهات و ئێمە گوزەرەکەین بەناو ئەم بەسەرهاتانە شتی بەسە لەو بەسەراتە خۆشانی کەوا تووشمان بووە زەلی بۆ مەسەلەن لەگەڵ نەخۆشە ئێمە زۆر جار ڕفتارەکەین ئێمە بە کەسوکاری خۆمانە بینین هەنێ قسە و باس و خوازیەتە پێشەوە ئێمە پێی گەورە بین یعنی نەخۆش کە شتێ بۆ منەڵێ من پێی گەورە بم بۆ پێی گەورە بێت ڕۆژە نەخۆشێکمان داغڵ کرد لە بەغا ئەی منان ناخۆم تۆ نەبیت ئێمەلیش دم بە بەخۆ من تازە مقیمێکم ساڵی هێشتایە لەو پەڕی گەنجی مایە تۆ خانمێکیت دەکەس خزمەتیە کرد دوایی یەک دوو جار دانیشم و لەگەڵ یاوهیمان خواردوانە ئەو خانمە دەرچوو خێزانی کابرایەکی زۆر بەدەسەڵاتی عێراقا وتی ئەگەر هەشتێکی پێویست بوو لە بەسڕەوە تا زاخۆ من بۆ دەکەم لە بەغاوە تا لەندەن بۆ دەکەم من ئەقڵ منەی بڕی وتم ئەمە چییە کاغەزەکەم دڕاندوایی دەرچوو لە ئەسکەری ئاوسا بریانی بۆ ئەسکەری ئەو خانمە مرۆڤێکی لە ئەدام ڕزگار کرده بوو زۆر خانمێکی بەڕێز بوو خێزانی کابرایەکی زۆر بەڕێز بوو من لە پێشا بە سەیر و سەمەرە تێگەیشتم یعنی ئەمە مەچێ پێ ڕابواردن بەس ئەو بەدەسەڵاتە ئەمەنە ڕێز و مەحەبەتی من چوو بوو بە دڵیا خێزانار بوو مێردی هەبوو مناڵی چاچی هەبوو عایلێکی زۆر گەوری بەغابوون وتم دەفەرمودەی چیم لە چیز خۆما بۆ ئەوەی دوونان خواردن لەگەڵ ئەنانم خواردە ئێستا مەسەرە نەوانەیە هەموو شتێکی بۆ بکردمایە ڕاستشتی زۆر سیر ڕۆە لە ژیانە شتی ناخۆش کە تۆریانی کە زەحمەت بووی سە بڵین لە جەناب باسی ساڵی 74 کرد کە خوێندکار بوون بەتایبەتی خوێندکار بەڕاستی زۆر لە شەڕەکانە لە شۆڕشەکانە ینی زەریبەی زۆر قورسیان ناوە ینی
ئەم هەموو تەلە بەجاری وە بۆ زانکۆ وازم لە 74 لە سلێمانی شار نەماوە چۆتە لە دوایی گواستیانەوە لە 60 تا کرایەوە لە لە دەوری 80 بۆ گواستیان مەبەستم وەیە یعنی ئایا ئاستەنگی خوێندن لە بەردەم تووە ینی شتێک کە بیرە بێت بەسەر هاتێکە قرس بێت ناخۆش بینی بێت کاکە شێخ زۆر قرس بوو بەنسبە دێمەوە بەڵام زۆر درس هەموو ناخۆشیەک خۆشیەکت پێ بەخشێ دوایی هەموو ناڕەحەتیەک ئەنجامێک بۆ دروستەکە یادەوەریەک بۆ دروستەکە مەسەرەن چوون بۆ بەغا خواسان نەبوو لێرەوە بۆ بچیتە بۆ گەراج لە گەراج بۆ ئێستای تام نەفەرانە پڕەبوو ئەجا ڕۆیشت بۆ بەغا سیارە وکو سیاری تازە ئێستا نەبوو سیاری کۆن و پەچێکەوە لە ڕێگا بە سەرما بە باران چۆ بۆ نەقلیات لە نەقلیات دابەزە چۆ بۆ قسمی داخلی ئەوە گەردەسێکەوتای قسمی داخلی خواردن جلشتن لەسەر خۆ بوو خواردن لەسەر خۆ بوو چۆن ڕێکە دەخست هەنێجار خۆمان لێمانەنا لە بازە داخلیە بووینە بەڵام زۆربەی دوایی کە چوینە داخلیە دارێت تەڵەبێ پێڵێن خواردن هەبوو سێژم بەخۆڵ ناگرێ بە سیارێکی زۆر گونجاو کولێرا بڵاو بۆ لە بەغا کولێرا بڵاو بۆ لە بەغا مەتەمەکان هەموو داخست تۆش دەوامە دێ ئەم دەوامەی تۆ جاریوا بوو تا سێ دەوامانە کرد بەداخەوە ئێستا دەوام کەم بۆ تۆ لەناو کۆلێجەکانە ئێمە ینی دەوامان زۆر زۆر بوو تا سێ دەوامانە کرد لەو بیناتۆ بەرسی دەبوو مەتام هەمووی داخراوە چیەکەی ینی تەسەوەر کە مەتامەکانی دەرەوە داخراوە تەنیا مەتام هەیە ئەوەی ئێمە هەبوو پاک و تەمیز بوو لەژێر چاودێریا بوو هەموو تەلەبەی داخلیەکانی هەموو بەغا هات بۆ مەتامە باوەڕکە سەرە ئەژیرا نەڵێم 1000 تۆ بڵێ 2000 تەلەبە سەرەیەگر بۆ ناخواردن ئێمە بەچی دەستەکەوێت ینی بر ناکەوێت ینی ئەمە جاوکو وتم پۆشتەوە حەمام و جلوتوکردن و ئێستا هەمووی لە ماڵی باوکیاتی هەمووی بۆیەکە هەمووی حازرە بێ و بە دوو ناوەچە دەزانکاکە هێشتا ڕەنڕازی ئەمانە هەمووی ناڕەحەتی بوو بەڵام ئێمە قاڵ بووین لە ئیشەکە توانیمان بەرگە بگرین توانیمان بەرگریمان زۆر بێ ئەنجا یەک شتی کە باسکەین باسی ئەو کولێرەیە هەموو ڕۆژێ بەڕێزەکانی بەغا هاوڕێکانی من بۆ من خواردیانێنە ئەمەنە پەیوەندیم باش بوو پەیوەندیکردن من لێرە بە خوێندکارەکان دەڵێم لە کاتی ناخۆشی مەساڵێ وڵا حەمام ئاوی گەرم نییە نیان بۆ دەوام تەلەبەی دەرەوەی شار پیان دەڵێ مەڵێم تۆوانی شارن برادەرتن کوڕ بێتە ماڵەوە کشکش بێتە ماڵەوە قەی چێکە با پێنجشەمە و جمعێ لە ماڵە بێ خزمایەتی دروزە بێ برادەرایەتی دروزە بێ ئەویش لە لادیەکەی لە قەزاکەی خۆی داوەتی تووەکە لە هاوی نابەسەریەکەیتەوە هەموو شوازەیە کە لە ڕۆکۆمەڵایەتەکە دروست بکات بەتەچیت باوەڕ ناکەیت من ئەوە دوو تۆرسیروان و جەماعەت شادن هەموو ڕۆژە بە سەفەرتاسی خواردن بۆ منەهات هەر ڕۆژەیە یەکێگەی و منەی بم بۆی یعنی من کەم خۆراک نەبووم لەبەر ئەوەی پەیوەندیم زۆر باش بوو ڕێز ئەو گفتوگۆ تێکەڵبوون لەگەڵ خەڵکە ڕێز لە خەڵک بگری خەڵک ڕێز دەگرێت تۆ بەینتان لەگەڵ خوێندکارە عەرەبەکانە بڵین لە زانکۆی بەغا چۆن بوو علاقاتی کۆمەڵایەتی ئەمان ئێمە بەڵێ کاکەشێ ئەمە ئێمە سێ چوار جۆر تەلەبەی تیا بوو تەلەبەی غێری عەرەبی تیا بوو مثلا هینمان تیا بوو قەزمەوە ینی لە عێراق غێری عێراق نەبێ مەسەر لوبنانیمان هەبوو لوبنانیمان هەبوو فەلەستینیمان هەبوو ئوردونیمان هەبوو سۆدانیمان هەبوو سۆمالیمان هەبوو ئەمانە هەموویان تەڕیشان جیاواز سۆدانیم بۆ یەکەم جار بینی عینەن جلی هەندی ساریان لەبەرا بوو کچەکانیان ئەمانە لە پێشا خەڵک بە حەزر قسەیە کرد ئەوسا زمانی ئەو حکومەتەی بەعز بوو گۆڕ بە گۆڕە بوو نەدەتوانێ هەموو شتێک هەموو کەسێکا بڵێ بەس کە تێدەگەیشتن تۆ قەزدە هیچ نییە دڵگای دڵیان بۆ کردی تۆ قسەیانە کرد باسییانە کرد تێک بەپی چەند ملاقاتی هەبوو لەگەڵیانە ڕێز دەگرتن بەغاییمانە بوو بەغایەکانی ژەمانە سێ چوار جۆر بوون جۆرێکیانە بوو بەحسی بوو ئەوانە تۆنڕەو بوون بەعزێکیان هەبوو شوعی بوون بەعزێکیان هەبوو ینی بەلای ئیسلامیە بەزنیان وێرات دەری بڕن زۆر بەعزێکیشە بوو خەڵکی ینی خەریکی هیچ نەبوو ئێمە بە حکمی گروپەکەمان هەموو عەکانمان لەگەڵا بوو کەسیش نێوێرا بەسا بڵێ من بەعسینی من بەغێری بەعسێکە کەس نێوێرا بڵێ من بەعسینی جا لەوێ شتێکی سەیر ڕوویە لە پۆلی دوا بووین کە وتشتی سەیر و خۆش بەعسێکان خوان هەڵبژار بۆ یەکێتی قوتابیان ئێمە ژوتمان ئێمە دەنگ بۆ ناین بە بەعسەکان دەنگین بە مستەقیلێک دەنگمان نا بە مستەقیلێک کەوا ئەمە پەیوەندی بە کەسەوە نوێ حیزب نییە دوایی مستەقیلەکە دەرچوو دوایی کە قسەمان کرد لەگەڵیان وتیان دەرتان لە گیانمان بۆ زانەوە چێ وتمان نەوەڵە وتمانەوە مستەقیلە بۆیە دەنگمان پیاوە تەسەوەر کە مستەقیل بێدەنگ بەعسەکان ئەو وەختە لە 75 بەعسەکان سێم لیست بوون
بەڵام ئەوەی کە دەرچ و مستەقیل و دەرچ و مخابراته زۆر خۆی پیشان نابووهاتە ناومانەوە وا قسەیە کرد و گرۆتی من ئێمە بە سەد ئاولەوە شۆرانێتەوە ئێمە بەس قوتابیانینەوە ئەوەیە یعنی ئێمە تەڵەبەکەوتی ئێمە بەس اتحاد تەلەبەین بەس ئەمە مخابراتە ئەمە زابطی مخابراتە لێرە ئیژەکات تەلەبەشە لەبەرەوە نابێ بڕواڵەت یەکێک بنەوە سەری زمانی شیرینەوە ئەوەیە ئیتر ئەم بەزم و ڕزمانەمان زۆرە بینی لە کولیە هاتنە سەرمانیانون ئەبێ بەشداری بکەیت هەموو ڕۆژێک تەلەبەیەکی کوڕیا کچی چادەنار کچیانەر بۆ لای کوڕ کوڕێنەر بۆ لای کچ ئەبێ بی بەشدار بی دەمان و کاکە ئێمە کوردین حیزبەتی ناکەین تێبێ بەشداری بکەی لە چالاکی کۆلێج ئەمان و بەشداری ناکەین ئیتری چی من لە ڕاضاییکەم منیژوتم وڵاگەر گۆرانی و هەڵپەرچێتانەیە من لەو لەژنەیە بەشداریەکەم ئیتر تووڕەبوون لێم تمەگەر بەشی هینتانەیە گۆرانی و هەڵپەرچێ شعبی ملی لەوە بەشداریەکەم مەجنا لە بەشەکانی کا بەشداری ناکەم شیانێکی هەرچەنە زۆر قورس بوو بەڵام بەڕاستی ئێمە دەرهاتین تایە یعنی ئەو تەلەبانەی کە چونکە گەڕان تێکەڵبوون لەگەڵ مرۆڤی جیاجیا بۆ چوونی جیاجیا گفتوگوی جیاجیا دڵکرانەوە بۆ خەڵک لە خەڵک فێربوون خۆ بە گەورە نەزانیت بەڕاستی خەڵکیش دڵە بووە کات و زۆر شت فێرەبی کاتور هەستانە کرد جیاکاریەکەن لە بینی ئێوە تەلەبەیترا لە کولیە زۆر نەبوو ئەو جیاوازیە زۆر نەبوو لە کولیە بەڵام لە خوێندنی باڵا هەبوو يعني يشك عادي إخواننا باوري أنا قلت كل شرطة وكل عسكري وطيران وأنا كرد بيتها در أنا وأنا ورنا جيرة يعني جوازي شيء زور هبو من بيام سيرة خلق بعزقية براور دي استاو جارانك نسناتو جناحتك يعني خوا وقريب بشكي لا دیان وێران کرد مزگەوتیان 5,000 قورآانیان سووتان هەر مزگەوتێک بەلایانی کەمەوە 10 تا 50 تیا بۆ وێران کرا و کەسێ نەبوو بڵێ کاکە مزگەوتانە بۆ وێرانەکەن خەڵکیان ڕاگوزەر کرد هەمویان کرد دەربەدەر کرد ئەنفالیان کرد ئەو خەڵماڵیان وێران کرد و خەڵکیان بوو یعنی تەسەور کە 100,000 کەس تا ئێستا مازانی چەنە بوون چەند ملیۆنە بنەوەی زەمە حساب زانێ ملیۆنە کەسێ بوون حسیبەوە ناکەین ینی بەهۆی زوڵم و زۆری بەعسەوە بەڕاستی مليونها كرد ئاواری عالم بووە دنیا بووە ئەمە زەرر نیە لە هەمووی بۆ کەم کردنەوە بووە یعنی ئەوان بە دیراست هاتوون ئەم میلەتە وێرانکرد لەبەرەوە بەڕای من یەکی خوای گرێ باسی کۆن وێستە بکە ڕاستە جوانە ئەو نووسەر و کتێبانی کاریگەریان لەسەر دکتۆر فاروق دروست کردو تەمانم دەرگایەکی گەورەیە یکەینەوە بەڵام جەنابەت چ نووسەرێ زۆر کاریگەری لەسەر هەبووە چ کتێبێک زۆر بەڕاستی جەزبی کردویت بێجگە لە مەجاڵە تۆبیەکە کاکە شێخ بتم من ئیشی پزیشکی خۆم بەردەوامم لە خوێندنەوە ئەدەبیاتیش بەردەوامم چونکە هەم ئیشەکەم ئەوەیە هەمی وایەتەکەشم خوێندنەوەیە ینی بە هەردووبار بەردەوام خەریکم نووسەر شاعیر بە تایبەتی شاعیرێکی کورد نییە من دیوانەکەیم هەبوو بێ دەست نەکەوت بێ و نەبخوێن بێتەوە بە خۆشیەوە بە زەوق و شەوق و خوێنبێتەوە بە ڕەخنەگرانە نەبخوێن بێتەوە یعنی هەروە بەسەریا مەڕڵکیران بەرا بەلایە بڕۆیت وازی لێبێنی و من قەرزاری هەمویانم چ لە زمانە چ لە بۆچوونە چ لە خۆشەویستی گەل و نیشتیمانە چ لە بابەتە کوردەواریەکانە یعنی هەمویان کامەیان ئەگریت هەمویان من قەرزاریانم بەڵام هەندێکیانەیە زیاتر نەک لەبەر ئەوەی من تحیزم کرد بێ لاما بێ لەبەر ئەو خۆی زۆر هاتووە بەلای منە یعنی کە من شتێک مەسەرەن تۆ سێرەکەی کۆمەڵی هاوڕێ دێ یەکی چیان زیاترە چێتە دڵتەوە خۆی فەرزەکە بەسەر تاخۆ تۆ نەچوی هەڵی بژێری دەبێ وا بکەیت کۆمەڵی چیان هەیە لەوانە لە شاعیرانە هەمویان کامەی ئەگریت لە جارێ مەولەوی من هەر بەڕاستی بەداخۆم کەوا نەمتوانێ مشعرەکانی بخوێنمەوە لە بەریکەم و ئێستاژی خوێنمەوە و مامەسەر شەم حەمعالی قەراقی ڕێزم هەیە بۆی دیوانێکی خەریک بۆ کردوێتی پێشکەشی کردوم زۆر مەمنونی ئەی خوێنمەوە جارجار زۆر ئەگەر بە قۆڵی بخوێنی تۆ جازانی مەولەوی چ گەورەی و چ پیاوێکە و چ بلیمەتێکە و چ بەتوانایە چ بۆ چوونێکی ویژدانی هەیە بەرامبەر ئەو بابەتانی کە هاتۆتە مێشتی و نووسیوێتی و توێتی هەمویان کامەیان ئەگریت بەڵام بۆ نمونە بەس بڵێ بە مەحوی باسی وازانی باسی شعرێکی دڵاریەکە ئەڵێت کە دەستم کردە ملمی ناو نۆشتیم خوێنی لێوی جام لە ئەوجی مەستیا کەوتم ئیتر نەمدیوە سەبح و شام مثالی شاخی مەرجانێک کارەبا بیگرێ لە پڕ ناکام لە ڕسووری عیبادەت لام و ڕوزەرد و خەجاڵت مام بە ناوی سێوی ناوم باخەوان من بەهەیەگرم سێریم دێڕەکەی خەڵک وازانێ بە کۆمەڵی وشەیە چۆتە پاڵیەک با دێڕی ئەخیری بڵین ئەڵێ
لە ڕووسوری عیبادەت یعنی ئەوەی کەوا عیبادە دەکە و خواپەرستێکی دڵسۆزە و حەقی عیبادەت بریتە لە ڕفتار و گفتار بریت ڕۆژ و نوێژ ئەوانە گەورن ئەوە شاعیرن بەس عیبادەتی خوا بریتە لە ڕفتار بەرزەکان ئەزەلیە هەمیشەیە چی ئیبداعەکەی تیا بکە هەتا خزمەتی خەڵکێت تا دەستیەتی و بگریە تا خزم بەسەرکوێتەوە تا ڕێزی باوک بگری بەی شوێ نابێ شەریک بەخواڵێ ئەمانە ئەڵێ من مفروزە کە ئەمە بکەم ڕووسورە بی لای خوا ئەڵێ من لام مالەوە لەو ڕووسوریە لەو ڕێگا ڕاستی خوا بووی دانام لە لامدا لە لەو سووری عیبادە لام یعنی لام داوە کەڕا ئەی ڕووزەر دەبی یەکێک کارێکە پێسپێرێ یا ئەتوێ ئیشێکی باشی بۆ بکەی بەخرابێکیت تۆ لە ڕۆڵێ زۆر ڕووزەردی فڵان کەس بووم کە ڕووزەر دەبی خەجاڵە دەبی شەرمەزارەبی بۆ بیشە بە ناوی سێوی ناوم سێ و لا سوورەیە ڕووسوریش سوورە نیشانەی گەشی و خۆشی و بەخش ینی بڵێن بەختەوەریە کە پێدەبەخشێت ڕووسوری دنیا و قیامەت بیت ئەڵێ لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەرد و خەجاڵ بە ناوی سێوی ناوم باغەوانەکەم کە خوایە منی داناوە بنە بۆکو سێو بم من بەهەیەگرم بەهەیە ڕەنگی زەردە تفتە گرفتە وەنیە کە سەیرەکەی ئەم کە ئەمانە هەمووی دەرس و ئێمە قەرزاریانین کەواتە بەڕێی ڕاستا بڕۆیت بەڕێی ئیشەکە بەڕاستی بکەیت کارەکانی بەڕێکی بینی دەست و ڕووسەردی هەموو دنیای کاتوریان شەڵای ئەمە لە ئەڵلقەکانی داهاتووە پشت بەخوا زیاترە چین ناو بابەتەکانی شیعر و ئەدەب و ئەو شتە جوانانی کە جەنابە لەبەر کردووەم تا ئەڵلقەکانی داهاتوو ئینشەڵا زۆر سپاسی جنابتان دەکەین و دەستخۆشیمانەیە بۆ جنابە کە کاتێکی زۆر بێ ئێمە بەخشی و سپاسانەکەین خزمەتتانم زۆر سپاس دەستان خۆش بێ ئازان ئێمە بەردەوامین لە ئەم بابەتانە و لە خزمەت جنابی زۆر بەڕێز دکتۆر فاروق حەسەن و تا پۆدکاستێکی تر بە خۆی گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان خۆشحاڵین زۆر کە لە بەشی حوتەم لە پەیام پۆدکاست بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە خزمەت مامۆستا و هەروەها دکتۆری شارە خۆشەویستەکەمان جنابی پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەراج و ئێمە وردەورداچینە ناو ڕافەی کۆمەڵشتی زۆر گرنگ لەم ئەڵقانەی کۆتاییە. کاتوریان خوا بەخێر بێن. سپاس دەکەم یا شێرجان مەمنون سپاس بە ئێوەش. کاتوریان باشترین شتێک کە دەسی پێ بکەین باسی قورئانی پیرۆزە بینی لەگەڵ قورئان و لەگەڵ ڕافەی قورئان و چ ئاەتێکی قورئان کاریگەری لەسەر تۆ هەیە. من لە مەکتەبەکەی جەنابتا لە وەزانم لە عایەتەکەت تەفسیرێکی ماوەسە سەعیدی نورسیم بینیوە یان چ تەفسیرێک زۆرە خوێنیتەوە تەفسیری قورئان تەفسیرە کۆنەکان بە تایبەتی جا ماشەڵڵا جەنابە کە ئاەتێک تەفسیرەکەی خوێنی تۆ زۆر دقیق ئەچیتە ناو ئاەتەکان و زۆر جوانی شەرحیەکەی من زۆرم لە جناوە بیستووە. سپاس دەکەم یا شێخجانەوە لوتفی بەڕێستانە. ئەڵبەتە ئەوەی مامەسا مەلا عەبدولکەریم مدەڕیس تەفسیری نامی کە 6 ڤۆلیۆمە ئەوە ینی سەرچاوەیەکی گەورەیە بەڕاستی بۆ هەموو خوێنەرێکی کورد بە شێوازێکی زۆر جوان باسی کردووە ڕاوی کردووە لەگەڵ هەژار بەڕاستی هەژار موکریانی ئەو گۆڕینی کردووە مەجمەعی زانایانی ئاینی ئێران قورئانیان تەفسیر کردووە و هاتووە تەفسیرەکەی ئەوانی بە شێوەیەکی ئەدەبیانەی کورت و پوخت کردو بە زاری کوردی ینی بە زمانی کوردی ئەوی زۆر جوانە ئەو بە ڕێزانی باست کرد و زۆری کە وێستا لە ڕێی گوگڵەوە توانیت ئاەت بێنی و کۆمەڵێ زانا و پیاوی بلیمەت هەیە کەوا باسییان کردووە بچیتە ینی بیخوێنی تۆ تی بگەی بەس یعنی هەمووی و خۆشی و گەورەی و یعنی کە تۆ قورئان جۆ لێ بێ ئێمە بەداخەوە قورئان کە جوێی لێگرینە بێ یا تەعزیەمان بیرەخاتەوە یا لە ناو تەکسیەکە سایقێ بۆ لێ خۆشی نازانێت زۆر کەس پێڵێم کاکە تێگەڵێکی ئەڵێن ئەڵێم ئەبێ جوێی بۆ بگری قورئان ئەبێت دانیشتی جوێی بۆ بگری بەباشی ینی وەختی خۆی بیتێ نەک هەروەکو لە شین و شەپۆ ڕابەکاری بێنی لە مزگەوتە ڕێزم هەیە ویان بەس قورئان بۆ قورئان منهجە بۆ ژیانە ینی تۆ شتەکانت فێرەکات شتی ژیانە فێرەکە شتی زۆر باشی تایە بەسەن قەت بە کەس ناڵێ بڕۆ زەلام بێ بکوژە یا شتێ بکە یا دزی بکە یا تاڵانی بکە یا چاوە لە ماڵی خەڵک بێ زۆر جوانن هەمویان. بەڵام ئەوەی کەوا زۆر یعنی من هەنێ جاشتی خۆشم بیرەکەوێتەوە خزمێکم بۆ بوو چوو بۆ حەج لەوێ جوێی لە بانک بوو
کە بانگەیە الله وەکبەر ئەمەە ئەم وشانە چۆتە ناو مێشک و هەست و وجدانی مرۆڤەوە کە هاتەوە وتمان چی زۆر دڵخۆشکەرە بووتی بە کوردی بانگیانەیە یعنی ئەو الله وەکبەرەکە ینی بەی خۆی زانێ زۆر زۆر گرنگە ئەو خەڵکە بچێتە ناو قوڵەوە ڕاستە یعنی ئێمە یەکێ لەو سورەتانەی کە لە قورئانی پیرۆزە هەیە و کە بە سەرەتا و فاتحەی کتێبە ینی سەرەتای کتێبە دەستپێکردنی قورئانی پیرۆزە سورەتی فاتحایە سورەتی فاتحە ئەگەر هەروە بەساری بیخوێنیتەوە ڕم بێ بڵێ وەکو ئاەتەکان ینی بەس گەوریی هەموو ئاەتەکان گەورە هیچ ئاەتێ نییە بێمەران بێ و هەدەفێک و کەلامی خۆیە بەڵێ بەڵام ئەمەنە کۆکردنەوەیە توانی بڵێ خۆڵاسی زۆربەی ڕەفتار و پێویستەکانی ئاینی تایە کە تۆ بە ناوی خوا کە ناوی خوا بازەکەی بە ناوی خوای بەخشندە و میهرەبان یەکێکی گەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان یەکێ گەڵێ بە ناوی خوای دلۆڤان هەمووی ڕاستە چونکە خوا وشەیەکە لەفزێکە هەموو شتە باشەکانی تایە هەموو صیفاتە باشەکانی تایە چۆنی بۆی ئەڵێ بێڵێ بەوە دەست پێەکە و جارێک کرد دەست پێکات و بسم الله الرحمن الحمدلله تو سپاسگوزاری خوایت کام خوا تۆ لە دایری ئیشەکەیت لە شوێنی ئیشەکەی لە معمەلی لە وەرشی ئیشەکەی یەک وەستا دێ یەک خاوەنکارە دێ زۆر بەڕێزەوە زۆر بە حورمەتەوە هەنێجار ملکەچی بەعزە شتێکی شێبی لەوانەیە پێ و خۆشیش نەبێ ئەی باشە ئەگەر ئەم خاوەنکارە ئی هەموو دنیا بێ ئی هەموو ئیشەکان بێ ئی ئەم دنیاش بێ ئەو دنیاش بێ تۆ چۆن ملکەچی نابیت و بە خۆشەویستیەوە بەرەو ڕووی ناچی ڕەب العالی هەمووی دوایی کام خاوەنکار کام خاوەن هەردوو دنیا کەوا بە بەزەییە بەخشندەیە یعنی بەزەی و بەخشندەکەی پێش هەموو شتێکە یعنی لە قورئانی شاگەرگەڕی ئەو وشەی بەزەی و ڕەحمەت و ئەوە ڕەحمەتی وەسع كل شيء لەگەڵ عەزابەکە زۆر زۆری جیاوازە زۆر کەمترە یعنی گەورەی و خۆشەویستی و میهرەبانی خوا کەوا بەخشندەیە زۆر زۆر گرنگە ڕەحمانە و ڕەحیمیش هەردوو شێتی یعنی هەم بە بەزەی و هەم پێشە دەبەخشێ ببە دوایی ئەو ڕۆژی جەزاش ڕۆژی حکم ڕۆژی قەرار ڕۆژی ئەو دنیا ڕۆژی سەڵات هەژار پێ لە ڕۆژی سەڵایی ئەو دنیا کەوا حساب و کتابەکرێ و هەچ کەسە و ئەوراقەکانیەتە بەردەست و تۆ لە محکەمەیەکا چی بۆ محکەمەیەک بۆ دادێ بۆ دادگایەک ئەبێ لە چه حاڵەتێکابی تا بڕیارەکە دەدرێ لای یەکێکی تۆ زۆر بە بەزەیە زۆر زۆر بەخشندەیە ئەو خاوەنی ئەو ڕۆژەیە لەبەرەوە تۆ ئەگەر ڕێک و پێشبی خەمی چ نەبێ و ئێمە ناڵین خوا ئەپەرستین ئەڵین هەر تۆ پەرستین لەبەرەوە کاڵێ ئەیاکە نەعبدوێن یا تەنا خۆت ئەیاکەی پێش خستوانی کەسی کە نییە جوانە و هەروەها ئێمە بەس پشت بۆ ئەوە بین نستعین کە پشتی پەنای بێبین و خۆشی شەرحەکە قورئان تەفسیلی تایە بەچی استعانە بەخواکرێ بالصبری وەسەڵات یعنی دان بە خۆ دەڕاگرتن زۆر مهمە لەگەڵ نوێژکردنە دوای ئەڵێ بمان خرە سەر ڕێی ڕاست ڕێی هیدایەت ئەو ڕێیە ڕاستە تەمان ئێمە گەر پشێ لێرا بڵێن ئێمە هەست شادێ وەرەگریت بریتی نیە لە کۆتایی ژیان بریتی نیە شادێکی ئەکادیمی من کە لەندەن وەرم گر لە 90 وتیان ئەمە تۆ ماخسۆدە سەر ڕێگایە پیا بڕۆیت نەمانوە تۆێتە لابێ لەو ڕێگایە ئەمە سەرەتای ڕێگاکەتە هەموو بڕوانامێک شەهادەیەک ئەوەیە تۆش کە ئێستا خوێندنی دکتۆرا سەرەتای ڕێگەیەکە بەڵێ سەرەتایە پێ دەڵێ مەسەلەن کە وەکو وایە بزەبت من بۆ تەلەبەکانی ئەڵێم بۆوانی کە ئیشرافیانەکەم ئەڵێم تۆم شادەیەکە وەرەگری وەکو ئیجازی سیاقت وایە شۆفێرێکی ئیجازی سایقی یعنی خۆ نابێ هەڵە بکە نابێ خەڵک پشێلێ نابێ لە مخالفە کەوتۆ سەر ڕێگەکە تۆ ئەڵێ ئەمە بۆ دێ بەم جادەیە بڕۆیت ئێمەش کە هەڵێ خوا بمان خەرە سەر ڕێی مستەقیم ڕێیکی ڕاستمان پیشانە ڕێی ڕاست خەڵک وازانێ ڕێی ڕاست سەر جادەیەکە پیاڕوی ڕێی ڕاست لە قورئانە خوا شەرحیەکە لە سورەتیان عامە کە باسیەکات ئەڵێ تعالوا أتلو عليكم ما حرم ربكم عليكم ألا تشركوا بالله كبيا أروى إيشا يعني هموي صفاته هموي الرفتار جوانا كان كتياتي ولا تقتلوا ونيا أولادكم خشية إملاق وبالوالدين إحسانا بيا أروى الآخر عليك هذا صراطي مستقيم فاتبعوه يعني توك دواي رجال راس تكوي بوشتان دواي كوي شكار رجال راس يج رجال فرعي لسرة فلا تتبعوا السبل نابي لابي راس لسر رجاكي خو مشغول كي بشتي لا وجه درجي ولا أي أو سابي بشي كلا صراط الذين أنعمت كتوب الرجاء وبيو بخشيون بنازو نعمتي خود غير المغضوب عليهم توكلك هلايك كل إيش يقيت هلايت يابكي خلق واستاكت خواني كاركت أو كسي كوا شاو دير دكا بينا خوشة
عاجزە بێت مناڵەکەی خۆت تەژبیانە بێ ڕفتارێکەکە بەدڵنی لی تۆڕابی لەبەرەوە تۆ ئەو خاوەن کارە ئەو بەدەسەڵاتە زۆرە بۆ زویرەکەی لە خۆت وەنیە ڕاستە و لاژمەدە لەو ڕێگایە کە لاددا مەسەلەیەکە لە هەرش لە دانە خراپەکان ئەوەیان تشریک و بالله وەنیە حتا کەوتر لە ئاەتی قورئانەکە ئەفەرمێ بشنە سەر ڕێگاکانی ئێمە سوبوو لە نافەرمێ سوبوو لەکم ڕێگەکان ناکە خۆتانی دۆستنەوە من بۆتان دیاریەکەم چکە خوا خالیقا سوبوو لەنا ئەو ڕێگەیانەی کە من بۆم دیاری کردوون یعنی خۆی گەورە کە شتێکە بۆ دیاریەکات حاڵە لە شتی خۆیە لە نەهجی خۆیە نییە جا بڕای من ئەم ئاەتە زۆربەی زۆری لاکانی دینێ پێ فێرەکات چی بکەیت بڵێ بە زۆر مهمە حەڤەجار لە ڕۆژێک کاتۆ ئێڵیتەوە تۆسی بیریشی لێ بکەرەوە بزانە چەند هەموو ئاەتەکان گەورن بەس ئەمە وەکو بڕی مختصەر خۆڵاسەی ڕفتارەکان هەموو پێڵێ باسی مام هەژارە کرد بە ڕەحمەت بێکاتەوە بینی لەگەڵ مام هەژار و لەگەڵ کتێبی چێشتی مجەوەرەکەی کە زۆر مەشهورە و سەرکراوە بە ئەنگلیزی و ینی لەسەر ئەم پیاو لەسەر هێمن مکریانی لەسەر ئەم پیاوە گۆرانە چییە؟ یا شێخجیان هەژار ئێستا خۆشبەختانە ینی بەرهەمە ئەدەبیەکانی بە شعر و نووسین و پەخشان و کراوە کۆکراوەتەوە لە 10 ڤۆلیۆمە لەم بێنا باسییان کرد ئیشەڵا نسخم دەستەکەوێ منیش هەوڵێم دەسم کەوێ زۆربەی بەرهەمەکان کاتوتە بەردەستمان لە شعر و ئەدەب و نەثر و شتیوە دەستمان کەوتەوە بەڕاستی پیاوێکە زۆر بەتوانایە لە سمانە ئەڵبەتە زۆر ناڕەحەتی دیوە لە ژیانە ینی کە سەرەتای لاوێتی بە شەڕژێڕی لەگەڵ قازی محەما بردێتە سەری و لەگەڵ هێمن ئەم پیاوانە زۆر گەورە بوون کە هاتوونەتە کوردستانی ئەم دیسانەوە ئەو زیاتر لە هێمن زیاتر خەریکی نووسین و ئەدەب و یعنی کاری خۆی بووە بەڵام هەژار زیاتر تێکەڵی شۆڕشی کوردستانی خۆمان بووە و زۆر لەگەڵ سەرکردەکانە ژیا و زۆر باسی ئەو نەهامەتانیەکە کە بەسەر کووردا هاتووە ینی زۆر تێکەڵی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بۆ هەژار زمانێکی زۆر باشی زانیوە عەرەبیش فێر بووە لە بەغا کاری کردووە بەڵام لە بکو لە چێشتی بجۆرە باسیەکات تووشی نەخۆشی سیل بووە ئەو کاتە سیل عیلاجەکەی لە لوبنان بووە و لوبنانە بەداخەوە کە چی بەسەر هاتووە ئێستا خەڵک بۆ چارەسەر دەرمان نەبووە بەس هەواکەی منە خۆش بووە خواردن و سروشتەکەی ئەمەنە جوان بووە بەرگری لەشی زیا کردووە بۆ چون بۆ لوبنان بۆ چون خۆ دەرمان نەبووە دەرمانی ئەم دژەتە دەڕۆنێکی ئێستا هەیە بیاندی لەوێ خەڵک چوون 6 ساڵە 2 ساڵ لەوێ بوون لە مەسەحەکان بوون پیانوتە مەسەحات بۆ ئەوەی کە چابنەوە شفای بێ هاتوێتەوە بەڕاستی پیاوێکی زۆر زۆر بلیمەتە و شعریشی زۆر زۆر تەڕوبڕی هەیە و هەروەها ئەو خۆی دیوانی خەیامی کردووە بە شعر هۆریەتەوە مەسەلەن شێخ سەلامی شاعیر بەڕاستی شاعری چاکە چوارینەکانی خەیامی کردووە بە کوردی بە شێوەیەکی ڕەنبێ ئاسانتر بەڵام ئەم وەکو شعردا ڕشتۆتەوە شێخ سەلام هەژار کاتوریان جەنابەت ینی ئەو وڵاتانی کە بڵین ڕۆشتون بۆ خوێندن بێ بۆ کۆڕ بێ بۆ سیمینار و بۆ ینی ئیشی زانستی خۆتان بێت یان گەشتی ئاسایی خۆتان کە کردوتانە بۆ کێ ڕۆشتون و ئەگەر چیرۆکو بە سەرهاتێکی خۆشتان هەیە لە ئەو وڵاتانە شتێکی عجایبتان هەیە بێژگە لە یابان کە باسمان کرد ینی چیتان هەیە لەسەر وڵاتانە پێشێکی ئەمێ شعرێکی تۆغڕایی هەیە الله إن العلا حدثتني وهي صادقة فيما تحدث إن العزة في النقل براسي جولا حركة قران بركته تو تێکەڵی خەڵکی کە بیت دوور و نزیک تێگەی میلەتانی کە خەڵکانی کە مرۆڤانی کە چۆن ژیانە بەنە سەر گوزەرانیان چۆنە خواردنیان چۆنە کەلوپەلیان چۆنە جلوبەرگیان چۆنە هاتوچۆ و یعنی تیانەگەی و خەڵکە چۆنە و گیشتونەتە ش ئاستێک جا بەراوردیەکەی بەخۆت ئەگەر ئەوان لە ئاستی بەرزتر بن تۆ ئیسفادیان لەکەیت وەگەر ئەوان لە ئاستێکی کەمتر بن لە تۆ لە هەج بوارێکا بێتەوە توانی هەنێک ڕێنمایبی بۆ خەڵکی ئیسفادە لێ بکەن ئەو وڵاتانی کە چووم مەسەلەن ئوردن چووم بۆ مؤتەمەرات چوین بۆ گەڕان چوین لوبنان دیسانەوە بۆ مؤتەمەرات کۆرسە بووە مەسەلەن لێ جامعەی ئەمریکی لێ جامعەیەکی زۆر پێشکەوتوو بووە ئەو خستەخانەی زۆر باشی لێ بووە بۆ تەدریب یعنی بۆ ئەم نازۆ ڕشتە ئێمە لە 2000ەکان چوین بۆ لوبنان لەگەڵ بەڕێزان و برادەرانە بۆ ئەوەی دەوری نازۆری ئەوێ فێربین ئەوان پێشەنگ بوون لوبنان بیسەر عینەشت ئێمە کۆمەڵێکین لە سلێمانی و ئەندامی نیشتەگەرانی ئەوین ماوەیەکی باش ساڵانە ئەچوینی سەش دوور و نزیگەچین میسر زۆر پێشکەوتووە لە بواری پزیشکیە و هەروە لە بواری نووسینە زۆر پێشکەوتون لە زمانی وەختی خۆی
ڕستەیەگە بۆ یانوت بەرهەمە ئەدەبیەکان و سینەکان لە میسر بەرهەمێنرێت، لە لوبناان لە بەیروت چاپەکرێت، لە عێراقی خوێنرێت. یعنی بەڕاستی مەکتەبەی وایان هەیە، یعنی نووسینی وای تایە لە میسر. یعنی من پێم خۆشە زۆر لە نووسەر و برادران بچەن بزانن چ خاوەنی چ نووسینێک و توانایەکی ئەدەبی گەورن. کاتور نووسرە عەرەبەکانی میسر کتێبی کیانت زیاتر بیرە بێت خوێندوتەوە یاخود؟ زۆربەی زۆریانم خوێنێتەوە، بەڵام وەختی خۆی لە هەفتاکانە نووسەرێکیانە بوو ناوی سەلامە موسا بوو. ئەمە وەکو چۆن ئێستا خوێنکار ئەبینم لە کۆلێجی پزیشکی ئەچێ موجەزە خوێنێتەوە، مختصەری بابەتەکانە خوێنێتەوە لە ناملکەی بچووک بچووکە خۆشی شیانی. ئەم پیاوە بەڕێزە زۆربەی بەرهەمە ئەدەبیەکانی دنیای خوێنەوە، کە خوێنەوە کورتیە کردەوە، کە کورتیە کردەوە بەش مەسەلەن بۆی زوو لە جاتی دە کتێب خوێنیتەوە، دە چاپتەر دەخوێنەوە ئەگەیشتی. بەڕاستی سەلام و موسا شوێنی دیارە لە ژیانی ومانە. هیچی لە کتێبەکانی کە قەت بیرراچێتەوە ناوی هاولای عەلەمونی، کۆمەڵێک نووسەر و بلیمەتیە ناوە لە بەرناشۆ و لە نووسەرە گەورەکانی دنیا، یعنی خۆڵاسەی کارەکان و بەرهەمە ئەدەبیەکانی کۆ کردوتەوە لەو کتێبە ناوی ناوە هاولای عەلەمونی. زۆری کە مەسەلەن نووسەرەکانی کە میسر بەڕاستی لە ژمار نایەن، ئەوە نا نووسەر و شاعیر و پیاوی گەوری تیا بۆ لە میسرا و ئێستاش زۆر بە بەرهەمن، زۆر بە توانان. تونس لەم بەینا چوون بۆ تونس بۆ مؤتەمەرێکی پزیشکی. طبعا من ئەچمە وڵاتی یەکسەر مەکتەبەکە و مەتحەف و شوێنەیانەی کۆنەکانە نەچم، کۆمەڵێک بەرهەمی خۆیان هەیە. تونس کۆمەڵێ بەرهەمی تەنانەت من حەزەکەم جلوبەرجی خۆیان بکڕم، یعنی لەو وڵاتانە شتی خۆیان هەیە، بزانانی ئینتاجی خۆیان چۆنە، خواردنیان چۆنە. بەڕاستی خواردنیان زۆر خۆشە، هاوجەوە مرۆڤێکی زۆر کراوشن، بەرهەمی ئەدەبی خۆشیان و تەرجمەی وڵاتانیان زۆر زۆر لایە. زیاتر کە تونسیش و مەغریبیش و جەزائیریش تەحەدیکی زۆر، یعنی ڕەنگە سەقافی فەڕەنسی زاڵ بێ بەسەریانە، چونکە لە ژێردەسی ئەوانە بوون. زمانی سەرەکییان ئەگەر یەکەم نەبێت، زمانی سەرەکی و ئاخاوتنیان و نووسینیانە، نووسینەکان زۆربیان حتا چێشخانەکان زۆربەی بە فەڕەنسیش لەسەری نووسراوە. ئەوانە مهمن. تورکیا مەسەلەن مەغریبی عەرەبی زیاتر کراون کە تورتاوەکو ئەم خەلیج عەرەبی زۆر کراون، یعنی زۆر باش، زۆر پێشکەوتون، مرۆڤی زۆر پێشکەوتون، مرۆڤ دۆستن بەڕاستی و خزمەت گوزارن، زۆر بەڕێزەوە بەڕێ دەکەن. یعنی لە خۆبایی بوونی تیانیە کاکەشێ، ئەو خۆبایی بوونە خۆ بە زلزانە خەڵک بە کەمزانین ئینسان دواخا بەڕاستی، خەڵکیش دزیک نابێتەوە، تێکەڵە نابێ. ڕاستە. تورکیا فەرموو بەڵێ تورکیا وڵاتێکی زۆر پێشکەوتووە، دەڵێن بۆ گەشتیاری بەڕاستی لە زۆر بێ وڵاتەکان پێشکەوتوترە، ئاوهەوایەکی زۆر خۆشی هەیە و مؤتەمەراتی تیاکرێچین بۆ مؤتەمەرات بۆ کۆبنەوە. کتێبخانەی تۆبیشی لێ بوو لێ، نەجار کتێبی تۆبیم لەوێ پیا کرد، کەلوپەلی پزیشکی باشی لێ لەگە برادرانە ئاچوین و جەماعەتی میزۆپۆتامیا، کۆمەڵی کوردی پزیشکانی منتیقی میزۆپۆتامیا ساڵانە کۆبوونەوەیان هەبوو. ئەم ساڵ لە هەولێر کرا، ئەی ساڵی 24 بڵێم ئەکرێت لەوێ کوردەکان کۆبوونەوە و ئیتر بەڕاستی خزمەتێکی و ئەوان کوردەکانی تورکیا زمانی کوردی، فەڕەنگی کوردی، پزیشکی بەگشتی دایانناوە، خەریکن، هەوڵێکی زۆر باشیان بۆ خزمەتی زمانەکان. بەڵێ کاتۆر لە ئەستەمبوڵە چکە کاتی خۆی خلافەتی عوسمانی تیا بووە و ئەم وڵاتانەیە مشتەمانە لە ژێردەسی خلافەتی دەوڵەتی عوسمانیا بووە، کتێب و کەلەپوری ئەدەبی کوردی و نووسەرانی کورد زۆرێکی بەرهەم و نووسینەکانی ئێستش لە کتێبخانە گەورەکانی ئەستەمبوڵە هەیە، ینی بۆ بە زمانی عوسمانی کە نووسرا وەرگیراوە. هەتا لە کوردستانی خۆمانە کە کەسێک لە شارێکا بووە بە موفتی و بە مەلایەکی گەورە، بەوە بووە کە کتێبێکی نووسی بێت، شەرحی شتێکی کردی بێ، دەستخەتێکی هەبوو بێ، ناردوێتی بۆ ئاستانە بۆ ئەستەمبوڵ کە لێوەلی ژنەیەکە بۆ هەڵیان سنگاندە وەکو شەهادەی دکتۆرە. ئیتر ئایا قازیتیان پێ ڕەوابینی و مفتیتیان پێ ڕەوابینی و ئەو شەهادەی کە ویستێتی و دوای ئەوە قەرارە لەسەرداوە. ئەم کتێبانە لای خۆیان ماوەتەوە، ئەم دەستخەتانە لای خۆیان، ینی وەک هەندێک لە نووسەران باسیەکەنەوەی کە زیاتر شتیان هەیە یاخود لێکۆڵینەوەیان هەیە لەو بوارەیە، کاڵن لەوانەیە هەزارەها سەدان هەزار دەستخەتی کوردی هەبێ لە وڵاتە و تا ئەسێمە هیچ ئاشنایەتیەکمان نیە، یعنی ئێمە دەستگایەکمان نییە کە لێکۆڵینەوەیە بەدواداچوون بۆ بکات. دەستگای لێکۆڵینەوە و کەلەپوری ئەدەبی کوردی تا ئێستا ینی هینێکی نییە، ئەرشیفخانەیەکمان نییە تا ئەوە کۆبکاتەوە. چەند زەرورە بەڕاستی ئێمە ئەرشیفخانەیەکمان هەبێت کە ئەوە ئاواتی هەرە گەورەی ماوەسای گەورەی کوردستان کە ماوەسا محەممەد عەلی قەمالی خۆی گەورەی کە جنابیشت ئەیناسیت و ئەم پیاوە کە ڕەنگە بڵێم 56 ساڵی تەمەنی خۆی بە تەواوەتی تەرخان کردووە. ئەی تەسەوڕ کە کاکتۆر من
چکە علاقی خزمەتیمان هەیە بۆ تعزیی زۆر ضرور نەبێت ناڕوە یعنی ضرورەکەش نیو سەعات چارێکێک ئیلا ئەگەڕێتەوە بۆ نووسینەکەی خۆی زۆر کەم ئەچێتە دەرەوە ینی چاوی لەسەرداناوە ینی چاوی زۆر زۆرمانوە بەڵام ئەمە ئیشی یەک کەس نییە بە کەسێک ناکرێت چی بکەین بۆی کە ڕاستی ئەمە ئیشێکی گەوری لەسەر بکرێ وەستا بوو یا بگرە بەڕێوەبەرایەتیەکی هەبێت کە ئەم ئیشە بکە بەڕاستیم بابەتە زۆر گەورەیە من ڕەنبێت لە شوێنێک شاباسم کردبێ وەختی خۆشی کە ڕاگر بووم بە ماوەیەک لە زانکۆی سلێمانی باسمانە کرد داوامانە کرد زانکۆیە کرێتەوە بە ناوی کوردۆلۆجی و من بۆ یەکێک لەو بابەتە هەرە گرنگانێک ئەو کوردۆلۆجیە کەلتور و ڕژنووس و دەستنووسی زمانی کوردی و ئەدەبیاتی کوردیە ئەمە خۆی لە خۆیان باوەڕ کە کۆلێجێکێوێ یەک کۆلێجێوێ شارەزای بۆ بێنی ئەڵبەتە ڕەن بێ دەستکەوتی زۆر نەبێ بۆ کەسێکی کاتەوە بەڵام بۆ مێژووی ملت بناسە بە مێژوو بریتی نیە لە خۆشەویستی تۆ یەکێکە خۆشەوێ بە شان و باڵی ئایتۆوانە بریتە لە ڕاستیەکان بینینی شت باسکردنی نووسینی ڕاستگۆیی و حەقە لەگەڵ شتێک بینی وکو خۆی نەدوت بدرۆزن دەرەچیت یعنی تۆ شتێکە بینیت و ئەمەیە بەڕاستی حدوددا ئەندرێ یعنی حتا حیزبایەتیە لەگەڵ کۆمەڵێکای لەگەڵ خێڵەکیەکای لەگەڵ جەماعەتێکای لە بەردڵ و ئاواز و خۆشی ئەوان تۆ ڕاستێکە بینی بەس نایڵێیت لە ڕاد بمان بەخشن بینەران و ئەوانەیە مە بە درۆزن دەرەچین مێژوو احتیما دەکاتە سەر دەستنووس ڕەشنووس احتیما ناکاتە وتیان ئەڵێن احتیما دەکاتە سەر نەقت نقوت یعنی پارە ئەوەی کە هەیە احتیما دەکاتە سەر ئەو ئەکی دۆزیتەوە لە هەڵکەن و ئەمانی کە حەفریاتی پێڵێن ئاثار وشتی وە شوێنەوارەکان ئەوە پێ دەڵێ ئەمە چی بۆ لێرا بووە مەسەلەن شوێنێکی لەسەر شنار پیان وتووە شێرکوش شێرکوژت ئەمە لێرە شێرێک کوژراوە دیارە پێچ پاڵەوانێگە بووە شێرێکی کوشتو لێرە دیارە شێر هەبووە لەم ناوچەیە لەم ناوچی سلێمانی جرگەی سلێمانیا غابات بووە دارستان بۆختی خۆی بەڵێ کانسکان ئاسکیتیا بووە ئەمانە هەمووی مێژووە وا نووسێتەوە بەڕاستی گەورەی مامۆستا شێخ محەممەد عەلی قەراخی ئەمەنەک پیاوێکی زانا و ئەدەبدۆست و نووسەرێکی وا گەورەیە ڕێز و حرمەتمانەیە بۆی هەمیشە خەریکی ئیشێکی زۆر گەورەیە بەس ئەو ئیشە گەورەیە یعنی دەسەڵاتدار مپڕۆزە دەی بۆ دانێ لە خزمەتیا بێ خزمەتی کا بۆ ئەوەی لی فێر بن چونکە تەمەەن بەس لای خوایە خوا نازانێت چەند عمرمە کەس چەند عمری ماوە فریا ناکەوی ئەوی شە بکەیت زۆر گرنگە بەڕای من دەستنووس و ڕۆژنووسە کتێبێک دەرچوە لەو بەینا بە ناوی نالی لە ئەرشیفی دەوڵی عوسمانیە کۆمەڵێک ئەرشیفی دەوڵی عوسمانی برادێکی ئازیز کۆی کردوەوە چووە گەڕاوە ئەڵبەتە ئەم گەڕانە و ماندوو بوونانە ئەرکێکی زۆریەوێ مەسرەفێکی زۆریەوێ موافقاتیەوێ خۆتۆوەرگاڵتە نیەکی تەناو ئەرشیفۆ و ئیتە دەرەوە و بەم شێوەیەش بەڕێز دکتۆر خەسرۆ جاف توانیوێتی سەرەتایەکان و بەشێکی زۆر لە ژیانی نالی بدۆزێتەوە لە ڕێی ئەو ئەرشیفە و توانیوێتی ئەویش کە عینەن مەلا عەبدوڵای جەلیلزادە کاڵێ نالی لە هەفتاکانە بینی 1970 1972 نالی لە کتێبەکان نووسرەوە لە 56 وەفاتی کردو ئەو لە 1972 بینیوێتی ئەو بە ڕێزش خسرۆ جافە دۆزیوێتەوە کەوا لە 77 وەفاتی کردو ئەوە نە گەورە بووە نالی لە ڕۆژنامەکانی ئەو سەردەمان ناوی هاتووە مەلا خدری شارە زووری مانەوەی پیاوێکی نزیک ئەدەبدۆست و ئەوانەی کە لێ بنوکو بەڕێزەوەت زۆر تەقدیریان گرتووە تو بتوانن وەکو لە خانەوادەیەکی گەورە لە ناو ئەستەمۆڵا باسی کەن جا لە ڕێی ئۆرشیفانەوە زۆر ڕاستیمان دەزەکەوێت ئەو دزنووس و ڕێنووسی و شتانی ئەو کاتانە کوێتە ڕۆشتون کاتوریان لە طبعاً ئێران جنابتان نازام چوون ئێران چوم سەردانی ناوچەکانم کردەوە بەڵێ لە منطقە کوردیەکانی خۆمان بەڵێ بەڕاستی زۆر زۆر خۆشە ینی ئەوەی کە ینیەچی تێران هەست بە خۆشیەکەکەی باری کەلتوری میلەتەکە ئەم جلە کوردیە جوانیان لەبەرایە ژن و پیا و هەر ینی گەشە بیتۆ لە خۆشیە بە زمانێکی کوردی پارا و قسەکەن و بناسە بە ئێمە ڕێزمانەیە بۆ هەچ کەسێک یەک گوشی کوردی کۆ کرد بێت و نووسیبێتی بەس فەرهەنگ و زاراوە و بۆ چوونەکانی کوردەکانی ئێران جێ ڕێز بەڕاستی زۆر گەورن ئەو بەڕاستی و زۆر خۆشحاڵە بیت ئەڵبەتە ناحیەی گەشت و گوزاری وەکو تورکیانیە خواردن و ئەوانیان بەڵام زمانیان کەلتوریان جلوبەرجیان ڕێزیان زۆر گەشە بیت ئەوە مەسەلەن وڵاتە ئەوروپیەکان تەمەن زۆر پێشکەوتون زۆربەی زۆری بیان دیوە بەعزێکیان بە لە بەریتانیا نزیکی بۆ ساڵ و نێ دو ساڵ لەوێ بووم بۆ ئەوەی لە موتەمەرات و لە کۆرسات و لە بڕوانامە و بەشدار بووم لە ئیسپانیا لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە
ئیسپانیا ساڵانە متەمەلی نەخۆشەکانی مەمچی لەکرێت یعنی لە بەرشەلۆنە ڕاستی شوێنێکی خۆش شوێنێکی گەشتم یەتە بیرم جنەوە بووی شتێکی گەڕایەوە لە ئەگەر شێوە بەرنامەکەمە باسی بکەیت کە لە سەفەرێکا چوویتە تێران سیارێکتان گرتووە ئایا لە فلکەیەکە لە شوێنێکە دامی کردووە شتێکی ئاواکە بەڵام ینی کابرا زۆر احتیادی بۆ یاخود لەسەر ئەو نەکەوتۆ چکە زمانی هەبوو باس لە یاسا پارێزی خەڵک فێر بۆ ینی فێر یاسا بۆ لە وڵاتە بەداخەوە سەر لە لای خۆمان لەسەر فولکەکان لە جادەکان سیارەیەک ئاگای لە خۆی نییە وەڕێکی بۆی لی بۆی ئاگای لە خۆی بێ بەداخەوە تەلەفۆنی پێ سەیری ئەملاکە لەگەڵەوە قسەکە سیارەکەشی لێ خوڕیەوە نەوەستاوە تۆ تەلەفۆنەکەی لابە وەڕێکی بۆی ئاگهۆڕن نابێت لێ بدرێ بەس بۆ ئاگادارکردنەوەیە بەس لێرە بۆ سەرەتای شەڕە کە هۆڕن بۆ یەکێ لێ دەی نەک بەریشی نەکەوتی بەس بۆی وریها بێت تووشی کێشە نەبێ ئەو تۆ جاری وایە سەد وەڕنێ بۆ لێ ئەوە هەر سوکەکەیەتی جاری وایە بەدەست بەجەستە هەنێ ئیشارە دەکا نیشانی شەڕی تایە و بەداخەوەی وایە گەنجەکان ئەوەستن لە یەکەیەن اینجا خەڵکی گەورەکان ئەبێ بکەوێ بتە بینەوە و اینجا بێ سڵحیانکەن و اینجا بێ ئاشیانکەن و اینجا مەسرەفی لەبەر هەڵچوون لەوێ وانییە کاکەشیخ لەوێ سیارە دەحمەکات ئەوەستێت بەڕێزەوە و من لە خارج بینیومە خۆیاوە بە سیارە لەوێ نەبووە دابەزیوە تەلەفۆنی خۆی ئەدرسی خۆی و ئەینی تەمینی خۆی بۆ داناوە وەرەقەی تەمینی خۆی بچێت سیارەکە چاکاتەوە پەیوەندی بکا بەم ڕقەمەوە لەوانەیە لە شوێنی کە بێ ئەڵێ کۆرە لەوێ نییە خەیناکە کەس نایبینێ با بڕۆم یعنی ئەمە ڕفتارێکی گەورەی و پەروەردەی ئەو خلملەتە پیشانەیە چەند تۆ هەڵ نەچیت هەڵچوون بەڕاستی کێشەی گەورە دروستەکە بەڵێ جوانە کاتویانەگەر بەسەرهاتێکی خۆشتان بینی بێ لەم سەفەرانەیە ینی بەسەرهات زۆرە ئەگەر بیرێک کوێتەوە بەڵێ وەڵاهی بەسەراتی خۆش زۆرە بەڕاستی یەکێ لە بەسەراتە خۆشەکان کە گەڕامەوە لە بەریتانیا لە قامیشلۆ ماوەی هەفتەیە 10 ڕۆژ وەستاین هەتا موافقاتێ بۆ کرێ و کونیەکە دۆزنەوە چیت و بۆ چیە گەڕیت ئەوە کە گەڕامەوە پێش ئەوە من لە ڕێی برادرانی پارتیەوە ڕێز و سڵاو بهەیە بۆیان موافقیان بۆ گرتم بکو ڤیزەیەک بگەڕێمەوە لە بەریتانیاوە بە ترانزیتێک لە سووریاوە بێمەوە کوردستان لە مەتار عنوانەکەی من بە سەهوو چوو بوو نووسی بیان ئەمە بەریتانیە بەڵام هینی پێ پاسپۆرتی عێراقی پێ بەریتانی ئەسڵە پاسپۆرتی عێراقی پێ من ئەبواە بیان نووسایە لە نووسینەکانە ئەمە عێراقیە لیزە پاسی بەریتانی پێە ئیتر چوینە سەرەکەەوە وەستاین وتی تۆزێکی کە هەر خۆم تەمەێشە جانتان بۆ نەگرتوێتەوە لە یەکێکە لە بەرەسا قەت بیرم ناچێتەوە یاشە چۆن لە خۆشی و ناخۆشی لە پێشە ناخۆشی دوایی کە بیری لێکی تۆ زۆر خۆشە و بەسەراتانە وتی بووە ئێستا 5 دقیقە بۆت حلەکەم 5 دقیقە بوو بە 3 ڕۆژ منیان لە مەتار حجز کرد لە مەتاری مەتاری دیمەشق ئێستا بینی چەنە ئەبێ و سا چەند بوو بێ لە 98 سەرەتای 98 نەورۆز بوو 3 ڕۆژ مامەوە تەمان بچۆ چاوەڕێکە چاوەڕوانی چی بوو 3-4 کورسی لە تەنیژێکەوە بوو ئەوە لەسەری دانیشیتایە بنووسیشیتایە چی لێ کۆمەڵی حرەس لەگەڵ ئەنی بڵین شڕتە 3 ڕۆژ هیچی لێ نییە نەخواردنی نییە لە ئاوی لێ عیب نەبێ بەستە ئەوە تەوالێتی چی لێ بوو سابوونێکشی لێ بوو تر بۆ سابوونە بووە دەموچاوە دەست بشتایە خۆم کرد بە ڕەفیقی شڕتەکان مقەبەیان هێنا دانیشن لە عەرزەکان نانیانە خوارد بەیانیان ماستی کوڵە ماسیانە کوڵانەوە لەگەڵ پاقلا یان کردە ناوی و پیازیانە هێنا و نانی گەورەکان ئانانی تەنور ئەمەیانە خوارد منیژی تر تۆ هیچم پێ نییە مەجبور چوومە لایەنەوە تێکەڵیان بووم بەڕاستی ئەوە مرۆڤی مرۆڤدۆز بوون ئەموو نیوەڕەت میوانی منن ئەوەی خواردن بێنن ئیتر ئاوا پێکەوە ئەو 3-4 ڕۆژەمان زۆر زەحمەت بوو باوەڕکە زۆر نووستن نەبوو لەسەر کورسی تۆ بە تەنیژێکەوە بیت قاچ دانی ناوەڕاستی هەبوو کورسەکان چوو بە کەلەکە و پشتا ئەو وەختە زۆر ناڕەحەت بوو بەڵام ئێستا کە بیریەکەمەوە ئەو ناڕەحەتیە یادەوەرێکی زۆر سەیرە دوای ئەو خەڵکە چۆن مرۆڤ دۆز بوون یانزانی چم پێ نییە شوێنیش نەبوو بچی دەرەوە بڵێ نایشتە دەرەوە تا دوایی هاتن وتیان ببوورە وەڵای ئەمە بە هەڵا ئەوەمان کردووە دوایی هەر برادەرانی
ئەوانەی کە بڵێن ئەو یونیڤیزەکەیان بۆ گرت بووم بەڕاستی پیاوێکی بوو ناوی بۆتانی لە قەبەکەی خۆ عافی کامری خۆی کرد زۆر ڕێزی گرتم کوڕەکەی نارد لە ماڵێکا ژوورێکی بۆ گرتم لە دیمەشق لە ماڵەکە قاتی خوارەوەی میوانی تیا بوو یعنی بزانە خەڵکی سووری چەند بە ئیدارین 3-4 ژووری هەبوو لە خوارەوە مەطبەخی تیا بوو تەلەڤیزیۆنێکی تیا بوو حەمام و ئەودەستی مشتەرە خوان ماڵەکە لەسەرەوە ژیان کچ و کوڕی هەبوو تەنانەت کوڕەکەی لە سێ تۆبیە بوو بە عەرەبی خوێن وتم بۆ خوێندن لە سووریا بە عەرەبی کولێجی پزیشکی کرا بوو بە عەرەبی ئەوەنە قەومیەتەکەیان تیا زاڵ بوو لە سووریا بەڵای تر حدود محدود دەبێت تۆ کە شتێک حدودێ بۆ دانا بەرفراوانی نامێنێ ینی ئافاقێن ئاسۆی بیرکردنەوە و خوێندنەوە کەمە بێ لیمیتە بێ چاوەڕێی کتێبێکی تەرجمە کرێ بە ئەویش زۆر قورسە لەو ماڵە زۆر خۆش بوو یا شێخ بۆی خەڵک بزانێ لای خۆشمان لە شەقلاوە ئەو ڕەفتارە هەیە زۆر گەورەیە کابرا ژوورێکی خۆیان بە میوانەکە لەو ژوورە پێوتی ئەتەوە من خواردنێ بۆ بکەم ئەو بەرچایم بۆ حازر کە نیوەڕۆ خواردنێ بۆ بکەم ساحب ماڵەکە مەسەلەن ئەو برنج و فاسۆلیا مریشکم بۆیە کردیت بەڕێک و پێچی بە بازار ینی ئەمە زاهرەیەکی زۆر مهم بوو کە چوینە قامیشلیش لەوێ ماوەیە مامۆ حەوڕۆژ کابرایەکی مەسیحی سریانی هات بوو بۆ ئەوێ ئەموو تۆ ئیشت چیە نێوت بەرەبەرە کە کراینەوە لەگەڵ یەکتریا دەرچوو خەڵکی قامیشلێ بوو سریانی بوو بە مناڵی لەوێ گەورە بوو ئەیو هەموو ساڵێک هەفتەیە 2 هەفتە منیم بەیادی کۆنەوە لە گەڕک و کۆڵانە کۆنەکانە پیاسایەکەم دڵم میسراحە دەکا یعنی ئەمە حەنین بۆ دڵیان بۆ سۆزی خۆت بۆ ئەو شوێنی کەلی گەورە بووی بەڕاستی شتێکی سیر بۆ پیاوە معلوماتێکی زۆر سەیری پێ بوو و یعنی لەو هەڵس و کەوتە لەگەڵیا زۆر شتی لێ فێر بووم ئەوی زۆر جوێی لە منەگرت جا خۆشیەکە چی بوو لێ بەسەراتە خۆشەکە چایچێکمان هەبوو کە ئەهات سعات 12 ئیسترامی کرد بۆ 6 بەیانی کە ئەهات لەسەر مێزەکە خەوت ئیتر هەڵمان نەسان چایەکمان بۆ لێنێ چانە بوو بۆ یەک نەفەر وایە قۆریەکی بۆ لێ بکڕیتایە بۆ هەموو ئەم مەسەنجاری ئەو نەموو میوانی منن هەچی لێرێ چاخوا لەسەر من ئێوتم باوە جان کورد بوو تۆ بۆیی بووە خەوتن وتی من سێژەکەم کاک دکتۆر وتی کە لێ لە ڕۆیشتمەوە سەعات 6 ژنەکەم خواردنی بۆ حازە کردوم ئەیبەم بۆ گەراجی فرۆشم سەعات 8 ئەچم بۆ دایرە سەعات 3 لە دایرە لەفەم بووە کام لە ناو بازاری فرۆشم هەتا 11 شەو چمە ماڵەوە ئەجامریش بۆ سوحبەت وتم ئەی باشە تۆ مناڵت دەیە وتم ئەی وتی بەڵێ 5-6 هەیە وتم ئەی باشە ئەم ژن و مێردی و هاوسەرگیری و سەرجەیەکی وتی وەڵا هەر بە هەوایی هەر لە خوای زانێت چۆنە بێ وتی هەر بەڕێوە میشانە بەڕێیەکین فریا ناکەوم ینی 3 ئیشیە کرد ئەم پیاوە بۆی ماڵ چایچی نەبوو خۆی ئیدارەکەی بر بڕێەوە بەڵام پێشمانەوەی کەس نەما چای بۆ لێ ناین خۆشی خواردونجا باوەڕکە بەدەم چاتێکردنەکەەوە جارویا بوو بەسەر خۆرێکەوە خەوی لێکەوتەوە ینی مەزەرەیەکی زۆر سەیری هەبوو پێ دەڵێ مرۆڤ هیلاکە لە پێناوی ماڵۆ مناڵە ینی ئەو باوکایەتی هەروە ئاسان نییە چۆن خۆی ماندوو ئەکات لە پێناوی ئەوەی کەەوە بتوانێت گوزەرانێک بۆ ماڵۆ مناڵەکانی بێنێتە دی کاتوریان شاڵای ئەمە چەند ئەڵقەی ترمانەوێت لە خزمەتە و زۆر خۆشحاڵ بووین بەڕاستیم باس خواسانە زۆر گرنگە سواسی ژنابتانەکەین سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران خۆش بێخوا ئازانم ئێمە لە پەیام بۆدکاست لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستین و چەند ئەڵقەیەکتر لە خزمەت دکتۆری بەڕێزا بین دکتۆر فاروق حەسەن فەراج تا بێگەشتنەوەیەکتر بەخۆی گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحیم خۆشەویستان لە پەیام بۆدکاست لە خزمەتەوەی ئاز و خۆشەویستین لە بەشی 8م لە خزمەت دکتۆری خۆشەویست پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەراج کاتوریان حەزەکەم پێشێکی بڵێم بەخێر بیت و بەخێر هاتنەکەش سپاس دەکەم یا شێرجان شعرێ شتێک نییە لە دەربارەی مهنەی پزیشکی شاعرە کۆنەکانی خۆمان کە شتێکیان وتبێت و جێ ئەوە بێت کە دەستپێکی بەرنامەی ڕۆمان بێت زۆر سپاس بۆ بەڕێست و بینەرانیش البەتە هێمن مامۆستا هێمن هیچێکە لە شاعرە بلیمەتەکانی کورد شعرێکی زۆر خۆشیە باسی پزیشکیەکە ئەڵێ چوومە لای پزیشک و گوتی نەخۆشی دەردەکەت سەختە گوتم پێ دوایە کە دەمرم بەداخەوە گوتی وەختە ئەو دڵە کوتێیی گرتووتە پیاوی بەهێزیش بیگرێ بێت و ئاگای لە خۆی نەبێ هێندەی پێناچێ دەمرێ پێکەنیم و گوتم دکتۆر ناڵێم زانا و شارە زانیت بەڵام تۆ پزیشکی وشکی
باری دڵداری نازانیت دڵە کوتێم نییە دڵم جێکی خانومانە منداڵە ئۆقرە ناگرێ بۆم هەڵبەستووە جۆلانە یعنی ئەم دڵە کوتێی منی ئەوەیە دڵم بۆ بە جۆلانە ئەو کچە خۆشەویستی منی دیە بۆی بێتاقەت نەبێ لاوێن مۆلە زۆر بۆیە دڵماوە پەلەپەلەکە دەستا خۆش بێقا کاتوریان کورد لە مێژوویە ئەوەی جنابەت خوێند بێتەوە لەسەری ینی ئەم جوغرافیا بچووکەی ئێستەی نەبووە کە ئێسێمە لە ینی ڕۆژ بە ڕۆژ ئەم دەسەڵاتانی کە لە دەوری کوردستان بوون ئەم قەومانی کە لە دەوری کوردستان بوون ینی نفوسی کورد و ئەرزی کورد و دوور هەر داگیر کراوە ئەو تعریب معلومە لای ئێمەکە لە سەردەمی مەلیکیوە دروست بووە لە سەردەمی سەدامە ڕاستی زۆر بە خراپی تعریبی بەشێکی زۆری کوردستان کراوە ئێستا ئینشاءالله ئومێد دەکرێت کە لە داهاتوە بەڵکو وردەوردا و شتانە کەمێکی بڕێتەوە بەڵام کورد لە مێژووەوە ئەزانم ینی باس کراوە یاخود ئاماژەی زۆر هەیە کە لە جنوبی عێراقا کە ئێستا پێوترێت جنوبی عێراق نفوسی هەبوو بێت ئەرزی هەبوو بێت نزیکی هەبوو بێت لە وەسائقە تاریخیەکانە لە کتێبەکانە لە نووسەرەکانە جناب شتیوات ئەو ئاماژانەت بینیوە بڵێ ئەبێ باسی تاحسێن بکەین لە کتێبەکە لە دوو ڤۆلیۆما بەرگە کە باسی کردووە و هەروەها باسی بەڕاستی کۆمەڵێک مؤرخ و هەروەها جەماعەتی منیکە جیۆلۆجیان پێڵێن لەم بەینا مقابلەیان کرد هیچیان کرد ئەڵێ مجمعی علمی تراث و ئەمەی کەوا بڵین ئاثار و مێژووی عێراقی هەموو گەیشتنەوە قەناعەتە کە عێراق دانیشتوانەکەی لە شاخی زاگرۆسەوە دابەزیون لە دەشتی شارە زور ئەو لە دەشتی شارە زور دەشتی هەولێر دەشتی نینەوە بە جوتیاری و کە دابەزون بەرەو خوار بوونەتەوە نی ئەمان ئەو شارستانێتیان بردوتە خوار و ینی سەرچاوی ئەم خەڵکە لە زاگرۆس و لە دەشتی شارە زور و دەشتی هەولێر و دەشتی بڵین دەوری مۆسڵ لەمەوە دروست بووە یعنی بەغێر مباشر پێ دەڵێ کە ئەم منتیقانە ناوچە کوردەکان بۆ ئەمان ئەم منتیقیان داوا دەکردوتەوە تا حسێن بە سەرچاوەوە ئەڵێ کە کاتێک ئیمامی عەلی خوالي الرازي بيه لشر صفينا لقال لفتني كبرى الفتنة الكبرى دو باش يكن باسي اختياري عثمانك كشتني عثمانك حضرتي عثمان اي دوما شي بدوا هنا وهروها باش دومي باسي كشتني اختيال علي وبنوه باسي امامي علي كاو هردو كركي حسن وامامي حسن وامامي حسين خوالي الرازي بيه كشون كجراون الشهيد بون لم لا لو فتنة بره باسیە کاڕێک کە ئیمامی عەلی داوە لە والی بەسڕەکە ئەڵێ لە بەیتولمال چیتیایە بۆم بنێرە بۆ مەجوودی حربی چونکە ئێمە لە شەڕین ئەویش جوابی هاتەوە لە بم بەخشە گەورم هەچی چیتیا بوو چەکدارە کوردەکان هاتن توانیان لێمان بسەن و بڕۆن ئەمە لێراکەی خوێن تەمان لە ماوەی مانگی کات جوابی بۆنرێتەوە ئەڵێ جارێککە هاتن لیان سەنین ینی دوو جار لە مانگێکە ئەم چەکدارە کوردانە چونە بەسڕە بەیتولمالیان بردووە ینی وەکو وایە کۆمەڵێک خەڵک لە بەغا بچێتە بانقی مرکزی چیتیابێ بیبە ئەڵبەتە شوێنی بانق شوێنی پارە بەیتولمال شوێنێکی پارێزراوە تەمەە من ڕوویەکی زەمە بۆ ئەمە لەسەرەوە سەیری کەیت ئەڵێکەوە ئەمانە وەکو چەتەیەک وەکو چەگارێک چوون بەیتولمالیان بردووە بەڵام لە ڕوویەکی قوڵۆتە مێژووە سەیریکەی ئەم خەڵ کوردانە کە لێوە بوون هەروە بە ئاسانی لێوێ نەبوون بە سواری وڵاخ و دوور لە ڕووی ئێوە و بینەران و بیسەران بەکەرەوە لە سلێمانی نەچوون 1000 کیلۆمەتر و شتە بکردن و بێنەوە کەس نەیان بینەوە خۆیان لەوێ ژیاون ئەمە دۆکیومنتێکە و هەر سەرچاویەوە تاحسێن ئەم قسانە لەسەر لە سیرا نووسراوە ئەم سەرچاوی مێژوویە نووسراوە کە کوردەکان باڵادەست بوون لەو ناوچانە کەواتە ینی لەناو بەسڕا بوون لە بەسڕە بوون ینی خەڵک لەو شوێنانە بوون و من ئەگەر نمونەیەکی تری بۆ بێنمەوە یەکێ لە هەرە شاعیرە گەورەکانی کورد کە ناوی بەدر شاکر سەیابە خەڵکی خواروی بەسڕەشە کەسە بە شاعری عەرەب تەوان بەڵێ حسابە بەدر شاعریش عەرەب بۆ خۆی بە عەرەبە زانێ و پیاوێکی زۆر تێگەیشتووە و شاعریی عەسری عێراقیە و بەڕاستی مهمە لە ئەدەبی عەرەبیە ئەم پیاوە خەڵکی دیە کە ناوی جوێرە ئەگەر جوێر لە خاموسە لە گوگڵا بۆی بگەڕێ لە مەسرێ تەوان بەڵێ خوار فاویشە ئەڵێ ئەم دێ ئاوێکی لێ بۆ زوو وشکی کردووە و ئەمە لە ئەسڵا خەڵکەکەی لە بەرەو بەشێکی زۆری چۆڵی کردووە وشەیەکی عەجەمی عەرەبی نییە تا بزانانی چی بەڵام لە ئەسڵا گوێر کوێرەکانیە دێکی ناوی کوێرە بۆ بە گوێر کە ئەبێ بە چۆن مەسەلەن گوڵاڵا ئەبێ بە جەلەولا ئەیکەن بۆ ئەی گۆڕن حرفەکانەکەن بەجی وەجی جاری وایە مەسەلەنە گۆڕن بە حرفی گ ئەوان ئەی گۆڕن بەعزاوانی لە عامیای گۆڕن ئەوە
وایە سەر ناوچە شارەکانە گەرنیان گۆڕی بە زۆربەی وشەکان کوردین ئەمە مانەوانی ئێمە ئەنسۆرین و بڵین داوای هەموو شتێ بکەین بەوەی جوڵەی ئاینیەوە بەوەی تونگوتیژی ئەو حاکمانەی کە لەو ناوچەوانە بوون لەو ناوچانە ئیشیان کردووە ئەم کوردانە تواونەتەوە چوونەتە ناو ئەو خەڵکەوە و خۆی و کوڕ و کچی بە زمانەکەی ئەوە قسەیان کردو بۆ ئیش و کاریان بڕوە هەڵکشاون ئەوەی کە هەبووە یا چۆڵی کردووە سەرەوە ئەوەی کە ماوەتەوە بۆ زوانە من لە 74 بۆ 75 لە خاڵس چوومە ناو بازاڕە شعبیەکەیانەوە دوکانەکان لەسەر تەختە دانیشت بوون شتیان نەفرۆش بە کوردیکی ڕەوان ڕێکوپی قسەیانەکە لە خاڵس منژتم بۆ ئەوە کوردی لە چوە فێر بوون وتی ئێوەوازان خەڵکی سلێمانی لێوە کوردن وتی بابێمە کوردین ئەستان باپیران هەر کوردین و خەڵکی ئێرەین و بەس دەگەڵ ئەمانات تێکەڵ بوون دزارشە و چاکەتەکان کەەوە سەڵتیان لەبەرە کردو پیاوە پیرەکانیان یعنی هەتا خواروی عراق هەمووی کورد بوو بەس هەڵکشاوە ئیتر بۆ هەر زۆرێ بوو بە زۆرە ملێ بوو بێ خۆیان جەوەکەیان بەدڵ نەبووە وشکە ساڵی بووە وەنیە هاتوون لەم کۆتاییانەیشان نەبوو کە ینی ئەم هیجرەت و جاری و هیجرەتی قەسری هەبوو بەڵێ بە زۆر ڕاگوزاریان هەمووانەکان براون بۆ لیبیا بڵێ ینی ئەو هەر حاڵەتەنە بۆ خۆ زۆر نییە ئەویان زۆریان بڵێ ئەوە دەوڵی عوسمانی کردوێت ینی کورد هەر پڕاوازە کراوە بڵاو کراوەتەوە ینی بەشێک بوو لە حرەکاتی تعریب ینی ئەمە ئەم ڕاگوزانە تازە نییە ینی حەویجە لە نۆسڵەکانە یەک عەرەبیتیانە بوو حەویجە لە نۆسڵ ئەوانەی کە هینەڵێن یەک تیانە بووە ئەمانە دوو عەشیرەتی عەرەب لە یەکیان ناوە هیچیشان کوردەکان دایمە دڵیان ساف بووە دایمە میوان دۆست بوون دایمە هاوکاری خەڵکیان کردو بەرەبەرە هاتوون کە هاتوون ئەو هەواکی باش بووە شوێنەکە باش بووە کشاون بۆ ئەوێ و بەرەبەرە زاڵ بوون بەسەریانەوە کوردەکان ئێستا تا دەگمەن ڕەنبێ کوردی لێبێ خۆزگە نفوسی حەویجە لە نۆسڵەکانە سەرەتای نۆسڵەکانە ئەنووسرا بزانە چی تیا بۆچین ینی دواچوونی ئەوێ بۆ ئەم قسانە ڕاستن بخوێنومەتەوە بیستومە بەزەبێ شت بە دۆکیمنت دەکرێت بە زووها بووە عەرەبیشی لێ بوو بە زۆر دەگمەن بوو ئێستا کوردی زۆر دەگمەنە بەرەبەرەوە ئەم تەهجیرە ئەم ڕاگوزەرانە ئەم تعریبکردنە بەردەوام بوو کوردیش ملەتێکی بەسیط بوون ملەتێکی خواپەرست بوون ملەتێکی بەویژدان بوون ملەتێ بوون حەزیان لە ئاژا و شەڕ نەکردووە حەزیان لە کوشتن و بڕین نەکردووە دایمە فەیدا جەنەحوا للسلمی فەجنەح لەها کورد جێبەجێ کردووە باوەڕکە و قەومەکانی کە کەس جێبەجێ نەکردووە وەسە کاتوریان هەتا لەناو لەهجەکانی کوردیشە سە بۆ نمونە هەورامی زەنگنەوە ئەزانم بە بەشێکی بە هەورامی قسە ئەکایە لە هەجی هەورامی تایە لە تورکیا لە کوردستانی تورکیا ینی ڕێک ئەم هەورامی خۆمان هی هەورامانی خۆمان ڕێک ئەم لە هەجەیە لەوێ هەیەسا کەواتە ئەم کۆچوبار و ڕۆشت و هاتنە هەر هەبووە لە ناو لە هەجەی کوردیشا و هەمتر لە ناو قۆمەکانیشە من بە بۆ چوونی من تەمان شەبەک کاک تایار باسیەکە تۆ تایار هەورامی ئەلێ شەبەکان کە قسەکەن سێرەکەم بە هەورامی قسەکەن شەبەکە لە مۆسڵ و عەشیرەتێکی گەورن ئەم بوونە مەسەلەن ئێستا ڕێزەرای کرواتیا ئەڵێمە کوردین بە ئەسڵ بەڕەچەڵک تۆ لە فترەیەکە دیارە ئیمپراتۆر بوون ئەم ملەتی ئێمە ئیمپراتۆر بوون پەلی هاویشتووە بەس کە وڵاتانی کە ئیمپراتۆراتی کە هاتوون یەکتریان شکان و ڕاوێن ناون لەم لاولەولا بەشی لێ جێماوە ئەو بەشوی جێماوە ئەوەیە ئەمەی هەڵپەرچەی فلمینکۆ ها کە هەیە لە ئیسپانیا ئەمە شێوەیەکی چەپڵەیە فینلاندکۆکەی خۆمانە حرەکاتی ئیقاعەکەی بڵێ لێوە ماوە کە قسەیان لەگەڵ بکە لێمان باو باپیرانمان هێناوێنێتێ ئێرە کەواتە ئەم توراثەی ئێمە زۆر دەوڵەمەنە ئەم زمان و کەلتوری ئێمە بوونی ئێمە لە زۆر شوێنی وڵاتە هەروە پەڵەیەک هەور نییە هات پێ پەڵەیەکی یابێ لەوێ خۆیان هەبوون باز بەرەبەرە کشاونەتەوە بە هۆکاری ڕاگوزانەوە باری ژیانیان زۆرە ملێ پاڵە ئینی تەوژمی ژیان چۆن گواستونێتەوە ژینا هەبوون و یعنی پاژماوەیان ماوە لە شوێنانە بەڵێ کاتوریان ئێمە تەماشتمان زۆر زۆرە بەڕاستی لەسەرم بابەتانە بەس حەزەکەم جەنابتان لە ڕەفیقەکانی خۆتان هاوکارەکانی خۆتان لە نەخۆشخانە بەتابەتی کەسایەتیەکمان هەیە زۆر جوانە بەڕاستی لە شاری سلێمانیە و هەرچەند ئێمە لە شیرینچای ئەڵقەیەکی تایبەتمان لەسەر کردووە کاویش جنابی دکتۆر محەممەد نووریە یعنی شتی زۆر زۆر نەمەناقیبی زۆر جوانی هەیە هەر لە کاری پزیشکیە لە ئەو ئیشە جوانەیە و خەڵکی تریش و جنابیشتان هەمووی هەیەی بەڵام دکتۆر محەممەد نووری چ چیرۆک و بەسەرهاتێکی خۆشی هەیە چکە خۆی نایگەڕێتەوە بێ هەر ڕەفیقەکانی گێڕەوە من ڕێزمەیە بۆ هەموو هاوڕێکانم ئەمانی لە سلێمانی کۆمەڵی هاوڕێی زۆر نزیکین پیان بۆ چۆن سێ کوچکەی بابان هەیە سالم و نالی و کوردی
ئێمەش من و دکتۆر تایار و دکتۆر سیروان زۆر تێکەڵترین لە ئەوانی تر عمرێکمان بردوتە سەرەوە نزیکەی 40-50 ساڵە پێکەوەین بەڵام حەمەنووری حەمەنووری دنیایەکی زۆر سەیر و سەمەرێ پیاوێکی بلیمەت پیاوێکی بەتوانە پیاوێکی بە ئەزمون پیاوێکی خاچی جۆگرێکی زۆر باشە هەنێ جار من تێستی یەکەم ینی بەجارێ مەسەر وشەیەکی لێ پرسم بەڵێم بۆیە ناڵم تۆ خەڵکی مەنتیقەی بازیانی ئەڵێ بەڵێم بەڵێم بازیان یعنی چی کە بۆی ڕوونەکەمەوە بۆیە چمەڵێ بەڵڵا چاچی لێزانیت بەدوای وشەکانەکە گەڕێم حەمەنووری زۆر قسە خۆشە و زۆر دڵسۆزە زۆر بە ئەمەکە ڕۆژێکیان من لە نەوەکانە من لە نەوسێ بەڕێوەبەری نەخۆشخانەی فێرکاری بووم سلێمانی بۆ مکاتە هات سێرەکەم کاغەزێکی نووسی و برادێکی پێش خۆی خستووە ئەڵێ کاک دکتۆر تحقیقم لەگەڵا بکە من تاوانبارم یعنی مشتیوانیە دکتۆر خۆی لەسەر خۆی بنووسێ لە خۆی بکە خاوەن کەس و کاری نەخۆشەکەش یانوی ئێمە شکاتە لێ ناکەینەوەی کاکە من شکاتم لە خۆم کردووە ئەبێ بین ئیفادە بن ئەمە سەرۆکەکەمانە بزانە بێت تحقیقم لەگەڵا بکە منش وتم بەڕێز چی کردووە بەرامبەرتان وتی هیچی نەکردووە هەموو ڕۆژێ خۆیت تەداوی نەخۆشەکەمانەکە برینێکیە بۆ برینەکەی التیابی کردووە لە شوێنێک دا ئەم داغڵی کردووە عیلاجیکە جمعەیەک نەچووە مقیمەکەی چووە شەمە چووە کە شەمە چووە تۆزێ نەخۆشەکە ئازاری هەبوو ژانی هەبووە خۆی بۆی کردو ئەمجارە دوایی ئەڵێ گەر من جمعە بەهاتمایە بە ناخێری گیانم ئەم خۆم خاو خلیچکەم نەکردایە ئەم نەخۆشە و ئازاری توش نەبوو لەبەرەوە من کەم تەرخەمم بەرامبەر نەخۆشەکەم لەبەر ئەوە بێت تحقیقم لەگەڵا بکەن من عقوبە بن خۆی داوای کە سوکارەکەی وتیان واللهی ئەی دەڕێنی نێمە یەک و شەمان نییە یعنی پیاوێکی زۆر 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 بە ئینسافە بە وجدانە خوێنەرێکی باشی شەکاک ئیتر ینی وهروها لە عمری شا لەگەڵ ئێمە بالمناسبە حەمەنووری من چۆن ناسیم لە 5 سانەوی من یەکەم بووم بۆ 6 سیرەکەم دووەمەکە کوڕێکە ناوی محەمەنووریە من محەمەنووریم ناسی دوایی کە نزیک بووم لی جواری بچی زۆر بەتوانا بوو خەڵکی دەرەوەی شاریش بوو لەگەڵ ئەوە پیاوێکی سادە و ساکار و بە زۆر بتوانایەکی لەبەرکردنی زۆر سێریە بوو لە دەرسی طبیە دەرسێگەیە پێڵێن بایۆکیمیستری بایۆکیمیستری دووسێ سواری سوچیان بوات بۆ دکتۆر تایار و خۆی ئیجێڕێتەوە تەمەژانەکەی لەبەر پێکەنین ئەم بابەتێکی لەبەر کردووە بە کەس لەبەر ناکرێ یعنی مامۆستای وانەکە باسی بیتابۆلیزمەکە چۆن چۆری و پرۆتین و شیرینی و چۆن تێکەڵ ئەبنەوە لە لەشە لە جگەر و لە خانەکانە زۆر قورسە مەگەر بیخ لە سیر سلایت سەریکەی ئەوەی لەبەر بوو ئەو سوالی شتێکی کاتۆتەوە حەمەنووری تێتی وەڵایەوەی تۆڵی من نەمخوێنەوە بۆ لە مووسڵ بەڵام من ئەم بابەتە بۆ نووسم کابرا کە خوێنبیەوە دەری چانە بوو توی وڵی ئەمەنە جوانی نووسیوە من کە مامۆسای وانەکەم تی ناگەم ئەمە چۆنی لەبەر کردووە بە توانایەکی زۆر سیر بۆ حەمەنووری بەڕاستی یەکێکە لەو مرۆڤانی پێم خۆشەکەوە بدوێنرێ و بە سەراتە خۆشەکانی خۆی بجێڕێتەوە کڕەتێک گوتی خزمەکانم هاتبوون بۆ سەردان سەردان کەی لە لادێەوە بۆ شار یا بۆ لای نەخۆشە یا بۆ لای بەندە و عادەتەن خەڵکی ئەو ناوچەیە پاسێگەگرن یەنەوە بۆ سەیرەکەن و دوای نیوەڕۆ لە بازار نانێگە خۆن کەبابێگە خۆن و بەرەو ئاوایی ئەڕۆنەوە وتی لە ڕێگا لە سەیتەری لای دەوری سلێمانی دەرەوەی سلێمانی دایانگرت بوون وتی کەوتنە لیانیان ئەمانە هیچیان نەکرد بوو خەڵک با بزانێ زمانی بەعس چۆن وتی بەدار بە کنی کلاشینکۆفەکە بە زلە و بۆکس و شەختیان کەوتن وتی یەکێ لە خزمەکانم کە گەڕا بۆ هیچ کەسە و باسی پیاوەتی و کەسەیە کرد کە لیاوە هیچیان نەکردو ئەمان هیچیان نەکردووە نە پێشمەرگە بوون نە چەگار بوون نە بەیانێکیان پێ بووە نە هیتافێکیان کێشەوە مرۆڤێکن لە پاستێک کاشنەوە بۆ ئاوای خۆیان باسی چی بکە وتی وەرە مرۆڤ پیا ئەوەیە بە ویژدان ئەوەی کەیای بە پشتمە بە دارەکە یابووی بە قەپڕغەیە وتی پاشە بیایە بە چاوما چاوی شێو کردماچی بەڕاستی بە ویژدانە جا بەو شێوازەی خۆی کە ئیجێڕێتەوە زۆر خۆشیە جێڕێتەوە کاگە لەگەڵ نەخۆشە زۆر بە ڕەحمەکات و ینی ئێستا جنابتان ئەو تەسەلسولە لای جنابتان هەیە کە بڵێن مقیم ئەقدەم و مقیم دەوری و دوایی جەڕاحەکە خۆی جەڕاحەکە بڵین کەمتر سەردانی بەڵام مقیم ئەقدەمەکان سەردانی زۆری نەخۆشەکەکەن بەڵام دکتۆر محەمەدنووری و ئەزانم خۆی زۆرتر سەردانی نەخۆشەکە وایە کاگە حەماڵی پەڕی پۆلیسی مەسلەکیە زاڵتی مەسلەکی کە هەموو دەورەکانە بینێ بەڕاستی پیاوێکی گەورەیە هەموو شتەکان بەدەستی خۆیەکە یعنی لە هەچی شتێ بۆ نەخۆش پێویست بێ ئیکات هەچی خزمەتی نەخۆشی تابیک دکتۆر ڕەسوول خۆعافیکە ئەمری خۆی کردو بۆیە حەزەکەم باسی بکەین
دکتۆر ڕەسوڵی باڵتنی پیاوێکی زۆر زیرەک بوو کاتۆر من لە عسکەریا بەیەکەوە بووین ینی نزیکەی چوارمانیە لە خزمەتیا بووم بەڕاستی بلیمەت بوو لە لەبەرکردنا لە دەرخیاتە لە ینی زۆر بلیمەت بوو جەنابەت هیچ شتێکت هەیە لەسەر دکتۆر ڕەسوڵ؟ من دکتۆر ڕەسوڵ دوای منە خوا عافیکە ڕەوان شادە بێ ئیشەڵا پیاوێکی بلیمەت و بەتوانە خوێنەرێکی زۆر باش لە زیاتر لە سەفەرەکانە کە چوین بە وڵاتان بە تورکیا بە تایبەتی پێکەوە بووین چون عادەتەن ئێمە میوان بووین میوان وەکوۆنی هەرێک ژوور کەسە و ژوورێکی واتێ دوو کە سێ کە زیان خستە ژوورێکەوە دایمە منە ئەو پێکەوە بووین هەموو هیوایەتی ئەوە بوو تەلەڤیزیۆنەکەمانە کوژانەوە بابەتی ئەدەبی و مێژوو بازەکرا خوێن مستەوایەکی ئاسێکی زۆر سەیری هەبوو ئەچوین بۆ مەکتەبەکان پێکەوە خەڵگە چوو بۆ حەفلە بۆ دعوت ئەیوب با بڕیم بخێنینەوە با بچین مناقەشە بکەین یعنی هەموو ژیانی تەفەڕە کردبوو بۆ خوێندنەوە ئەدەب پیاوێکی زۆر بەتوانە زۆر بەزیرەک ڕەم بێ ئەوەی کە لە پزیشکیا خەڵک لێ بیستی بێ ئەوە یەک لەسەر دەی توانای و پیاوە نەبووە ڕۆژێکیان لە مەکتەبە کۆمەڵی برادەرە بینێ سوالی هەندەسە حسەکە هەلەکەن کتێبێکیانەیە ناوی سترەکچەرە کولی هەندەسە زۆر خۆزانن بەشی یەکەم و بەشی زۆر قورسە ئەم پیاوە چوو کتێبی خوێنەوە دانیش بۆی شەرحەکردن سوالی بۆ یارمەتی برادەرەکانی هەموو زانستێکە معریفەتی بوو زمانی هەندی زمانی چوین بە تورکیا بە گەشتێکی خێزانی چوین بە تورکیا هەرەوەی گەیشتینە ئەودی و دلیلی سیاحەکە شتیەوت هەڵە بوو ئێمە نەمانەزانی یەکەم جارمان بوو هی خێزانی چوین ئەویش لەگەڵ ماڵ و مناڵێ هاتبوو لی وەرگر مایکەکەی وەگر لەینەکە باسی شوێنەکانی بۆ کرد ئێستا گەینە فلان شوێن ئەم شوێنە بۆ مەشهورە ئەمە وایە ئەمە خواردنەکەی وایە ئەمە کەلوپەلی وایە ئەمە ئەوەی هەیە یعنی بەڕاستی زۆر شارەزایی لە جوغرافیا لە مێژوو بلیمەت بوو بلیمەت بەداخەوە ینی ئەو شتانی کۆنە کردەوە کە ئیزانی کۆی کردەوە و ینی دەرفەتێکی وانە خاڵنا ئیشەڵا ڕەوانشا دەبێ و پیاوێکی زۆر گەورە و بلیمەت و بەتوانە بوو خوافیکە کاتوریان کیتر لە سلێمانیا جەنابەت ینی بێژگە لە پزیشکیانی مهندسێکی زۆر کارامە بووە حەز بکەی لەم بەرنامەیە ئێمە وەکو مێژوو وەکو وەسیقەیەک ینی خەڵک بزانێت کە ئەم پیاوە لێ هاتووی هەبووە سلێمانی مدیرێکی بەتوانا بووە دڵسۆز بووە ئیشی جوانی کردووە دکتۆرێکی زۆر باش کە ئێستا وەفاتی کردو جەنابتان لە بیرتان بێت بەڕاستی ینی ڕێبێ ماوەی بەرنامەکە ئەوەنە نەبێ بەس هەمویان ئەو بەڕێزانە شوێنی خۆیان کردوتەوە یعنی مەسەلەن بۆیەنە من باسیەکەم بەس بۆ ئەوەی بۆ زانین عمەری جوڵا هەبوو کە عمەری حەمەی جوڵا لە دایری زەریبە بوو تەمە نێچێ لەو دایرانی کە خەڵک پێی ناخۆشە زەریبەیە چونکەوانیە جیرفانە دەرکە و دەریکەوەوانە دایرێ بوو زۆر کەس نەکەر من کە ئەچوو بە خۆشیەوە چۆ دەرەوە گومرجێ کردی هەموو پارەکەشی لێسەنی دائنای نقڵێک چا قاوەی بۆ هێنایت بەڕێزەوە بەڕێە کردی یەکیی بانەکەی بڕۆی شێ فڵان کەس بکە بۆ هەمووی نەک بۆ برادەرەکانی ئیشەکانی بۆ کردیت بەڕێە کردیت بەبێ ئەوەی تۆ هەست بە هیچ ئازارێ بکەی ناڕەحەتیە بکەی سەرەیە بگری هاتە نیایەتی دەوام بۆستەکانیان بۆ هێنای ئەچوو جاریوا بوو لەگەڵ یاچێکە هات بۆی ئاسانکاری بۆ بکە بەڕاستی بەڕێوەبەر بوو بەڕاستی بەڕێوەبەر بوو حەق زۆر ئیسفادە لە ئەزمموی و پیاوانە وەرگرن نامێ باسی هەموو دائیرە و شتێ بکەم بەڵام بەعزە دایرەیەگەیە مەسەلەن کاکتوانە لە بەلەدێ بوو بەدەنگتەوە هات ڕێزیە گرتی هەڵسا لەبەرە هاتە دەرەوە ئیشەکەش نەکردایە تۆ کە ئەو کەسەی کە ڕێزە لێگرێ بەڕێزەوە بەڕێ دەکات بەڕاستی شوێنی ستایشە بەڕێوەبەری قوتابخانەکان مامۆسای مدیرێکمانە بوو ناوی مامۆستا جەمال بوو لە کەس تۆ ڕەنابوو بەس کە سەیریە کردی بە چاو وەکو وایش هەڵیان واسیدایە بەس بە حرەکەتی چاو بەجەستا ئینزڵباتێکی وای دروست کرده بوو مامۆستا علیمان بوو لە ئامادەی ئەو زمانی ئێمە شەڕ و ئاژاوە و شەقاوە و عەسابەتگەری و گەڕەکەتگەری و شتیوا لە سلێمانی زۆر بوو لە سەرەتای هەفتاکانە ئەو علی تۆفیق علی حاجی تۆفیقی حەمامچی ئەو مەکتەبە ئەو سەعاتە ڕووی بڕێ زەبتی کردبوو کەس بەرکەس نایەکە و کە جەڕەسی لیا جەڕەسەکە تەواو نابوو بوو بە هەیبەت و بە انضباطی خۆی بە شخصی خۆی بەڕاستی ئێمە مامەستامانە بوو لە ئامادەی مثلەن جەمال ئەمین خوا عافیکە فواد ئەسکەندەر زۆری کەژ ناتوانم باسی ئەمیان مەکولێ بەبێ ئەوەی لە کەس تۆ ڕەبن بەبێ ئەوەی قسەیە بکەن وای لێ کردی شەرمەزارە بووی نوکە لێ نەهات لە دەرسەکە یعنی دەرزیت هەڵایە لە دەرسی مامۆستا جەمال ئەمینە لە مامۆستای بیرکاریە کە دەرسی پێوە توێشت دەرە شتێکە دەزانی زۆر بەتوانە بەڕاستی و بێ ئەوەی لە کەس تۆ ڕەبن
وەکو حشتر تەژبیانە بێ منمانەوە برداتە ژوور پێشەوەی جومان لە دەنگی بۆیە دەنگی ئەوە نزم بەڵام تێگەیشتین بەڕاستی بتوانە بوون هەموو زۆربەی دایرەکان مرۆڤی گەورە و پەسەندی سلێمانیە لە سەبیرم کەوتەوە لە ساڵەکانی سەرەتاکانی ساڵەکانی 900 ینی 100 ساڵە پێش ئێستا پیاوێکی خێرۆمەنی زۆر چاک لە شاری سلێمانیا بووە کە ڕەنگە زۆر کەم کەس ناوی بیستوێت ئێستا ئیش هەیە کار هەیە بۆی کە بەڕاستی ئیشی باشی بۆ بکرێت بۆ ئەو پیاوە گەورە کە پیان تۆ مەلا عەزیز حتا تەنانەت ئەو ئەخیری دەوڵەتی عوسمانی بووە داوای کردو لە دەوڵەتی عوسمانی بژێتی سەر شنار لافاوی زۆر بووە ئەو پردەی سەر شنار و قریاسان لافاو زۆر وای کردو جاریوە هەبووە یعنی یەکێک لە منطقی تاسڕجۆ تەمان و کاتە هاتوچۆ کەم بۆ لە منطقا بەڵام ڕێی هاتوچۆش بووە یعنی ویسپێتیان بێن بۆ سلێمانی لافاوی ئەو سەرشنارە نەیهێڵاوە ینی ڕێی لە خەڵک گرتووە ئەمما لە عەزیزە خۆی مەلای مزگەوت بۆ ماوەیەکیش بەس دوایی تر خەریکی تیجارەت و ئەوشتانە بووە زۆر خێرەومەند بووە مناڵیشی نەبووە ینی خۆی خێزانی بووە تەنانەت کۆمەڵێک دوکانی زۆر لە سلێمانیا لە منطقی سلێمانیا هەمووی وەقف کردو بۆ خێر دوایی ئەڵێ من ئەو پردە دروسەکەم بەس دەوڵەتی عوسمانی ڕێم بات مهندیس و خەڵکی بتوانە بنێرێت جسرەکە بکەن و هەندەسی پردەکە بکێشن کە پردەکە تا ساڵەکانی هەفتا ماوە یعنی ئەوەی کە ئیسە جسرە گەورەکەیە هەفتا ماوە لە خوار پردەکەەوە هەتا ئەو کاتەی ساڵەکانی هەفتا وەرەسەی مەلا عەزیز بان کراون کە هی خوشکەکەیەتی زیاتر مناڵی ئەوانن بان کراون کە بێن ئەو خشت و شتانە ئەتوانن ئێوە وەکو وەرەسە ئیسفای لێ بکەن چکە پردەکە تازە وەردەوە دایتر ئەڕوخێ و لافاو ئەیبات و هیچ ئیسفای ناکرێمە بەسم وەیە ئەم پیاوە بە پارەی خۆی داوای لە دەوڵەتی عوسمانی کردووە بێت پارەکە ئەدات چەندی تێشیە یا بەس ئێوە خەبیر و مهندسەکان بنێن تا ئەو پردەمان بۆ دروستکە یعنی خەڵکانێکی ئاوا زۆر هەبووە لە شاری سلێمانیەکە زۆر خزمەتی جوانیان کردووە کاکەشێ خێرۆمەنی زۆر گەورە هەبووە زۆر پیاوی باشە بۆ زۆربەی شەکان کە کردیوانە ئەوە نیاڵێت تۆ چاکە بکە بێ بە ئاوا لای گەزمەی دوێنە و لای خوان وسرا باسییان نەکردووە من پێم خۆش بۆ باسی بکەن نەک بۆ ئەوەی کەوا خۆیان زاڵکن بەسەر خەڵکا بۆی دەرس و ڕێگە بن بۆ خەڵکی پێشڕۆ بن بۆ خەڵکی یەکێ لەوانە مەسەلەن پیرەمێرد دەڵێ بە مناڵ بۆم لە زستانە بە سەرما سۆڵە باوکمەی هەستە خۆ پێچەرەوە پریاسکە ئەنواع گونێ خواردن و زەخیری تیا بۆ بەو سەرما و سۆڵەیە بەو ناڕەحەتیە بەو تاریکی و کۆڵان بە کۆڵان ماڵ بە ماڵ ئەلبەتە ئەو ماڵەنی چووە دەرگا بووە پاڵێکی بە دەرگاکەەوە ناوە قسەی ئەودیۆ بووی و دەرگاکەی بڕاکێشاوەتەوە یعنی خێرۆمەنی وا بووە مەسەلەن حاجی حەق گریسە بووە قەساب ئەوسا لە سلێمانی حاجی دەروێش قەسابە بوو حاجی حەکریزە بوو مەجۆل قەسابە بوو مووی سێ چوار قەسابە بوون لە سلێمانی ئەلبەتە ئەم شتانە کۆ پیشەوەرەکانی سلێمانیەمانە هەمووی تایەتی لەوانە باس کراون من کاچووم ئەیناسیم دوکانەکەیان نزیک دوکانی باوکم بوو عافیان کامیان ژنە هات بە عەباوە بەعزێ بە پەچەوە زۆربەی کاتە پەچە باو بوو گۆشتی جاجیا کردەوە ئەوسا لە کاغەزی چیمەنتووە گۆشتدانرا ئەیانتەکان پاچیانە کردەوە هەڵیانە خست تۆزەکەی پیانە بە دیوەکەی دەرەوە پێچرایە وەکو کاغەز و زەرف و شتی شت نەبووە چەند ئێستا گەڕاوەتەوە بۆ ئەوە کاغەز باشترە لەم نایلۆنەوە بۆ ژینکە پارێزی گۆشتی تیەگەر نەگۆشتی خراپ نیوچیلۆ بە پێی ژمارەی خێزانی خێزانەکە دوو کەس بوونە ئینزانین هیوا بوو مەسەلەن بچووکتریە هیوایە گەورەتریە بە پێی ژمارەکە 4-5 بەڕێ کرد چیسێکیا بۆ ژنانە جا من یەکێ لە کوڕەکانی ناوی اسماعیلە ڕێزمەیە بۆ ئیشەڵا پیاوێکی باش و قەسابە لایەوە ئەڵێ لە تەعزیەکەیە زیاد لە 500 ژن هاتووە گریاوە بۆی هیچی حاجی حەگریس تومانە ئەمانە دیارە خزمی باوکمن یا شتێکن دەرچوو ئەوانن کەوە ئەو یارمەتی یاون دەستی گرتوون یعنی بێ گۆشت و جارا مەسەنە یابراغە کرا ئەو پڕێگەر دووجی تێبکرایە یا پەراس و بنێ ئێسقانی تێکرایە هەموو یا بەخشی ئەچوون بەسەنە بۆ یاپراخی و بۆ هاتوون بۆ یاپراخمەوێ ئەەکەم پارچێ دووجیە ئێستا دووک نزیک سەری گۆشت بۆتەوە بۆ کەبابم کەبابە بە لە زەیتی سلێمانیەوە کە تیەکەن کاتوریان ئامۆژگاری جنابتان چی بۆ لاوان و بۆ گەنجانمان هەم لە ڕووی ئاکارە بەرزەکانی کۆمەڵایەتی خۆمان ئاینی و دەستگرتن بەم ڕەوشتە جوانانەی کە لە کوردەواری خۆمانە سەدان ساڵە بەڕاستی ئەخلاقی بەرزی ئەم کۆمەلگای پاراستووە چکە ئێمە بەڕاستی چەندێ دەسەڵاتداران چەندێک هێز ئەتوانێ نیشتیمانەکەمان پارێزێ چەند قاتی ئەوە
ئاکارە بەرزەکانی کۆمەلگا و ڕەوشتە جوانەکانی ناو کۆمەلگا ئەتوانێت کۆمەلگاکەمان پارێزێ. چکە ئەگەر ئێمە تۆکمە بین لە ناوخوا هەرگیز وەکو کتێبێکی میسری هەیە حصوننا مهددة من الداخل، یعنی ئەگەر ئێمە لە ناوخوا پتە بین، بەهێز بین، تەبا بین، خۆشەویستی یەک بین، هاوکاری یەک بین، ڕاستی هەرگیز دوژمن ناتوانێت زەفەرمان پێبەرێ. نمونەی قەڵای دمدممان هەیە کە بزانە چەندێک ئەو کاتە شەعبازی سوێتی قەڵای دمدم بگرێ، بەڵام هەتا خیانەتەکە لە ناوخوا نەبوو نەیانتوانی و قەڵایە بگرن. چەند پێویستمان بۆیە کە گەنجەکانمان لەسەرم ئاکار و ڕەوشتە زۆر جوان و بەرزانە دروستکەین و بنیاتیان بنین. یا شێخجان ئەمە وڵای ئەمە بابەتێکە ڕەم بێ 4 دکتۆرای تیابێت بەس بە مختصر مفید. تۆ لە ژیانە ئێمە تاچین لەناو کۆمەڵێکی گەوراین، لەناو میلەتێکی گەورین، لەناو جیهانێکی گەورین. ینی ئاوە تۆ چەند بتوانی خزمەتی خۆ بکەیت بەغێر مباشر خزمەتی دەوروبەرەکەش دەکەی. یعنی کە تۆ وەستایەکی دارتاشی باش دەرەچیت ئەڵبەتە خزمەتی شارەکە دەکەی. کە تۆ مەسەلەن ئیشێگەکەیت خزمەتی زمانەکەی ئەدەبەکەی، فەرمانێکی ئیشێکی پزیشکیەکەی، نەخۆشی ڕزگارەکەی لە ئازار و مێنەتی، خێزانێککە ڕزگارەکەی، خەڵک چاو لێ دەکا ئیشی باشترەکەن. میلەتەکەمان میلەتێکی زۆر زۆر ڕەسەنە. ئەڵبەتە بەداخەوە هەنێ جار خەڵکی تێڵەکەوێ لەبەر بەرژەوەندی تاچی، لەبەر یعنی کەم تەسکی بیرکردنەوەی لەوانەیە بە ئاقارێک بە بیرچوونەوەی خۆی بە بیری خۆی دیارە ئەوی بە باشزانی و ڕفتارێکی کردووە پێچەوانەی ویستی دەور پشتەکەی بووە. بەڵام یەکگرتن ئێمە تۆ ئەمێ پشت و پەنایەکتری نێچین. مەسەلەن قانەعاڵێ تەنیا پەنجەیەکیی پێ ناکرێ کە کردێ بە پێنج چێ بەرگەیەگرێ، مستەکۆڵ ئەبێ و ناودەمەشیێنێ، ڕگ و پەراسی دوژمن دەردێنێ. یعنی ئەم یەکگرتنە هەموو شاعیرەکان باسیەکەن. شاعرێکی ترمان هەیە ئەڵێت سەرەتای ئیشەموو یەک بوونە، ئەویش نابێ هەتا هەج برینێکە لەسەر لڵتایە ساڕێژی نەکەی. یعنی تۆ بەرامبەرەکەت من بەڕاستی پێ دەڵێم ئەوەی کەوا زۆر دوژمنیەکە لە ئەسڵا زۆر دۆستی یەک بوون، زۆر برادری یەک بوون، زۆر تێکەڵ یەک بوون، زۆر خۆشەویستی یەک بوون، زۆر لەسەر یەکترێ ناسن. ئەگەنە قۆناغێک بەرژەوەندەکانن وان لێکا پێچەوانەی یەک ڕەفتارکەن، من بە دوژمنی جانی بە جانی یەکتری لە ئەساسا دۆست و برادر و خۆشەویستی یەک بوون. ئەبێ ئەو چینە و ڕقەی کە لە دڵیانە هەیە بەرامبەر یەکتری وەنیە نەمێنێت. بەڕاستی ئەنجا توانی یەک بگریت و ئیشەکان بەری دەسێت. کەواتە خۆ گەورەکەیت میلەت گەورە بێ، ئیشی باش بکەیت بۆ خۆت میلەت پێی بەختەوەرە بێ و شادە بێ، بەرهەمی باشە دەبێ، زانستێکی باش بی، زانیاری باشە دەبێ، هەر بۆ خۆت نییە بۆ دەور و پشتە. یعنی علم ينتفع به، هەموو کەسی ئیسفادەی لێک، هەموو مرۆڤایەتی. بمناسبە یەکێک لە پێناسەکانی ڕۆشنبیر ئەوەیە ئەڵێ هیچ کەسێ نابێ بە ڕۆشنبیر. تەمان ئەمە زۆر زۆرە تۆزێ ئللا هەتا هەچی شتە باشەکانی هەموو دنیاە نەخاتە ناو بیر و بۆچن و ڕفتارەکانی خۆیەوە. يعني عرب الله لن نكون مثقفين إلا بعد أن يتغنى أفكارنا بخير ما أنتجه البشرية. كردارة رفتارة برهمة باشكاني همو مروفايتي، يعني بالصين شتيقة بي رفتاري جي باشي ما بيجا بجيكين لولاتي جيكا كردويكا وتيكا قسيكا بكاري بيني لجيان معنا كواتا خومان درسكين قال لك ما درسكين أما بريتينية لقومية وتعصب بريتية لخزمتي مروفايتي، يعني كشارك أودانا كريتو بوها مو مروفايتي خلق سريا كابر وبومي باشي بيه كهناري جي باش دخل بجد درس ذكريت دبي استفادي ليك ولاتاني كي استفادي ليك كاتولي لما واشتكم بيني جوزور جوان بو يعني جورج اما شتي جوان كاني خوما نابيني ساشي ولاتك چونکە مسافری چونکە میوانی وڵاتی شتی جوانی ئەو وڵاتە زۆرە بینی بەس خودی کەسەکان خۆیان ئەو هی ئەو خۆیان نابین. شتێکی زۆر جوانی شاری سلێمانی یا کوردستانی خۆمان باسەکاوی شەوەیەڵێ کە وەختی ئیسعافێک نەخۆشێکی پێیە زۆر جوان بوو بەلامەوە کە ئیسعافەکە هۆڕێنەکەی لێە خود ئەو بوقەی لێدا هەرچی سیارە هەیە ئەکەوێتە تەنیشتەوە تاوەکو ئیسعافەکە بڕوا ئەڵێ وە لە شاری ئێمانیە پیاوێکی عەرەبە باسێکاڵێ لە نەمبینیوە لە عەرەبستان لای خۆمان ئەم ئەخلاقە جوانە بەڕاستی کە خەڵک یارمەتی نەخۆشەیە هەموو کەسێ مەجای بۆ کاتەوە. وڵی ئەوەی تر پەروەردەی میلەتەکەمان زۆر دڵسافە زۆر باشە زۆر مسالیمە. یعنی ئێمە بەڕاستی چونکە خاوەنی دەسەڵاتێکی ڕەهای خۆمان نەبووین زۆر بەروبووم و کەلتور و یعنی شتی ئێمە هەیە وڵاتان بردویانە بابی بن بەزەبێ ڕەچاوێکی ئەو بکرێکەوە ئەم بیکەوە ئەم بەرهەمە باشی بۆ هێناواتە بەرەم میلەتێکە ئەبێ ڕێزی بگیرێ ئەبێ سەرچاوی مێژووی ئەم ناوچەیە بووە ئەبێ بەڕێزەوە گەرێمە پچیتە ناوە تاچێکمانەوە فەحسی جیناتی بۆ بکەی لەوانەیە بەعزە جیناتی کەشی تێکەڵ بوو بێ بەس هەچی لەسەر خاچی کوردستانە قەرزاری میلەتی کوردستان. کاتوریە تەواوی ئامانج لەم بەرنامەی ئێمەکە
ئێمە دامانناوە ئەمانەوە قسەی لەسەر بکەین ئەوەیە کە بەڕاستی ئومێد ببەخشینەوە میلەتەکەی خۆمان کە بەڕاستی میلەتەکە ماشتی زۆر جوانی هەیە با هەڵسینەوە با گەنجەکانمان دەست بە نەخوێندن دەست بە ناچووکە جنابت لە شعرەکانە باشتری من لی نازانم ینی کە قەڵغانی میلەتان بریتێ لە شعر لە بریتێ لە خوێندن کە ئەگەر گەنجەکان نەخوێنن یاخود بەڕاستی خوێندن خاو خریچکی تیابێت نظامی پەروەردە ئەبێ زۆر زۆر تۆکمە بکرێت و ئەبێ چاوی حکومت بەڕاستی زۆر لەسەر پەروەردە بێ کە تۆکمەی بکەوە مناڵان بخوێن و فەرامۆشی خوێندن نەکرێت. کاکە شێخجان ئەگەر ئەو شاعیرە بلیمەتانە بەڕاستی من قەرزاری هەمویان پەروەردەیان کردوم دوای ئەوەی لە ماڵ و خێزان و گەڕک و باسم کردو و مەکتەب و قوتابخانە و ئیش و کار و پیشە و تەنانەت نەخۆش مجاریە بە مامۆستای خۆمەزانم زۆر شتیان لێ فێرە ڕێزیان نەگرم. یەکی یەک و پیرەمێرد بەو هەموو گەورەی خۆیەوە هاتووە دە تێبینی دە ڕێنمایی وەکو گایدلاین داناوە بۆ مرۆڤ بۆ خوێنەوارەکانمان کەوا بە لەسەری بڕۆین. هاتووە مرۆڤ هێناوە خوای هێناوە بێ خوا لەقەت دایمە لە بیرێ بێت کە تۆ دایمە خوات لە بیرە یعنی تۆ لە نوێژای لەگەڵ خوا لە پەیوەندیایی چونکەیەکێ لە ماتەکانی گەورەی نوێژ سەڵات سڵە لە پەیوەندیەوە هەیە وەنیە لە زۆر ئاەتیشە تاکی دەکاتە وەنیە قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى يعني بس باسي خواب كي ناي خوابني بس بلي يا الله يا بلي بناي خواوه كبرنامج برزكي تو بودس بيكي وتو لبي وندي الى خو يعني خو لبر خياله جاء بيراميد دليشي لقال خوا ده سراس بيچاك يعني تو او وستا كمانه خاونه كمانه هي ام دنيا او دنيا كباس مانكر تو لقال او ابتيشتي لي بشاري تو سودينيا چونك او صاحب باطن هم يقايل لقال خوا ده سراس بيچاك هیچ لو گم نابه خراب و چاکه الله يعني كتو خرابه کی دائما خوالت بر به بو خرابه کنه ونیا لقال خلچی دا انصاف بنوینه امدو لقال خلچی امرو في برانبرت بانصاف امام علي خوالي الرازي به دله انصاف يعني هیچ نبناو نیوی بشکی بره بشی چی هی لایتو قینا هم اینایتی خوی تو نیوی بره جابو مو کسه باشه هیچ نبتو بشی خلق کابی نیوی بشکی بره لقال خلچی دا انصاف بچاکه لەکەم ئەڵێ کەمیان ئەڵێ لەگەڵ خوادا سەرڕاست بیچاکە هیچ لەو گوم نابێ خراپ و چاکە لەگەڵ خەڵکیدا ئینصاف بنوێنە هەتا توانی نەفسە بشێنە یعنی سەرچاوی هەڵەکانی مرۆڤ نەفسە حەزەکەی شتی بۆ ماڵەکە مارەتون بسو وەنیە ئیش قۆناغی هەیە مولانا ئەگەر دەرفەت بێ باسی هەیە قۆناغی هەیە مەراحیلی هەیە لەبەر خۆشەویستی مناڵەکەت نەفسی مناڵەکەت لەوانەیە هەڵەیە بکەیت لەوانەیە شتێ بکەیت لەوانەیە تاوانێ بکەیت لەبەر ئەوە لەگەڵ خەڵکیدا ئینسا هەتا نفس ئەڵێ بۆ هەژار دڵسۆس کە یەکێ لە خۆت هەژارترە دڵسۆس بە بەرامبەری بۆ گەورە حورمەت یەکێ لە خۆ گەورەترە لە مەرتەبەی علمیە لە ئاڕێزی بۆ لە خۆت خواردتر لوتف و شەفەقەت بۆ دۆز ڕابەر و بۆ دوژمن بە حیلم کە یەکی دوژمنایەتی هەڵاکە بە حیلم سوڕێرەوە پەلامەر مەمە هەڵمە چۆ یەکسەر پرۆگرامی دانێ پلان دانێ بیرکەرەوە بزانێ شەڕ باشە شەڕ باش بەڵێ هەروە بەلا هینە بێت یەکسەر قەرار بیت جواب مێرۆ یەکسەر بۆ هەژار دڵسۆز بۆ گەورە حرمەت بۆ لە خۆت خواردتر لوتف و شەفەقەت بۆ دۆز ڕابەر و بۆ دوژمن بە حیلم بە تەواضع بە لەگەڵ ئەهلی عیلم یعنی دایمە ئەوەی کە سەرچاوی زانست و زانیارین چەند پلۆپایە و ئیمکانێت و دەستکەوت و سەرمایە دەبێ تۆ ئەبێ لە عاستێوانە متەواضعی قسە بکەیت لەگەڵ جاهیلدا بێدەنگ بۆ خامۆش یعنی زەلامێکیش نازانێت تۆ حەنە حەبەشێکی لەگەڵاکەی تۆ دۆڕاوی لەگەڵێ هەچیە بڵێ ئەو وەرەی ناگرێت ئەم دەپەندەی من نەکەی فرامۆش یعنی بەڕاستی ئەگەر ئەو دەپەندە بەڕای منە هەموو کەسێک لەبەردەستیا بێت بەکاری بێنێت ڕێڕەوی ژیانە ڕێڕەوی ژیانە فێر دەکات دوایی مەسەلەن دیێڕێکی مەحوی هەیە مەحوی ئەڵێ گەیشتمە هەفتا و هەفتەیەک بۆ هەوڵم نەدا بۆ دین و دنیا هەفتەیەک جاڵێ چ بێ دەسەڵاتمە معنە بێت نێکم نووسی بە ڕۆزە قلامەکەی نە بە کەڵکی خۆماتم نە بۆ کەس بووم بە کەس یعنی نا تۆ لە دنیا کە هەوڵی دوونەوە خۆتت هەیە ئەم دنیا ئەو دنیاشە لە بەردەسای خەڵکی تیاوانی کە پیرەمێر باسی کرد تۆ بە کەڵکی ئەو دنیای خۆت نەیت و بە کەڵکی ئەم دنیای خەڵکیش نەیت چی بکردڵێ چی کردوەچی هیچم نەکردوێ هیچ یاخۆ دەستان خۆش بێ هەتا ئەو فەرمودەی پیامبەر کە فەرمێت حەزرەتی جوبرەئیل هاتە خوارەوە مەشهورە بە حەدیثێکی زۆر مەشهورە کە فەرمێت چۆکینا بە چۆکی پێغەمبەر صلی الله علیه و لەسەر چۆک دانیشت کە ئەمە ئادابێکی زۆر جوانە ئەو مەلائیکەتە گەورە یێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و چۆک دادا لەبەرەوە ئەدەب بەڕاستی پەروەردە
و ئەم نظامە جوانی کە لە کوردواری خۆمانە هەبووە ئەم لە حوجرەکانە هەبووە بەشێکی هەر عیلم لە ڕێی ئەدەب و ئەخلاقی بەرزەوە ئەگا بە مرۆڤەکان دەستخۆشی لەژناب دەکەین کاتوریان یا شێخ یەک دیێڕی سالمم بیرکەوتەوە تەمان خانم دایک خوشک کچ بەڕاستی ڕەونەقی ژیان و ماڵن جوان بەداخەوە هەنێک کەس کە دوای ئیش دەچێتەوە ماڵەوە هەچی شەڕ و ناڕەحەتی بازاڕە بەژنەکەی ڕێژێ لە دەرگای حەوشەوە بە شاتە شات و قیژە قیژ و هەراوریا و نازانێ ئەو خانمە وازانێ من بازێکی لێمە پرسیڵێ من ئیشم نییە ژنی ماڵم ئەلم دایە کە تۆڕی ژنی ماڵم دە ئیشەکەیت چۆن ئیشی گەورە تویکی لە بابم تۆ چێژ لێنەری ئەنی تۆ تەباخی ماڵەکەی تۆ پاکەرەوەی ماڵەکەی تۆ جلشۆری ماڵەکەی تۆ مناڵ پەروەردەکەی یعنی کە تۆ حسابیکەی تۆ ماڵ بەڕێیەکەی تۆ مناڵ بەڕێیەکەی تۆ دەرسی مناڵی تۆ چیرۆخوانی مناڵەکانی شەو تۆ مەفروزە دە معاشە بۆ بەڕێتەوە پیاوەکە نەک معاشێک دە معاش بەداخەوە هەنێک کە چێتە ماڵەوە بە ئاژاوە شەڕۆ چێتە ماڵەوە سالم وا ناڵێ سالم ئەڵێ بە حیا بێرە حزور و بە ئەدەب سوژدە بەرە خەڵوەتی دولبەرە سالم ئێرە مەیخانە نییە ینی ماڵەکەت شوێنی حەوانەکەت کە خێنە خانمەکەی خێزانتی تایە خۆشەویستەکەتی تایە ئەڵێ ئەمە خەڵوەتە خەڵوەتی دولبەرە سالم ئێرە مەیخانە نییە بیکەی بە دەنگە دەنگ و هەراوریا و شەڕۆژە زۆر جوانە یاخۆ دەستە خۆش بکاتورجان ئێمە ئینشەڵڵا لە پرۆگرامێکی ترا لە ئەڵقەی داهاتوو کە ئەڵقەی کۆتاییە بێت لە خزمەتە نابینوە سەرتۆپی باسەکانمان نەکەینە شعری شاعران و باسە جوانەکان لای پرۆفیسۆر جنابی دکتۆر فاروق حەسەن فەرەج زۆر سپاس بۆ جنابتان لە خزمەتتانم سپاستانەکە تا ئەڵقەیەکی تر بە خۆی گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحیم ئەزانم لە ئەخیر ئەڵقا کە ئینشەڵڵا ئەخیر و کۆتایی نابێت لە خزمەت جنابی دکتۆر فاروق حەسەن فەرەج بەڵام لە بەشی کۆتایی و بەشی نۆهەمی پەیام پۆدکاست لە خزمەتەوەی ئاز و خۆشەویستین و ئەچینە جیهانێکی زۆر فراوان لە کەسایەتی زۆر گرنگەکان لە کوردەواری و لە وڵاتی کوردستانی خۆشەویستمان کەویش جیهانی شاعران و دیبان و حەکیمانی کوردن کە بەڕاستی هەم حەکیم بوون هەم دانا بوون هەم شاعر بوون هەم متەسەویف و زانای خۆناز بوون کاتورکیان خۆ بەخێر بن سپاستانەکە مەمنونم زۆر سپاس شاری سلەیمانی لە دیدی شاعرانە لای شاعرە گەورەکانی کورد بەتایبەتی وەختی هیجرەتیان کردو چونەتە وڵاتان سلێمانیان چۆن هاتۆتەوە بەرچاو چیان وتو دەربارەی سلێمان بەڕاستی هەمویان هەر هەمویان شوێنی ڕێز و سپاسن کەوا بە ئەمەک بوون بۆ ئەم شارە خۆشەویستە ئەڵبەتە گەڵین سلێمانی کوردستانە گرێتەوە وەکو نمونە باسێکی نەک بۆ بەس خۆزر زانین و ئەوە دایمە سلێمانی شاری ئەدەب بووە ئەڵبەتە دەرفەت و زروفێکی وای بۆ هاتووە کە و کۆمەڵە کەڵە پیاوە بە نرخە بە ڕێزە خزمەتی هەم زمان و کەلتور و ئەدەبیان کردووە و شوێنەکانی کەش هەیەە بەشی زۆر و کەم بەشی بەشداریان کردووە ئەتر زروفەکە وا خوازراوە لەو ئەم پیاوە کەڵانە کەڵە پیاوانە لێرە پەروەردە بوون و گەورە بوون و بەرهەمیان هەبووە هەمووشیان بە ئەماک بوون بۆ شاری سلێمانی زۆر و کەم باسییان کردو بەڵام ئەتوانم بڵێم یعنی ئەگەر من دەسەڵاتم هەبووە من بەڕێوەبەری دەسەڵاتمە بووە لە بەلەدی سلێمانی لە شارەوانی سلێمانی لە مەدخەلی سلێمانیە کۆپلێک لە شعری نالی منووسی بۆی بزانی نالی چ گەورەیە سلێمانی چ گەورەیە چ شتێک دەنووسی ئەگەر دکتۆر فاروق لەو شوێنە بێت چی ئەنووسێ بۆ شاری سلێمانی بۆ کۆپلەکەی نالی کە لە هینەکان نووسیوێتی کە قوربانی تۆزی ڕێگەتم کە نردوێتی بۆ حەزرەتی بۆ سالم تەمەن سالم بەو گەورەی خۆی بەنالی ئەڵێ حەزرەت لەمەوە شەکە پێیا بوو بەناڵێنە حەزرەت ئەمانە سێ کوچکەی بابان بوون سالم وەخت نییە جینا ئەمانە ینی ئەیانێکەوە زۆر بە درێژی باسکرێ و باسی کەم ئەڵبەتە خەڵکی ژێ لە من بە ئەزمونتر لە زمان و ئەدەبی کوردیا کۆمەڵی مامەسای زۆر بەتوانامانەیە کاکە شێخ لە زمان و پەیوەندیان پێوە بکرێ و هەنییان شاعیر و نووسرن ینی زۆر بەتوانان ئەگەر دوایی دەرفەت بوو توانم ناوەکانە پێ بڵێ مثال لە ژیانەمان بۆی سفادیان لێ بکرێ و خەڵک بزانێت چ پیاوی گەورەمان هەیە لەم شارە ئێستا شەمانە و پێشتری ژەمان بۆ داهاتووش هەرەمان بێ ئەڵێ نالی لە شعرەکەی ئەڵێ کە بە ڕەشە بە باکە ئەڵێ لەم نەماکەم بۆ بەرە ئەڵێ مەچۆ بۆ داخڵ نەبی بە عنبەری سارای خاک و خۆڵ هەتا بە ساری سلێمانی نەکەی عبور جاوەسفی سلێمانیەکە ئەڵێ شارێکی خۆش و گەرمە لە شوێنێکە بەرز و نەرم بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زۆر وشەی شارە زۆر معنای پێچەوانەی ئەو چوار وشەی سەرەوەیە
کە شانێکی ئاسایش نییە بە حساب شارە زۆر بە زۆر خەڵکی تیاژیاوە بە زۆر نەخۆشی زۆرتیایە ڕقە و سەختەوە ئەوەیە ئەو شار زۆر هەموو منطقانشی گرتوتەوە بەڵێ وشەی شارە زۆر ونیە لە حتا دێرە زۆر هەیە لە سووریا وشەیەکە کە بەگەراتەوە بەڵام ئەوڵێ پێچەوانەی ئەم شانە هەموو سیفا دەبەر جاڵێ ئەهلێکی وای هەیە کە هەموو ئەهلی دانیشن یعنی خەڵکی سلێمانی هەمووی ئەڵێ زیرەک و پیاوی علم و معریفەتن هەم ناظمی عقود و هەم ناظری ئومور یعنی هەموو شتێک بە دراسە و بە تەنظیمەکەن بە پلانەکەن هەروە بە گۆترە نایبن بەسەرەوە وەنیە باسی ئاوهەواکەیەکە لە شامی هەموو نەهار و فسڵی هەموو بەهار یعنی شەوی سلێمانی کە توێ سای بینیت ئەڵێ هەمووی وەکو ڕۆژوایە خەڵکەکە لە ئیش و کار و یەن و ئەچن و کار و فەرمانەکان بن بەسەرەوە و هەموو وەرزەکانیشی خوان خۆش کردووە ئەڵی بەهارە وەرزەکان لایەن شامی هەموو نەهار و فسڵی هەموو بەهار جا لە دیڕێکا بگەر بێتەوە خەیاڵم ئەڵێ مامەنا خۆڵەکەشی هەمووی ئەڵی بخار و بخاری هەموو بخور بۆنی خۆش تر پیا ڕوا بەڕاستی و 4-5 دیڕە مەفروزە لە مەدخەلی سلێمانی لە شوێنە گەورەکانە بنووسێ و بە ڕسمێکی جوانی نالی و بە ڕسمێکی جوانی وەکو بڕی نیشانەیە بێ بۆ سلێمانی و بۆ ئەدیبەکانی طبعا بە دەنگە خۆشەکەی هونەرمەند عەدنان کەریمیش بەڕاستی زۆر جوان باشی و شاعری و تۆ دەستیان خۆش بێ کاتوریان ئێمە ئەگەر بچینە خزمەت شاعیرەکان یعنی لە کێوە دەست پێ بکەین ئەم مەڵقەیەمان وە چی ئەفەرمی بۆم شاعیرانی کورد بەڕاستی هەمویان گەورن هەمویان شاعری چاکن یعنی ئەگەر لە بادینانەوە بین لە بادینان دەست پێ بکەین من هەرێک کۆپلەی لە بەرمە بەس حەزەکەم بە هەڵە نەیخوێنمەوە هینی بەڵێ هینی مەلای جەزیری مەلای جەزیری تەمان شاعیرێکی زۆر گەورەیە بەڕاستی زۆر پیاوێکی زیرەک بووە وشەی کوردی زۆر جوانی بەکارێناوە یعنی وشەکان هەمووی مۆسیقان یعنی مەسەن لە دێڕێکاڵێکی دولبەرێ ئێرە سەحەر ئەف جەرگی من دوو دۆخ لە دوو تیریا لە جەرجی من یەک لە سینە یەک لە دڵدا کوژمونتین ئاخ و ئۆخ یعنی بەیانی کە چۆ بۆ نوێژی بەیانی ئەو کچە جوانی بینی و دوو تیری لیاوە یەکی لە دڵ یەکی لە سینەی هەڵێ خسمێتی ئاخ و ئۆفۆ لە شوێنێکی کە چۆر بە جوانی باسی جوانی کچێکی خانمێکی کوردیەکە ئەڵێ شۆخ و شەنگێ زۆرە ڕەنگێ دڵژمن بڕ دڵژمن ئاوڕین هەیبەت پڵنجە چۆن پڵنگ سەیرە دەکاترە کەویت لە عەزرە تا لە ترساکەوی ئەڵێ ئاوڕین هەیبەت پڵنجە دڵژمن بڵ دڵژمن هەر مەلای جەزیری سێرم دیێڕەکە چەند مۆسیقای و بەخۆشیشەوە کراوە بە گۆرانی و بەستەی بۆ دانراوە ئەڵێ سەباح الخێر خانی من بە خۆشەویستەکەی ئەڵێ تۆ خانی منی تۆ گەوری منی سەباح الخێر خانی من شەهێ شیرین زبانی من شای شیرین زمانی من زمانی کوردی بۆ زمانەکە ئەخاوی لەگەڵ خۆشەویستەکەیە لە چەند شیرینە زمانەکە لەلام تۆی ڕۆح و ڕەوانی من بێت قوربان تا جانی من لە جانی من بێ بەخۆ کوردێکی زۆر صاف و جوان و ڕەوان کرمانجێکی زۆر جوان تعالی الله چ زاتی تۆ چوێ شیرین صفاتی تۆ نەوە قەند و نەباتی تۆ یەقین ڕۆح و حیاتی تۆ حیات و ڕاحەتە جانم سەباح الخێر یا خانم وەرە بینایی چاوان ببینم بەژن و بەڵایە یعنی وشەکان هەمووی مۆسیقایە زۆر خۆشە و ئێستا خۆشبەختانە کراوە بە ئاوازێکی بۆ دانراوە زۆر بە جوانی ئەڵێ لە شوێنی جیگا مەلای جەزیری ئەڵێ خەڵکۆ لە من کەن شیرەتێ ئەو دوو لە بەرازێڕین کەمەر من دید لە حاڵی غەفڵەتێ دەرکە و ژبۆرژی وە خەمەر هاگەر ژبرج و پەنجەران دڵگرت و دابەر خەنجەران ئەف ڕەنگە حاڵی دولبەران لۆ عاشقان خوب و جگەر خوێنەکەم وەکو مەیلە لەشما وەکو جگەری لێ زۆر جوانە بەڵێ ئەگەر بینەوە سلێمانی کاتۆر بۆی فرەی نالی بکەین بەشی زۆر بۆ نالی بۆ مەحوی بۆ مەولەوی منەمەوەیەک دوو دیێڕی مەولەوی بڵێم بەڕاستی قەت لە بیر ناچێتەوە مەولەوی ئەمەنە گەورەیە پیرەمێر لە ئاخروەخری ژیانە تەفەڕوقی کردو بۆی وێسەش زۆر وابزانم بەڕێز مامۆستا دکتۆر علی قەراقی شە علی قەراقی خەریکێتی و دیوانێکی بەراقی بەڵێ زۆر خەریکێتی و زۆر یعنی کە تۆ قوڵەبی تۆ لە ئەدەب و ژیان و وجدان و ڕۆحیەتی خۆت و خەڵکە ڕێک ئەچی تۆ سەیرەکەی لەناو ڕۆحی مەولەویای لێوە خۆ دەدۆزیتەوە تۆ بۆ ئەوش نەچووی لێوە خۆ دەدۆزیتەوە مەسەلەن مەولەوی ئەڵێکی حەزەکەم هەڵە نەکەم لە تەلەفزەکەیە ئەڵێ ئارەزوو مندیم جەحەد و بەردەن فراوان خەیلێ تاسەی تۆم کردن
سادڵ وەشکەرەوە و ئیلتیفاتێ بدێوە لامۆ بنیێرێت ساتێ یەک تۆز ئاوڕێکم لێ بڕە بە ساتێ من تۆ ببینم تەسکینی بە دڵما بێت ئازیز و مەرگە دڵ نەخڕۆشان ئارەزووی خەدەنگ پەنجەکەی تۆشن لە شوێنیش گاڵێ ئیمشۆ دیارن بانگم بێشەرمان زایڵەی سەمتور کە لەم وەگەرمان باسی فەقیریەکە تەمەن لە خۆردەواریە خۆمانە لە پەندە پیرەمەکری پەندەڵەیە پیری بە تەنیا ڕەحمەتە چونکە هەموو کەسێک بەداخەوە ناگاتە قۆناغی پیری چونکە ئیلامی وایە بە جوانە مەرگە بێ وایە پێشەوەی بتوانێت بەروبوومی مناڵەکەی و ژیانی خۆی هەمویان ببینێ بیان خاتە شێر شوێنی خۆی وفاتەکە لە بەرۆی پیری بە تەنیا ڕەحمەتە تۆ گەر بە تەنیا بگەیتەوە قۆناغە مانایە خوا ڕەحمەتی پێکردی وەنیە پیری و فەقیری زەحمەتە کە پیر بی و زەحمەت ئەم ئەڵێ چی ئەڵێ پیری و فەقیری و کەسیفی هەرسێ کەسیف یعنی کە یەکەیتە جێگا و پڕپوو دەبیت و پیس و پۆخڵەبی کە تۆ خێشێک نەبێ خزمەتێ بکە و بناوانێکە نەبێ بەڕاستی بتوانی خزمەتی خۆی توێت و جل و بەرگ و بۆ بشوا خزمەتێ بکە و لاوازە بیت کەسیفە بی لە ژیانە پیری و فەقیری کەسیفی هەرسێ نەبەوە هیجران بار هیچ کەسێ ڕێخوایە ئەمە نەکەی بە باری گرانی هیچ کەسێ لە ژیانە زۆر جوان باسیەکە وەختێک گەڵێن وەکو بیستوم و خوێنومەتەوە میوانی کاگەحمەی شێخ بووە خانمێک وشکێک کچێک دۆی بۆ بردووە لە جامێکە بەڵسا لە جامە دوایانە برد کچەکە پێڵێت بە مەولەوی ئەڵێ خاڵۆ فەرموو زۆری پێ ناخۆش بێ شێخیش ئەڵبەتە بزێ بەسەری ئایەکەوە خەڵک بە پیردایانێ و مەولەوی بە پیرداناوە ئەڵێ خاڵۆتان بەز واچە خاڵۆ دەم و خاڵۆ دەم وەبان خاڵان تا ماڵۆ شەر بۆ من جدا خاڵە خاڵی تۆ وێم کەرەوە کوڕی 14 ساڵ لەنۆ ئەبێ خۆم بکەم بە کوردی 14 ساڵ لەنۆ ینی باسی ئەو هینایەکە مەولەوی زۆر بەڕێز و بە گەورەیەوە باسیەکە یا مەسەلەن ئەڵێ نەشەو ڕاحەتم نەڕۆ دڵشادم ئینسان لە ڕۆژە شەو ڕۆژی هەیە کە بە شەو بۆیە کراوە بۆی تۆ ئیسراحەتکەی بە ژیانی خۆت ئەڵێ نەشەو ڕاحەتم نەڕۆ دڵشادم نە بە ڕۆژیش دڵشادم شەو زڵف و ڕۆ ڕوت مەوزۆ وەیادم یعنی ئەمانە خەنەوەی دڵی من بۆیە نە بە شەو زڵفی تۆی لە تبیری بە ڕۆژی ڕووی تۆیەتە بەرچاوم لەبەرەوە نەق مرتاح نیم هەر دڵی لای خۆشەویستەکەیەتی شعرێکی هەیە تەمانێکێ لەو شاعیرە گەورانی کورد کەوە باسی شینی کردووە بە تایبەتی بۆ خێزانەکەی مەولەویە یەکیش کەش مەلاحمی کۆماسیە ئەویش باسی کردووە لاوانەوەیشی زۆر گەوری هەیە بۆ خێزانەکەی کردێتی مەولەوی ئەڵێ شورای عاشورا دیسان بەرزمەش بەست ئەم بۆ عنبەرخاتونی محەڕەم هات و مەحرەم شینە دەست ئەو خەریک نەچۆڵ شامی عەدەمدا شاری عەدەمدا من نەکەربەلای دەستی مادەمدا ئەو یەزیدی بەرگ و ئەسیر بەردە من زادەی زیاد لە خێزانی زیاد بۆ خاتو عنبەر فەرداکە زادەی زیاد خەم یەقیر کردە ڕۆ حوسێین ئاسا فەرداکە ڕۆ بۆ داخۆ سەر جەکۆ لاشەم جەکۆ بۆ ڕۆی حسێنی ماخۆش سەر حسێن دوو پارچە کراوە سەری بۆ لایەک و لەشی بۆ لایەک ئەمیش لە داخەوەیکەوە خانمەکەی لانیە ئەنی بەڕاستی مەولەویشتێکی سەیرە نامەیەکی وا تۆ لە خزمێکیەوە وەکو پێ یعنی وەکو پێ شەماتە شایە کراوە لە تەوێڵە و لە بێهەورامان ئەمی تیانە بووە نامەکە گڕبەرایەتە بەر مەولەوی وەصفی ئەو شایەکە ئەوەی لەوێ بووە ناتوانێ وەصفی زێڕ و خشڵ و ئاڵتوونی کوردەواریەکە پارچە بارچە مەگەر زەرەنگەرە قەدیمەکان ئەو ناوانەیان بیستە بێ یعنی کاڵێ نامەی نەفتینت باپی گەیاندم نامەی نەفتینت یەک ڕۆبات ئاورد کڵپەی بڵێسەی کورم زیاد کرد دوایی لە باسیەکە تەمەن لە شاییە ڕەشبەڵەکە و کوڕوکچان خانمان دەزیێگەگرن سێری ئەوەڵپەرچێ چۆنەکە من نەمبینیوە کەس بۆ شێوەی باسیکە ئەڵێ لاری قەتاری ناوشادە لاران ئیشاری کەمکەم پەنجە و شاران یعنی ئەوەی بەرامبەرەکە بە چاو بە ئیما بە یحا بە زمانی چاو قسە لەگەڵێکاکەن ئیشارەت بۆ یەکەکەن ئەمەی تەنیشتی دەستێکتیان گرتووە هەموو پەنجەیە کە حرەکە دەکەن قسەکردنە لەگەڵەوەی تەنیشتیا بێ ئەوەی خەڵک جوێی لێبێت چۆی وەصفی ئەو هەڵپەرچیەکە لاری قەتاری ناوشادە لاران ئیشاری کەمکەم پەنجە و شاران چفەی گردن کەچ کە سەرە نێ بەوی تەنیشتیەوە خواریەکاتەوە مەرگی من چواچ ئەڵێ تو مەرجی من بچی پێڵی ئەم خۆ لەوێ نەبووە بەس وەصفیوانەیەکە خاین و خەفەت نەزان گردن پاچ ئەوەی کە خیانە دەکاوە یە مڕاقبەی ئەم کچ و کوڕە بکات چی بێگەڵێن لە خەفەتە دڵی ئەوەستێ ئەوەش کە نەزانە
هەرواقی ورماوە نازانێ باسی چێکن، یعنی تۆ واسفی شایەکی کوردەواریەکە باوەڕ کە ئەمەنە بە لەزەت و تام باسیەکە ئەوەی کە لەوێ و ئێستاژی بینی ناتوانێەوە باسیکە. فۆتۆگرافەرێکی سیر بۆ مۆلەوی. ئەگەر بچینە سەر پێشنالی مەحوی کاتۆرەگەر فرسەتمان هەبێت. وڵی مەحویش چەند دیێڕێکم مەحوی تەمان زۆر گەورەیە، یەکێکە لە شاعیرە گەورەکان، بەڵام هەر چەند کۆپلەیەکی کورد باسکەین لەبەر وەختەکە کە ئەڵێ کە چرخ ئەسکەندەری دی دەردەدارە. تەمان ئەسکەندەری مەقدۆنی ئەوەی شای ئێرانی وەختی خۆی لا بردووە کە ناوی دارا بووە، سیرەکە لە ئاخیرە دوجانەوەی چیان لاتوە، ئەڵێ کە چرخ ئەسکەندەری دی دەردەدارە، وتی ئەم هەم بووە هەم دەردی دارە دارە زمانەیە هەروەکو عینەشتەڵی خۆ ئەمیشەرەکو هەر ڕۆیشتەوە فتبەوەی چی بەسەر نەکردووە. ئەڵێت مەحوی ئەڵێ کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوا، یعنی کەی باوەڕ بەم نەکەی بۆم تۆم خۆشوێ کە دڵم توایەوە مردم بۆت ئەو وەختە کە خۆ دڵخی وەکو خۆر دڵ دەتوێتەوە دڵ وەک شەونەم لە خۆ بڕوا، کە ڕۆحم تێگەی تۆ حەز بە دەرچوونی دەکەی دەرچوو، دەبێ عاشق کە زانی یاری بێزارە بێ بڕۆ بڕوا. نالی ژەڵێ کە هاتی تیری بێزاری لە سەردام، سەری خۆم خود بە خۆت هەڵگرت و ڕۆیم، کە بێزانیم بێزاری خۆم سەری خۆمە گرت و خۆم ڕۆیشتم. لە شوێنێکە ئاڵێ زمانی پڕتەعاب دەتکاتە تیرۆک، لە تێنانە دەداتێ دوو بەشی نۆک. ئەڵبەتە و زمانە نۆک هەرزان بۆ کوێستە نییە، نۆک هەرزان بووە، تەجروبەی خەڵکیش ئەوە بووە کە ئیژێ نانی کرد لەو زمانە نۆک کراوە بەنان نانی گەنم مەڕغوب بووە، ئەوەی کە دەسەڵاتیە بۆ ئیمکانێتی بۆ دەست ڕۆیشتووە نانی گەنمی خواردووە. ئەم ئەوەی کە نانی تێکەڵی کردووە بەش یا زیاتر نۆکی تێکەڵ کردووە، نانی جۆشە بۆ نانی جۆشە بوو. ئەو وەختاوانە مەڕغوب نەبوون لەبەرەوە لە زمانی پڕتەعابوونی لە کا بە تیرۆ باریکە دەکا ئێسک و پرسکی لە دبن دەرێنێ، لە تێنانە دەداتێ دوو بەشی نۆک. بەڵام شعری زۆر گەوری هەیە مەحوی، لە شعرە گەورەکانی ئەوەی کە ئەڵێ لە شاگردانی کۆڕی عیشقم و جێ هەر لەوێ ئەگرم، کە من مستێ چڵوچێو بم بەچی بم کەڵکی شوێ ئەگرم. ئەوە زۆر گەورەیە. دواییش شوێنێکی ئێمە ئەوەی کە تەمەنی هەیە خۆشەویستەکانی ئازیزەکانی بەرادەرەکانی لە دنیا ئەڕۆن خەمومێنێت بۆ ئەمە مێنێتەوە کاڵەیە ئەوی دڵدار و دولبەرمە ئەوە ئەڕوا لە بەرچاوم بە دوویا بۆچی دڵ نەتوێتەوە نەڕوا لە بەرچاوم. یعنی تۆ کە خۆشەویستەکانت دەڕۆیتر هەرخۆ دەمێنی تۆ ژەڵی با بڕۆم. شعری زۆر زۆرە زڕم بێ ماوەکە کورد بێت ڕاستە کاتو لەسەر پیری و یعنی بەجێ هێڵانی دنیا ئەو شاعران شتی زۆر جوانێت هەیە ئەگەر شتێک لە بەر بێت لەبیر بێ. نالی زۆری هەیە کاڵێ پیر و ئوفتادەم باسی خۆشەویستەکانێکا کەوتووە لەبەر پەنجەرەکەی ڕم بێ ئەنی کۆپلەکەین بە باشینی پیرەمێر زۆری باسیەکە لە شعرەکانی بە هەتا نازناوی پیرەمێردی بووە وەختێک هەڵی بژاردەوە پیریژە ئەو پیرەش نەبووە بەڵێ ینی ئەو پیرە نەبووە کە نازناوی پیرەمێردی وتوە. بەڕاستی هەموو شاعرەکان شوێنی گەورن کامیان نەگری نالی سالم بەزایع چوو لەمە لا یعنی عمرم یعنی دەبێ وەختێ لە ئەبول وەختێ بخوازم داتیا بمرم ئەجەل دێ دەورم دەدا دەڵێ واتی وعدەی دەور و تەسلیمە منی غافڵ زەدە هێشتا خەریکی مەسەلی دەورم. ئەمە مەحویەتە من زۆر جوانم. ئەوەی کەوە زۆر سەرنج ڕاکێشێ بەڕاستی پیرەمێرد یەشێکە لە کەڵە شاعیرەکان هەڵبەتە سەرەتای بەشێکی ژیانی لە سلەیمانی بۆ تا گەشەی کردووە پێگەی وە زمانی فارسی و عەرەبی و کوردیەکەی بە باشی زانیوە کە چۆتە تورکیا و بەشێکی لەوێ توانوێتی بەشی یاسا تەواوکە و وەکو محامێکیشی کردووە و دوایی دەرفەتێکی بۆڵ کەوتووە کەوا نامەیەکی نووسیوە بۆ شای ئێران بە زمانی سوڵتانەوە زۆر ڕێزی گرتووە بۆ بە قایمقام و پێم وایە بۆ بە شارەوانی و بۆ بە مەحافزیش لەوێ عمرێکی بردوتە سەر خانمێکی تورکیش خێزانی بووە مناڵیشی لێی بوو هەتاڵە لە نیاتی چلەکانێکی لە کوڕەکانی بۆ بە ئەندامی پەرلەمانی تورکی هاتۆ بیباتەوە تێتی نا من تازە پیر بووم هەر لە سلەیمانی ژیاوم و لەوێ ژیمەوە تەواو یەکەم ژیانم. پیرەمێرد زۆر گەورەیە پەندی پێشینانی هەیە پیرەمێرد ئەگەر ئەو پەندی پێشینانە بخوێنیتەوە من پێم خۆش بووی چێ لە سەرکردە گەورەکانی کورد لە بینیم کەڕێتە لە ماڕزێکە پیشانیە لە تەلەڤیزۆن پندەکانی پیرەمێرد دەکڕێ سەرکردەیەکی گەورەی دیاوانی کووردە ئەو کردی بە تەمەن و بە ئەزمون دیوانی پیرەمێرد دەکرا لە هەمووی هەڵەسێ پەندی پێشینانەکانی پیرەمێرد هەڵەبژێنێت لەو ماڕزە لە هەولێر کرا گرنگە پەندی پێشینان زۆر مهمە هەمووی دەرسەکە هەمووی قسەی نەستەق هەمووی پەندی پێشینانە
من زۆربەی زۆری ناڵم زۆربەی زۆریم لەبەر بۆ ڕم بە ئێستا بەعزێکی بێتەوە خەیاڵمیانە پندێکیمان بوو مەسەلەن پیرەمێر دەڵێ لە پردی نامرد مەپەڕێرەوە جەردە ڕوتێکا با لەم بەرەوە بەلەو بە یعنی تۆ پردێگەیە توێ ڕزگارێ بێ جەردە لە دووری یاوی یانە بۆ تاڵانێکن بەسی نامەردە بەڵام ئەو نامەردە دوایی دا ئەوە ناکەوێ لەسەر وەنیە جا مەسەلەن بە ناوی ئاژەڵەکان و قساکە مەساڵە لە شێر مەترسە و ناوشکێنێ چەخەڵ خراپە لێو ڕادەمێنێ زۆر شتی هەیە مەسەلەن شعری هەیە بە ناوی بەرخەوە قساکە کە چۆتە ماڵی خزمێکی شتێتی وڵا تەمانێمە زۆر قەرزاری مامۆستاکانین کەوا سرودی کوردیان فێرکردین لە ئیبتیدایی بەڕاستی ئەو سرودانە ژیانی کوردەواری و کوردی و زمانەکە و خۆشەویستی گەل و نیشتیمانیان فێرکردوین کەوە چێت پیرەمێر بۆ ماڵەکە بەرخێکی لێ لە ماڵەکە و ئێوێ شتێکی بۆ بنووسێت تازە بێ و لە مەکتەبی خوێنێتەوە لەوێ هەر لەوێ شعری بابەسەری ئەو بەرخەکە چەند جوانەی بۆڵێ ئەمەنە جوانە ئەمەنە جوان ئەو شعرە لە بابەسەری ئەو بەرخەکە چەند جوانە ئەی جوای بێتەوە حیوارە لە بینی باوکم ناڵە وڵە ڕۆڵە ئەو بەرخی مەڕی خۆمانە ئەویش لێ با ئەو بەرخە بۆ من بێ وای لێ یەکەم خۆچ لێ نەداو هێ من بێ جوابەکە لێ ڕۆڵە تۆ بەرخە بۆ خۆشەوێ ئەویش لێ باڕی خۆش و هۆگرمە دوومەکەوێ ها دوای مناڵەکەوێکە ڕاکە وادام بە تۆ چۆنی بەخێوەکە ئیزانی پیشۆ پاچی ڕاگرا تا توانی ئەم بەرخە گەر گەورە بێت و بێتە بەر لە سێ و مێ و چاکتر بۆمان دێتە بەر شیریە بێ ئەی خۆینەوە سبەینان سەرتوێژی ماستەکەی خۆین لەگەڵ نان کەشک و سیرۆژ و سوێرەکە و پەنیری ئەی خۆیت و بۆ کە سوکاری ئەنێری خوریەکەی یەکەی بەجاڵ و سەرزین شتێکی واڵێت جاڵێ بە زاوزێ پەرە ئەگرن زۆر ئەبن نایان لەبن کە میوانات سەری ئەبڕین گۆشتەکەی ناڵەکەی سڕێ نانە بابەت خوا قەت ئەوە نەکەی یعنی بەڕاستی حوارێکی زۆر جوانە پیرەمێر پندەکانی شعرەکانی هەمووی بلیمەتە کاتور جنابەت نەورۆزیشمان بیر نەچێ نەورۆز کە یەکێ لەو هۆکارەکانی بوژانەوە و گەشانەوە و بیرکردنەوەی نەورۆز وەکو یادێکی دێرینی میلەتەکەمان یادێکی گەورەی میلەتەکەمان تێکەڵبوونمان لەگەڵ یەکە ناسینەوەی یەکترمان جلوبەرگمان خواردنمان هەرەوەزیمان یارمەتی یەکمان سفرەکردنەوە بۆ خەڵک مەولەئیرە پیرەمێرد ئەمانەی کردووە بۆ خەڵک من یاپراخی ئەو شاری کردووە تەسەوەرەکەی نان و یاپراخی بردووە بۆ ئەو کەسێک کە ئەو لە گردی مامایارەمان بیرەخاتەوە هەبوو لێرە پیرەمێرد لێرە خێزانی هەبووە ئەڵبەتە چووکە کچی هەبووە کچە زای هەبووە هەی بووە لەوەی چێ خێزانەکەی پێشەوەی بەڵێ بڵێ ئەی ئەحمەزرنگ و فایقوشیارەمانە کچە زای ئەوە تۆرێمە کات بەشی کۆتاییمان دابرین بۆ نالی کە جەنابەت زۆر زۆر لەگەڵ نالیاتێکەوی یعنی ئەو تا دیوانەکەی لە پێ ئەوە دایمە پێتە ڕەنگە بڵێم لە تەواضعی خۆتانە ڕەنگە هەموو نالی لەبەر بێ جەنابەت ئەوەنە عاشقی نالی چی بە تۆ بەخشیەوە زۆر لەگەڵ نالی من ئەتوانم بڵێم نالی یەکێکە لەو مامۆستایانی کە وەکو هەویر منی شێلاوەتەوە یعنی کاکە شێخ هەش دەرفەتێکی ژیان لەباری کۆمەڵایەتی لەباری بیلەتەکەت لەباری هاوکاری لەباری خۆشەویستی لە بەڕێوەبردننی کار بەڕێوەبردننی وڵات شت نییە ئەم پیاوە بە شێوازێکی کورت و پوخت و جوانی بە حکمەتی خۆی باسی نەکردبێ و دەستی تێوە نابێ بەڕای من وەکو من لە ڕێم لەگەڵ ڕێی هێمنایە هێمن ئەڵێ هەموو ئێرانیەگە بێ دیوانی حافظ دەژێ قورعانە کتێبی دووەمی بێ هێمن واڵێ لەبێ لە کوردەواریش هەموو کوردێ بێ دیوانی نالی لەژێر قورعانەکەی کتێبی دینی هەبێت یەکەم کتێب قورعان بێ دووەم کتێب نالی بۆی بزانی گەورەیە پیرەمێر دەڵێ ئەگەر شعر غایە بێ نەک وەسیلە ئەگەر لە شعر ئیبداع شرطی ئازەم بێ ئەگەر لە شعرە جیناس و طیباق و ئەوانە هەبێت ئەگەر ئاواز و مۆسیقای شعرەکان ینی زۆر ئاواسە دیارڕێگە بۆ خوێنمەڵی گۆرانی هەڵی من گۆرانی بۆڵێم خۆی شعرەکەی خوێنەوە ئەڵێ بێگومان نالی گەورەترین شاعری کورد پیرەمێر بۆ گەوری خۆی واڵێ ینی لوتکەیە نالی لوتکەیە شاعیرمان زۆرە بەڕێز مەسعود محەممەد کوڕی مەلای گەورە دوو دیوانی لەسەر دوو کتێبی نووسیوە لەسەر نالی یەکیان دەست و دامانی نالی ئەوی کەشیان ئەڵێ گوڵبژارێک لە شعری نالی ئەڵێ باوانە شێوەیەمە تۆ چیت ئەڵێ دێ ڕیوایە نی ئەڵێ توانی نامی دکتۆرای لەسەر بێ بەس ئەڵێ لەناو میلەتێکایە ئەوەنە لەناو قەدری لەناو میلەتی جاهلدا قەدری ئەهلی وەران ئەڵێ قەلی ئەهلی لەناو قۆمی قەلی ئەهلی سەنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لەناو حەوزێکی لێخندا ینیمان خۆی جوانە بەس حەوزەکە لێخنە و خەڵکە کە سەیرێکە وازانێ ماڵێکە گۆران واڵێ کە باسی دەروێش عەبدوڵڵاکە بەدەستی پەنجەر دەست و شمشاڵی کزە دەروێش باسی ئەوەکە مەسەلەن باسی شتی زۆر گەورەمانە بوو مەسەلەن گۆران لەو شیعرا کە باسی بینەوە سەر پیرەمێردوایی باسی
گەورەی دەرەش عەبدوڵڵا کاڵێ مەزاجی کوردەواریم تێک چوە دەرێش عەبدوڵڵا لە بتۆڤن گەلێ بە جۆم ئاشناتری وەڵڵا و بدۆفن مۆسیقاژنێک و سیمفۆنیاتی و لەسەر ئاستی عالم یەکەمە ڕەمێ لە یەکەمەکان بێ بەڵام ئەڵێ مەزاجی کوردەواری پێی خۆشە مۆسیقایە شمشاڵێکم جۆ لێ بێ گۆران واڵێ بینوە سەر پیرەمێت بینوە سەر نالی حەزەتی نالی زۆر گەورەیە نالی کابرایەکە ئەنی ئەگەر ژیانی ئەوەی کەوا نووسراوە لەسەری دەیاتوانی نووسراوی و کتێب و نامیلکی لەسەر بنووسرێ نالی پێویستە بە کۆدێ بخوێنیتەوە پێویستە بزانیکەوە زمانی ئاینی ئەو کابرایەکی مسلمان بووە لە خواترز بووە فقی ئیسلام و حەدیثی زانی و عەرەبێکی باسی زانی و زمانی فارسی باشزانی و تورکی زانیوە بڵێ یعنی ئەمانەی هەموو زانیوە کابرایەکی بەویژدان بووە کابرایەکی کۆمەڵاز بووە کابرایەک تێکەڵی کۆمەڵ بووە شار بە شار گەڕاوە ئێران و لای خۆماڵی ئێران و تورانی کردووە لە ناو عەرەبا ژیاوە لە مەکە ژیاوە لە میسر ژیاوە لە تورکیا ژیاوە لە سووریا ژیاوە لە ئێران ژیاوە ئەمە ئەزمونێکی ئەمەنە گەوری بەخشیەوە بم پیاوە پیاوێکی بلیمەتی لێ دەرچووە یعنی بە حکمی ئەو تەجروبە گەورانی کە پیا ڕۆیشتووە نانی مەسەلەن یەکێ لە شعرەکانی بێنین ئەڵێکی گەربازی نەزەربازی لەم دەست و نیگارەت چی بۆ یاری و دەستبازی لەم یار و دیارەت چی کردنکەچی زوڵفی بووی خۆت مەدە بەر مژگان کە خۆ لە تەناافداوە ساتۆ لە قەنارە چی جامە ئەمە خەڵگەروای خوێنێتەوە وازانێ وشەی پەتیە تەناف کە جلی پیاڵەخەی شۆڕە بێتەوە قەنارە لە قەسابخانەکان قەنارەی عەدام نییە لە قەسابخانەکان شتێکی هەڵواسیوە ئەوینەکەی پێوەیە گۆشتەکەی پیاکە قوڵابێکی پێوە گۆشتەکەی پیا ئەو پێڵەن قەنارە جاڵێت تۆ بە زوڵفەکەی ملشۆڕی خۆشەویستەکەت بووی گردنکەچی زوڵفی بووی تۆ بەمە مەسەرە شۆڕ کردو بووی بە خزمەتکاری ساخۆت مەدە بەر مژگانی ئەمەنە تیژەڵی و قولاپۆیە دوایی وەکو ژێ قەنارەیە کە خۆت لە تەناافداوە ئەمە زولفەکەی وەکو تەناف خۆتە پیاڵ واسوی شڕ بوویت تو بلکەچی بووی ساتۆ لە قەنارە چی جاڵێ گەنجینەی نێو سینە ڕەنجینە بە سەد چینە لەناو دڵە دڵی مرۆڤ گەنجێکی تایە لەناو سنگیا دڵە ئەوە خەزنەی هەموو خۆشی و ناخۆشی و شتەکانی ژیانە دڵ ڕەمزی هەر عاشقی نییە غەم دڵی هەمووی ئەڕێ غەمبارە ڕێ گەنجینەی نێو سینە ڕەنجینە بە سەد چینە بزانە شعرەکە چەند خۆش گەنجینی نێو سینە ڕەنجینە بە سەد چینە ئەی لەکەی ئاینە یان ڕەبی بەغارەت چی ئەوەنە کە پەڵەیەکی پێوە بێ خێرا پاچەکەیتەوە هیچڵی یا ڕەبی یەکێ بێت تاڵانی کە ئەم دڵی من هەمووی بەرێ جاڵێ مژدەی قەدەمی سەر بوو ئەگەریشی هەواڵیم بۆ بێنێەوە بڵێ بەرۆ ڕووی تۆ هاتووە سەری خۆمی پێ بەخشم دڵ هات و لە ڕێدا چوو کە تۆ داڵغەیەکی لێیت و چاڕێکی هەریەیت و ئەچیت لەم هاتو چوونا لەوانەیە دەخۆشیە لە ناخۆشیە دڵە بۆستێ جان ماوە لە بۆ وەسڵی بدرێ بە بەشارەت چی یعنی بەڕاستی نالی هەچی دیڕێکی وەرەگریت مۆسیقایە بۆیە پیرەمێرد دڵێ هەمووی مۆسیقایە ئاوازە بەلاغەتە وجدانی خەڵک پیشانەیە ینی زۆر زۆر بەهەست و شتێکی سەیرە نالی باسی ئەفۆکە باسی خۆشەویستیەکە باسی وڵاتەکات پێمان ئەڵێ لە ژیانە سێ تاڵی هەیە یەکەمیان ئەگەرات و خۆشەویستێکە نەبوو لە ژیانە یەکێک نەبوو ینی بڵێ دڵ ئارامێکە نەبێ وەکو مەحویاڵێ لە دنیادا دڵ ئارام و ئارامی دڵێکم بوو ئەی تۆ دڵێ ئارام بێوەکی گژە بێ بۆ ئارام کاتەوە زۆر مهمە مەحوی ئەوەی باس کردووە نالی هاتووە باسی کردووەڵێ ئەگەرێکی خۆشەویستی نەبێ ئەگەرێکی وڵات و مەملەکەت و مەسکەنی نەبێ ئەگەر یەکێک ژیانی ئاڵۆز بێ و گوزەرانی نەبێت هەموو ژیانی تاڵ بێ وەسفێکە ئەڵێ تاڵی بێیار و دیار و تارومار ئەمسیانە چین عەلقەمی چی ئەرقەمی چی سەم دەخۆم یعنی تۆ نابێت لە خەڵک شتێک داواکەی کە ئەو توانای نەبێت لە دەسەڵاتیان نەبێت ئەگەر خۆشەویستێکی نەبێ یەکێ هاوسەرێکی خۆشەویستی نەبێ یەکێ نەبێت دڵی ڕابگرێ ئەمە ژیانی تاڵە بێ وەکو وایە کاڵەچێکی زەهراوی خواردبێ تێگەچیت ژیانە تێگەچێ عەلقەم ینی کاڵەکی زەهراوی ناوکو ژێبەز ئەڕشەیتەوە ئازارە دەبێ ژانەکەی بێتاقە دەبی وەزە تێگەچێ ئەرقەم ماری زەهراویە ئەرقەم ئەوەیە کە تۆ دیارت نییە مەسکەنت نییە وڵاتت نییە شوێنت نییە شوێنی گوزەرانە نییە ئەوە ئەرقەمە مارە پێتەوەیە نوقسانە دەکا یعنی کە یەکێ خانووی نەبێ وڵاتی نەبێ مەملەکەتی نەبێ نیشتیمانی نەبێ نوقسانە تاڵی سێهەم مەریتیە تارومار ئەوەیە کە ژیانە گوزەرانی خۆت وەکو مرۆڤێک ناتوانانی بیبێتە سەر ئەمە زارەکەیە
کە تۆ زەریش خوارد ناتوانانی بژیت یعنی چەند جوان واسفی هەموو دەرەجەی تەڵێکانیەکان نالی وەختی خۆی ئەحمەد بەجی بابان تەکریم کراوە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە چۆ بۆ بەغا وەکو تەکریم وەکو ڕێزلێنانێکی وەرگرتووە داوا لە نالیە کات بچێ لەگەڵی نالی ناچێ لەگەڵی بە هەر هۆکارێ بۆ ناچێت دوایی کێتەوە لە مەجلیس و کوڕێک خۆیان لە دیوەخانی میرە پاشای سلێمانی سامیری بابانەکان بووە گلەی یەکات گلەی یەکە گاتەوە دەم نالی بەم شعرە جوانە جوابی هاتووە ئەنجام شعرانی شاعیرەکان هەمویان مێژوون خۆیان لە خۆیان ئەڵێ مشەخص لەشکری خەتت لەسەر تەسخیری باڵایە کە توڕەی میری میران نیشانی سەبتی تۆغرایە باسیەکە دوایی یەکێت یەتە سەر بۆ نەچوە لەگەڵی ئەڵێ لە کۆی نەجدە ئێستاکە وەکیلی قەیسی ماڵوێران ئەڵێ من بۆ نهاتوم چکە من لە نەجدم نەجد و حیجازەوەی کە قەیسی لێ بووە منم مەجنون و زنجیرم گرەی گوێسیوی لەیلایە ئەڵێ کوڵای فەخر و تەعزیبم گەیشتە چەرخی ئەتڵەس ڕەنگ زۆرم پێخۆش بوو کەوا تۆ بەرزکرایتەوە کە بیستم لە قەلبی میرانم لەسەر مەملوکی بەغدایە یعنی ئەوی بەغا والی بەغا بە مەملوک دانێ بەژێر دەستە دانێ کەوا ئەم زاڵ بۆ تەکریم کراوە بەڵام پێ ئەڵێ لە دنیا جەنەتی باقی تەلاری شاهید و ساقی حەبیبە توڕەی تەوقی ملی زنجیر و عەزرایە یعنی لە دنیام دنیایی کەمێتیاین ماڵی خۆشەویستەکەت و شرابی خۆشەویستی بۆ بجێڕن لەگەڵی ئاڵێەوە هەموو دنیایانێ بۆ تۆ جاڵە نیشانەی فەخرە بۆ من بەسەر بێم نەک بە پێ ئەمما بە مەرجی تۆ قەسم شاهم عزر مەسموعە سەرمایە بۆ من سرم پێوە لە تاو خۆشەویستیا سرم داناوە لەبەرەوە نەمتوانێ بێ لەگەڵ تۆوا بێم بە حەقی تاریکا کۆڵی سەراپاز لولی ئەو شۆخە ئەگەر چی پەشمە ئەما دڵ لە تۆغڕای زولفی شەیدایە نابێ سوێن بە قش بخۆی بەزەڵێ تازە منەوە عاشقی ئەوم سوێن وشتەکانیشم بیر شدەوە بە ئەو سوێنە خۆم دوایی ئەڵێ سێریم دێڕەکە یعنی هەموو شتی کوردی و کوردەواری لەم دێڕابینی محقق مەشرەبی نالی ڕێبازی نالی لە شعرە هەر وەکو خاچی خەیاڵی کوردیە یعنی ڕێبازی نالی بە دڵنیاییەوە پێ دەڵێم هەموو ڕێباز و ژیانی من لە شعرە وەکو عەرزەکەم وایە کە کوردیە ئەم عەرزەی کوردەوەی کوردیە محقق مەشرەبی نالی لە شعرە هەر وەکو خاچی خەیاڵی کوردیە هەموو خەیاڵێکم بەر لای کوردە بەیتی سەراپا زولفی دووتایە سەیری کە چۆن باسی کردو تای تەرازوو هەیە کە بە بەقەنیە لە وڵاخیش وەختی خۆی کە عیب نەبێ وڵاق کە خواردن و زەخیرۆشتیانە ناوە بە وڵاخی لایەنە دووتا بۆ ئەبێ ئەم دووتایە بە قەنیەک بێ گەر لاسەنگ بێکەوێ شعری ژوایە گەر لاسەنگ بوویکی چیان وەزن و قافیەکەی ئەکەوێت نە ڕێک نابێت ئەم هاتوو خۆشەویستەکەی بیر نەکردو لێرە یعنی لە پێشە باسی نیشتیمانی کرد باسی خاچی کرد باسی شعری کرد باسی خۆشەویستیەمانەی کرد بەڵام لە عینێ کاتیشە باسی ڕەفتارەکانەکە و باسیەکە ئەڵێ ئەمە وەکو ئەمە نەمەوزونە شعرەکانم هەموو دێڕێکم وەکو زولفی خۆشەویستەکەم زولفی دووتایە و پێکەوە ینی وەکو یەکن ینی لەم دیێڕاتەوە توانی بزانی کەوا ڕێڕەوی لی کەوار بۆ خزمەتی کورد و زمان و خاک و وڵاتەکەی بوو کات دکتۆریانەگەر سەرتۆپی هەرنۆ بەشەکەی ئەم پۆدکاستەمان بکەی بە شعرێکی نالی کە حەز بکەی کۆتاییەکەی ئەم شعرە جوانە بێت چیە فەرمووی وڵی شعری زۆرە من دووسەیەکم دانعین کرد ئەوەی لە بەرتە من حەزەکەم ئەوەی کە لە بەرە بێت شتێکمان بۆ بڵێ مەسەن لە شوێنێکە ئاڵێ چی ئەڵێ خەڵکی هەموو کۆدەک و بەستە زمانن مناڵن زمانیشان بەسرا بابێن لە نالی ببێن بابێن لە نالی ببێن شعری سەلیقی یعنی کابرایە بۆ لە ژیانە هەموو شتەکانی بە سەلیقە کردووە یعنی توانایەکی سەیری هەبووە توانایەکی زۆر سەیری هەبووە لە شوێنێکە نالی من لەوانەیە هەمووی لەم کاتە لەبەرهینە مەسەن لێرەکە باسی نەفس و هەواکە کە زۆر موهیمە خەڵک ئاگای لە خۆی بێ ئەڵێ نەفس بگرە لە هاتوچووی خۆڕایی هەتا ماوی نەفسی خۆ بگرە کە ئەم باە هەتا ئێستاکە هەر عمری بەباداوی یعنی ئەم برە باە و تۆ دەمێ یەک دێڕ هەیە ئەم
الشعری لە کۆتایی دیوانەکەی ئەم شعرە هەیە زۆر جوانە هەمووی مۆسیقایە ئەڵێ بحەمد الله دووچاوی یارم ئۆخەی بەبێ مەیمەستە بێمەی لە بوستانی ئێرەمدا نییە وەک شەمامەی لە نەهرینی دووچاوم ئەشکی خوێنین پەیاپەی شەوی هیجر و بەقای عمری ڕەقیبم خوا تەی لە دووری نازەنینم ڕنگ زەردم وەکوبەی هەر لە نەهرینی دووچاوم باسمان کرد ئەشکی خوێنین پەیاپەی دێ گوتی نالیە تۆ بمرە من دێم خواکەی یەک ئاخر دیارکامی کۆتایی بە نالی بێنم و بەڕێزیش بەرنامجەکە دڕم بێ لە کورتی بکۆتایی بێ هیچ کەسێ ناتوانێت بە یەک وشە شعرێدانێ تەنیا ئەمە لە توانای نالیە و ئەو شعر هەموو شەیەکی ژواتایەکی گەورە بەخشێ ینی چاپترێکە لە چاپترەکانی ژیانی مرۆڤ بە یەک دیێڕەڵێ یەک ڕەنگم بێڕەنگم ڕەنجین بە هەموو ڕەنگ بەم ڕەنگە دەبێ ڕەنگ ڕێژی عشقی حەقیقی ینی هەر وشەیەکی وەگری چاپترێکی ژیانی مرۆڤە یەک ڕەنگم ینی مرۆڤ نابێت لە خۆی بگۆڕێت لەبەرەوەی پلە و پای و پۆست و ئیشێکە دەستکەوت و پارێکە دەستکەوت و لە خوبایی یەک ڕەنگم ینی ئەمە چاپترێکی ژیانی مرۆڤە یەک ڕەنگم ناگۆڕێم بە هەر شتێک دەستکەوێ پلە و پایە و زانست و زانین و من لە خۆم ناگۆڕم بێ ڕەنگم کەسیش لە ڕەنگی من ناچێ ینی من تایبەتیکی خۆمم هەیە ڕەنجین بەڵام لە عینە کاتیژا من ڕەنگاوڕەنگ کراوم ڕەنگاڵە کراوم بمناسە بە وشەی بازار وشەیەکی کوردی ینی ڕەنگاوڕەنگ چونکە هەمووشێکی جۆراژۆری تیافرۆشتێ ئەوە خانمە ئێرانێ باسێکە ئەو سەحەر مەعینێ باسێکە وشەی بازار لە دیوانەکەشان نووسێتی لە بەرگەکە بازار ینی ڕەنگاڵە ڕەنجین چونکە لە بازار شتی هەمە چەشنی تیافرۆشتێ بۆیە پێڵێن بازار یا پازاڕیشی پێڵێن ئەڵێ ڕەنجین بە هەموو ڕەنگ هەچی ڕەنگە جوانەکان هەیە کە تێکەڵێکی شتێکی جوانە دێ پێبەخشێ من بە هەموو ڕەنگە جوانەکان بە هەموو سیفاتە جوانەکان من ڕەنگکراوم بەم ڕەنگە بەم شێوازە دەبێ ڕەنگ ڕێژی تەوێ عشقی حەقیقی کە بۆ خوایە و بۆ ئەو دنیایەکە بێ عشق مەجازی هەیە و حەقیقی هەیە بیتەوێ عشقی حەقیقی بناغی بۆ دانی ئەبێ ڕەنگی بۆ بڕێژی ها پێشووی بنا هەڵەنەوە خان و دروستکەن ڕەنگی بۆ ڕێژن ئەجا بناغەکە لەسەرەوە دروستەکەن و بۆ شێوازە بێنە بەرهەم ئەڵێ بەم جۆرە بەم ڕەنگە دەبێ بەم شێوەیە دەبێ ڕەنگ ڕێژی عشقی حەقیقی ئێمەش طبعا لە کۆتایی ئەم نۆئەڵقەیە لە پەیام پۆدکاستە طبعا زۆر سوپاسی جنابتان دەکەین دکتۆر فارۆق بەڕاستی سەرەتا و بناغێکی زۆر جوانە بۆ بەرنامەکانماندانا و خۆشحاڵ بووین و تەواوی ئەم ئەڵقاناکەین بە سەرەتای خێر بۆ بەرنامەکانی خۆمان و بەردەوامە بین و کەسایەتەکانە دوێنین زۆر سوپاسی جنابتان دەکەین جنابی پرۆفیسۆر دکتۆر فارۆق حەسەن فەرەج کە جنابتان حەزێتان کێشاوە چەند ئەڵقەیەکی زۆر گرنگە پێشکەش کردین زۆر سپاس بۆ ئێوەش ئەڵبەتە دەرفەتەکارەوە نەیە بەڵام ئەم بەرنامانە گەورەی ئێوەش بشانەیە دڵسۆزی و بە ئەمەکی ئێوە بشانەیە بۆ زمان بۆ کللتور بۆ نەتەوەکەمان ینی بەڕای من خزمەتی نەتەوە لەم بوارانە زۆر قوڵە بێتەوە کەسیش ناتوانێ بڕێ بۆ واقعی تۆ وڵاتەکە دەپارێزی میلەتەکە دەپارێزی کللتورە پارێزی زمانە باسی فەرهەنگە باسی خۆ جوانەکان پەیڕێوێ جوانەکانە پارێزی و گەشەی پێەکەیت و کەسیش ناتوانێت لە دەرحەقەوە ناحەقی بڵێ زۆر سپاس بۆ ئێوەش خۆشەویستان هاتینە کۆتایی ئەم پۆدکاستە و تا زنجیرەیەکی تر بە خزمەتی ئاز و خۆشەویستە گەینەوە خۆتان لەگەڵ السلام علیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوه